Erreichen brauchen wir noch dich und worin unsere Stärke besteht. Ein Hunger und vergessen vorwärts, nicht vergessen die Solidarität. Auf ihr Völker dieser Erde, einigt euch in diesem Sinn, dass sie jetzt die eure werde und die große Näherin. Vorwärts und nie vergessen, worin unsere Stärke besteht. Ein Hunger und vergessen, vorwärts, nicht vergessen, die Solidarität. ئێوارە باش هەوڕێیان داوای لێبوردنەکەم چەند خولەکێک تاخیر بووم. بابەتەکەی ئەم ڕۆمان لەسەر سێکسیزمە چ لە کۆمەڵگای شەرقی و لە چ لە کۆمەڵگای غەربی واتە کۆمەڵگای سەرمایه‌داری. چەندانە میێوانم هەیە کە پێشتر ئاگادارم لەسەر بەشداربوونیان کەش پێ خۆشە بە تایبەت هاوڕێیانی ژن پێم خۆشە کە بەشداری بکەن و لەسەر ئەم بابەتە قسە بکەن. سێکسیزم بێگومان لە بزوتنەوەی ژنانی ئەمریکا لە دەیەکانی 60دا سێکسیزمیان وەکو وشەیەک یان وەکو چەمکێک بۆ پێناسەکردنی جیاوازی و ئاپارتایدی ڕەگەزی دژی ژنان بەکارهێنا. سێکسیزم مێژووی ئەگەڕێتەوە بۆ ینی مێژووی سێکسیزم بە درێژایی مێژووی بندەستبوونی ژن وەکو پلەی دوو یان وەکو دەرەجەی دوو لە کۆمەڵگەیە بەرفراوانەوە کۆنا. سێکسیزم واتە هەموو شێوازێکی هەڵسوکەوت ڕەفتار لەسەر بنەمای جیاوازی ڕەگەزی و بینینی ژن وەکو ڕەگەزی پلەدوو، ئەمە پێی دەڵێن سێکسیزم. یعنی هەڵسوکەوتی کلاسیکی پیاوانەبوون، ژنانەبوون و سووربوون لەسەر ڕۆڵی کلاسیکی پیاوانە و ڕۆڵی کلاسیکی ژنانەیە. واتە ینی وەکو ئەوەی کە کۆی کەینەوە و بیکەینە ڕستەیەکی کورد، واتە سێکسیزم واتە بە ئۆبژەکردنی بە مەفعولکردنی ژن لە کۆمەڵگەیە. واتە لە کۆمەڵگەی ئەودا لە کۆمەڵگەدا پیا وەکو فاعل بەکاربێت، وەکو هەبوونێکی ئەکتیڤ، و ژن وەکو مەفعول بەکاربێت، وەکو هەبوونێکی ئەو بگورن وەکو هەبوونێکی پەسیڤ. واتە بە کەرەستەکردنی ژن، بە ئۆبژەکردنی ژن، واتە ئۆبژە بینینی ژن یان کەرەستە بینینی ژن لە کۆمەڵگا، ئەمە سێکسیزمە. ئازاری جەستەیی لە بازار، لە شوێنی کار، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە قاڵبی شۆخی، لە قاڵبی تعلیق، تەنانەت بۆ نمونە ئێمە هەمومان ئەندامی تۆڕە کۆمەڵایەتیەکانین. لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژانە ڕوبەڕووی ئازاری جنسی دەبینەوە، ینی ڕۆژانە ڕوبەڕووی سێکسیزم دەبینەوە، چ لە قاڵبی شۆخی وەلە چ قاڵبی ئەو مەسەجانەی، ئەو پریڤات مەسەجانەی کە بۆمان دێت هەندێک جار بە هەڵسوکەوتێک یان بە قسەیەکی زۆر نەرمانە، زۆر لیبراڵانە هەوڵەدەن کە قسەمان لەگەڵا بکەن، یان هەندێک جار بە شێوازی وێنە یان ڤیدیۆی سێکسی، پۆرنۆگرافی هەوڵەدەن کە
فەزای مەجازی یان فەزای فەیسبوک بۆ ئەکتیڤیتی ژن بۆ چالاکبوونی ژن لە هەر بوارێک کە خۆی پێخۆشە تەسک بکەنەوە و ئەمە تەنیا لە سۆشیال مێدیانیە بەڵکو لە هەموو جمگەکانی کۆمەلگا ئەم هەڵسوکەوتە سەکسیستیە لە کۆمەلگا دژی ژن بەکار دەبردرێت بۆ نمونە لە بەشی سیاسیدا لە پەرلەماندا لە شوێنی کاردا لە شوێنە زۆر هەستیارەکانی کۆمەلگەدا ئەم ڕەفتارە سەکسیستیانە بەرابەر بە ژن ئەنجام دەدرێت. ژنان یەکەم ئەزمونەکانی سەکسیزم لە سیستەمی خانەوادەدا یان لە سیستەمی خێزاندا تەجروبە دەکەن. بۆ بەتایبەت لە کۆمەلگە ئیسلامیەکاندا بەتایبەت لە کۆمەلگە ئاینیەکان لە کۆمەلگە بەناو ئاینی فێودالیەکاندا ژنان لە بنەماڵەدا یەکەم ئەزمونەکانی سەکسیزم تەجروبە دەکەن. بۆ نمونە دایکەکانی ئێمە لە هەر دایکێکی کوردیان دایکێک لە کۆمەلگە شەرقیەکان بێگومان لە هەر دەجارێک کە سێکسیان کردووە 8 جاری دەستێژی سەکسی بووە، ینی باوکەکانی ئێمە دەستێژیان کردووەتە سەر دایکەکانمان بێخواستی خۆیان، دەستیان بۆ مەمکیان بردووە، دەستیان بۆ جەستەیان بردووە، توزانم قسەی تعلیقی سەکسیان لێداون، بە زۆر لەگەڵیان خەوتون و ئەمانە هەموو ئەو هەڵسوکەوتە سەکسیستیانەیە کە یەکەم جار ژن لە نێو خێزاندا لە نێو سیستەمی بنەماڵەدا تەجروبەی دەکات. یان کچەکان لە تەمەنی منداڵیدا هەتا ئەو کاتەی پێ ئەگەن، هەتا ئەو کاتەی تێکەڵی کۆمەلگا ئەبن، هەر کچێک یان هەر ژنێک لە نێو سیستەمی خانەوادە یەکەم هەنگاو بۆ نەوتن بە سیستەمی بنەماڵە بڵێ تووشی بەرەنگار بوونەوە یان دیواری سەکسیزم دەبێت. بۆ نمونە هەر ژنێک ڕوبەڕووی بڕیاری باوکی یان براکەی یان مامی یان دایکی یان خوشکە گەورەکەی یان توزانم خاڵی خزمەکانی ببێتەوە، یەکەم وشەهایەک یەکەم توند و تویژیە کە بەرابەر کچان دەکرێت یان لیان دەدرێت یان پیان دەڵێت قەحبە، گاندەر، هیس، بەرەڵا، ئەمانە ئەو شێوازە سەکسیزمەی سیستەماتیکەیە کە لە نێو خانەوادەدا یەکەم جار ژنان و کچان ڕوبەڕووی دەبنەوە. و کاتێک کە دێنە نێو کۆمەلگا، لە بازار، لە شوێنی کار، لە سۆشیال میدیا ئێستا هەنووکە ڕوبەڕووی ئەینی ڕەفتار و ئاکار دەبنەوە بۆ ئەوەی کە نەتوانن هەبوونی خۆیان وەکو ڕەگەز، هەبوونی خۆیان وەکو ژنێک لە کۆمەلگێدا داسەپێنن یان بسەپێنن. سێهەم جار شێوازی سەکسیزم یان تعریفی پێناسەی سەکسیزم لە کۆمەڵگەکاندا جیاوازە. بێگومان سەکسیزم وەکو توندوتیژی کە بەشێکە لە توندوتیژی ئێمە ناتوانین پەیوەندی بدەین بە کەلتورێکی جیاواز، وڵاتێکی جیاواز یان توزانم ئاینێکی جیاواز. سەکسیزم دیاردەیەکی ئینتەرناشناڵە کە لە هەموو وڵاتێکدا هەیە. لە وڵاتانێک کە سیستەمی ئاینی فێودالیان هەیە بە شێوازی جیاواز و سیستەماتیک دەکرێت، و لە وڵاتانێک کە 100% بە وڵاتانی غەربی یان وڵاتانی کاپیتالیزم ناو دەبرێن
جیاوازە واتە مەسئلەی سەکسیزم ئەگەڕێتەوە بۆ مێژوویەکی دوور و درێژ کە لەگەڵ کۆلەبوونی ژن و لەگەڵ دابەزاندنی ژن لە ئاستی سەرەوە لە ئاستی خواوەندیەوە بۆ ئاستی تەبەقەی دووەمدا بووە. ئەوڕۆ لە کۆمەلگای سەرمایەداریدا لە سیستەمی سەرمایەداریدا مەسەلەی سەکسیزم بە شێوازێکی زۆر سیستەماتیک پۆلتیزە کراوە، ئەکۆنۆمیزە کراوە، کەواتە لە ڕێگەی سیاسیەوە لە ڕێگەی ئەکۆنۆمیەوە سیستەمی سەرمایەداری هەوڵەدات کە توندوتیژی دژی ژنان، بچووکردنەوەی ژنان، دابەشکردنی کۆمەڵگە بە دوو کەرت ینی کەرتکردنی کۆمەڵگە لە نێوان ژن و پیاودا واتت ئەم کۆمەڵگە بەردەوام ئەبێ لە نێو شەڕ و توندوتیژی ڕەگەزیدا بێت بێجگە لەوەی لە نێو شەڕ و توندوتیژی چینایەتیدا بێت و ئەمە کەرتکردنی کۆمەڵگەیە، کەرتکردنی ناتەندروست و نەعادڵانەی کۆمەڵگەیە. بۆ نمونە لە ڕێگەی ڕەکلامەکانیەوە لە بەشە زۆر جیاوازەکان تەنانەت ئەو ساڵ ئەوێک بابەتی سێکسیزم بابەتێکی زۆر گرنگ بوو کە بەردەوام لە میدیای ئەوروپیدا باسی لەسەرەکرات. بۆ نمونە پەرلەمانتارە ژنەکان، ڕۆژنامە نووسە ژنەکان، ئەکتەرە ژنەکان، گۆرانی بێژە ژنەکان، ئەمانە هەموویان یەک بە یەک لە سەتا هەشتای ئەزمموی سەکسیزمیان لە کۆمەڵگەدا بە تایبەت لە شوێنی کارەکەیاندا هەبووە. ژنانی پەرلەمانتار لە پەرلەماندا ئەزمموی سەکسیزمیان هەبووە، کەواتە پەرلەمانتارە پیاوەکان دەستیان بۆ مەمکیان یان دەستیان بۆ سمتیان یان دەستیان بۆ جەستەی ژنەکان بردووە یان تەعلیقی سەکسیستیان لێداوە لە حاڵەتێکدا کە لە سەتا چلی ئەو ژنانە کێشەیان نەبووە لەگەڵ سێکسیزمدا. کەواتە نەتیجە دەگرین کە ژنان بۆ خۆیان دەرسەدێکی زۆر بۆ نمونە لە سەتا چلیان لە سەتای 50 بەشدارن لە دووپاتکردنەوە و بەرهەم دیسان بەرهەمهێنانەوەی سێکسیزم لە کۆمەڵگەیە. هاوڕێیان من پێم وایە بەشی خۆم قسەم کرد، چەندانە میوانم هەیە، من هەوڵەدەم میوانەکانم وەرگرم. ئەم کاتت باش ماریە گیان، زۆر خۆشحاڵم جارێکی بەڵام فرسەتێکی باش بوو چونکە ئاگادار نەبووم لە لایڤەکەت، بەڵام دوایکەوە مەسیجەکەتم خوێندەوەتم هەرچی بۆ خۆم ئامادەکەم بێم. بە نەزەری من بابەتێکی زۆر باشە، دەستەکانت خۆش بێ، هەمیشە و بابەتەکانی تۆ ئەتوان بڵێم زۆر بابەتایەکی بە سوودەوە شتێکە کە واخان ئەمڕۆ لە کۆمەڵگای مرۆڤایەتیە وەکو بابەتێکی ئینتەرناشناڵیە کە لە هەموو شوێنێکی دنیایان بابەتانە هەمیشە باس لێکرێ و بۆتە بابەتێکی زۆر گرنگ. من حەزەکەم تابیرێکی خۆم بۆ سێکسیزم بکەم. بەبووچوونی من سێکسیزم بیرروباوەڕێکە، بیرروباوەڕێکی سیاسی کۆمەڵایەتی دینیە، لەسەر بنەمای توانای مرۆڤەکان، لەسەر بنەمای بەبەرزکردنی لایەنێک لەسەر لایەنێکی تر، لەسەر بنەمای زۆر توانایی و دەسەڵات. زۆر جار مەسەلەی سێکسیزم بە تایبەتی لەسەر لەناو دوو ڕەگەزی جیاواز کە ئەویش ژن و پیاون،
يعني بۆ نمونە سێکسیزم لەوە دەست پێ ئەەکە هەر لە مناڵیەوە دەست پێ ئەەکە کە تۆ قەراری ئەمە کچە ئەوە کوڕە قەراری ئەمە کچەکە دەبێتی هەبێ کوڕەکە دەبێت ساری هەپێ بێ کچەکەت هەر چێ بکە عی بە کوڕەکەت هەر کارێ بکە شانازی پێوەکەی کچەکەت ئەگەر عاشقوڵ نەراری کرد کۆتایەکەی ئەکوژرێ کوڕەکەت جێ شانازیە زۆر جار شانازی پێوەکڵێ کوڕەکەم چەند کچی ڕفێقی کچی هەیە ینی زۆر بە ئازاتی باسیەکە یەکی شتانە ئەو شتانی کە ژنێکە هەمیشە بۆ خێزانەکە بێتە شەرم ئاوەر کە کچەکەی کا باش بۆ کوڕەکەی ئەبێتە وەکوتم باسم کرد بێتە شانازی زۆر شت هەیە کە ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ئینسانەکان جاکەیتەوە مرۆڤەکان جاکەیتەوە لایەنێک لایەنێک باڵاتر گری لایەنێک نزمترە گری لایەنێک هوشارترە لایەنێک بۆ نمونە هەمیشە وا باسەکرێت کە پیا وشارترە ژن لاوازە زەعیفە توانای نییە یەکی لەو شتانێکە هەیە پلۆپایە زۆر جار لە پلۆپایەیە وایە زۆر جار من بە بۆچوونی من زۆر جار سێکسیزم بەس لەلایەن ینی بەس بۆ ژن نییە حتا بۆ پیاویشەیە زۆر جار ئەیبینی ینی زۆر سیفاتی بۆ نمونە وا باس کراوە کە ژن ئەبێ هەر شتێک ڕوئە بۆ ژن ئەگری و لاوازە و دەسەکە بەگریان بەڵام کە شتێک ڕۆە بە پیاوە بێ بە زۆر بەتوانە بێ ئەبێ پیاو بێ ئەبێ ئازابێ ئەبێ بەقوت بێ تروە پیان وایم ئەمە مرۆڤ نییە ئەمەش لە ئەحساس و گۆشت و ئێسقان نییە پیان وایم لە ئاسن دروست بووە پیا ئەبێ هەمیشە ئەحساسەکانی خۆی بشارێتەوە بە ژن ئەبێت دەری بڕێکە دەریشیە بڕێ بە شێوەیەکی زۆر لاوا سیرەکرێ بە زۆر بە شێوەیەکی بێدەسەڵات سیرەکرێ بۆ نمونە بۆ ئیش کە تۆ بڕۆ بۆ داوای ئیش ئەوەی ئیشەکان زۆربەی زۆری لە کۆمەلگای بە تایبەتی وەکو خۆ باسی کرد کۆمەلگا مەزهەبی فیداڵیەکان بە تایبەتی بڕۆ زۆر ئیش هەیە بۆ پیاو بەڵام کەم ئیش هەیە بۆ ژن بۆ نمونە ئەڵێم ئەگەر پیاوێک بچێ بۆ کاری فیتەری ماشین سازی و ژنێک بچێ معلومە کە پیاوەکە وەرەگرن یا حتا ژنەکە عیبە ئەبێتە عیبە زۆر شتێ بێتە عیبە کە زۆر ئیشەیە کە ژن بیکە عیبەیە چۆنەوە بێژن هاوڕەیەک ڕخنەی ئەوەی کردووە ینی وەکو یان نازام ڕخنەیان پێشنیارە بەڵام پێم وایە پێشنیارەکەی یان ڕخنەکەی بەجێ خۆیە بۆ نمونە دەڵێ بۆ باسی تەنیا دوو ڕەگەز دەکەن هاوڕێیان کۆمەلگە زیاتر لە دوو ڕەگەز ئەکەواتە ئەو هاوڕێ ئێوێ پێمان بڵێ کە ئێمە تەنیا بابەتی ژن و پیاومان نیە ینی بابەتی هیترۆسێکشواڵمان نییە ئێمە بابەتی لەزبیەنمان هەیە بابەتی من ویستم مەوەزعەکە بەردەوام بەم ئەوەش باس بکەم ینی من وەختێکا باس لە سێکسیزمەکەی بۆ نمونە چەندین سوکایەتی و بێحرمەتی و جاکردنەوەی مرۆڤەکان لەبەر ئەوەی چییە لای خۆمان وەکو لای خۆمان پێ ئەڵێن بە زمانی خۆمان قسە بکەین پێ ئەڵێن نێرەمووک لەبەر مرۆڤەکە هەم لە شکلی پیاوایە بەڵام بەرخورد و ڕەوشتی ژنە یا لە شکلی ژنایە بەرخۆشت و ڕەوشتی پیاوە ئەمانە ئیهانەتیان پێکرێمانە بێحرمەتیان پێکرێمانە نەکرێتەوەمانە سوکاتیان پێکرێت ئەمە خۆی سێکسیزمە یا لەسەر ئەساسیەوەی کە ئەمانەی هاوڕەگەز بازن بۆ نمونە پیاوە لەگەڵ پیاوەیە ژنە لەگەڵ ژنایە ئەمانە لە ناو جامعەیە تەر دەکرێن سوکایەتیان پێکرێ ئەسەن لە زۆر شە کاریان پێنادرێ ئەسەن تەحقیرەکرێن ینی لای کوردەواری خۆمانەڵێ ئەسەن ئەوەی بۆیان مەسەلە نییە ئەوانن ینی ئەسا وەکو بەشر وەکو ئینسان سریان ناکەن ئەمانەش هەر مەسەلەی ئەساسی هێنا سێکسیزمە ینی سێکسیزمەوە نیە بەس ژن بیت یا پیاو بیت منەڵم ژن منەڵم پیاو منەڵم کچ منەڵم کوڕ منەڵێم چی پێڵن هاوجنس بازەکان جا ژنانی یا پیاوانن ئەوانەی کە دووڕەگەزەن کە ژن هەم ژنن هەم پیاون ینی بەڕاستی ئەمانە هەمووی لەسەر ئەساسی جنسێتی مرۆڤەکان هینەکرێن سوکایەتیان پێکرێ جیان نەکەنەوانێ یا زۆر جار وەکوتم لەسەر پلۆپایە بۆ نمونە زۆر جار ئەم لایەنە حتا لە پیاوە کۆمەلگای پیاسەلاریەوە کە زیاتر بەرەو ژنیەکە بەڵام بیرمان نەچێت لە زۆر جاریش لە لایەن ژنانەوە بە پیاوە کرێ زۆر جار بووە ژنان مەسلەی جوانیان هێناوەتە کایەوە مەسلەی بێتوان ینی مەسلەی کار مەسلەی جوانی مەسلەیەوە زۆر کەسیان تحقیق کردووە پیاویان سوکاتیان بە پیاو کردووە پیاویان مەترود کردووە لە مجتەمەعە لەسەرەوەی کە جوانێکی نەبووە لەسەرەوەی ئیشێکی زۆر باشی نەبووە
لەسەر ئەوەی کە پلۆپایەکی نەبووە سێری ئەحساسەکەی یعنی ئەم مرۆڤە ئەو پەڕی سوکایەتی سێری کراوە لەلایەن ژنەوە یا زۆر جار پێیان وتۆ زۆر جار بۆ لە ناو خۆمانە ژنان کە دانیشتن قسەیان کردووە هەموو جنێوەکان و من سوکایەتەکان هەر بە پیاو بووە کە کاتێ مشکلاتەکان هاتۆتە کایەوە هەمووی هەمووتێتی هەمووی پیاوسە گوسەک بابە پیاو هەمووی خراپە پیاو هەمووی وەیە خۆی ئەمە غەڵەتە ئەمە بە بۆچوونی من ئەمە لێرەوە سێکسیزم دروست دەکات تۆ جیاکردنەوەی ڕەگەزی مرۆڤەکان لە یەکتری و هەم خراپکردنی یەک لایەنێک باشکردنی لایەن ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ مەسلەی سێکسیزمێنی تەکایەوانێ بەڵام وەکو خۆت باست کرد لە کۆمەلگای ئێستادا زیاتر مەسلەی ژنان زیاتر زەق بۆتەوە و مەسلەی ژنان بۆ نمونە لە میدیاکان ینی زۆربەی زۆری میدیاکان زۆر پێ هەیە کەوێ بڕا بۆ ئیش نییە بەڵام کە تۆ کچێکی جوان و ناسک و نازدار بی کارەکە بە تۆ درێ بەڵام لە هەمان کاتشە کە کارەکەشی پێدرێ سوکاتیشی پێکرێ بە حرمەتیشی پێکرێ و لەسەر جنسێتی لەبەرەوەی چونکە ئافرەتی هەموو سوکاتی بە حرمەتێکیش پێکرێت و دەست درێژیشن لێسەرەکرێ بۆ چونکە هەمیشە بۆ چاوە سەیرەکرێ ژن وەسیلەیەکی سێکسە ژن وەسیلەیەکە بۆ جوابانەوەی سێکس لەلایەن کۆمەلگاوە لەبەرەوە هەمیشە وا سێر من ئەمەوێت ئێستا پرسیارێک ئاراستەی بەڕێزت بکەم ینی ئێمە دەزانین کە کۆمەلگە چ کۆمەلگە لە کۆمەلگە شەرقیەکاندا کۆمەلگە ئاینی فێودالیەکاندا کۆمەلگەیەکی پیاوسالارە و کۆمەلگەیەکە لەسەر سێکسیزم بنیاد نراواتە لەسەر جیاوازی ڕەگەزی و ئەپارتایدی ڕەگەزی لە نێوان ژن و پیاودا و تەنانەت لەسەر جیاوازیکردن و زوڵمکردن بەو کەسانەی کە جیاواز بیرەکەنەوە یان تەنانەت لاخوازی سێکسیان جۆرێکی درە بۆ نمونە ژنێک کە ژنێکی خۆشەوێ پیاوێک کە پیاوێکی خۆشەوێ یان بایۆسێکشوال کە ژنێک یان پیاوێک دەتوانێت لەگەڵ هەردوو ڕەگەزدا بێت و هەردووکیانی خۆشەوێ ئەمە لەسەر ئەمەوە تەنانەت لە کۆمەلگە سەرمایەداری کۆمەلگە کاپیتالیستیەکاندا بۆ نمونە لە ئەمریکا لە ئەوروپا سێکسیزم بە شێوازێکی زۆر مەترسیدارانەتر و بە شێوازێکی زۆر سیستماتیکتر واتە سێکسیزم بە سیاست و بە ئابووری ڕۆژانە ئەخزێتە نێو ژیانی مرۆڤەکان لە کۆمەڵ ئێوە یەکەم جار من ئەمەوێ پرسیاری ئەوەتان دوو پرسیارتان ئاراستەکەم یەکەم ئەوەی ڕۆڵی ژنان لە بەرهەمهێنان دووبارە بەرهەمهێنانەوەی ئەم سێکسیزمە چ لە کۆمەڵگە شەرقیەکان چ لە کۆمەڵگەی سەرمایەداریدا چییە و دووهەم ئێوە چارەسەری ئەم کێشانە لە چییە ئەبینن ئێوە پێتان وایە کە چ سیستمێک دەتوانێت لە داهاتووە بۆ نمونە ئەگەر ئێوە بتوانین ئەم سیستمانە بەلاوە بنێن چه سیستمێک دەتوانێت ئەم کێشانە لە نێوخۆیدا چارەسەر بکە و کۆمەڵگە لەسەر ئەساسی مرۆڤبوونی ئینسانەکان چ ژن بێ چ پیاو بێ چ هەر لاخوازیەکی سێکسوالیتی هەبێت یان هەر چوزان لاخوازیەکی سیاسی ئایدۆلۆژیا یان هەر شێوازێکی بیرکردنەوەی هەبێت مرۆڤەکان بەو شێوازە بیرکەنەوە هەتاوگیان ئاگام لێتە دوای خاتو ڕازا وەردەگرم من حەزەکەم من ئەڵم ئەبێ یەکەم جار لە خێزانەوە دەست پێ بکەیت چونکە خێزان یەکەمین جێگا یەکەمین قوتابخانە یەکەمین شوێنە کە سێکسیزم دەست پێەکە کاتێک تۆ لە خێزانەکەتە کوڕووکچن نەکرد کاتێک کە تۆ لە خێزانەکەتە مناڵەکانی وەکو یەک سێرکرد وەکو یەکسان سێریکردن ئەوەی ئەو حەقێکیاو بە کوڕەکەەوەی دەی بە کچەکە و کچەکرد ئەیدەی بە کچەکە دەی بە کوڕەکەت عیبە و ناشرین و ئەم شتانە لەناو خێزانەکەتان نەما باوەڕ بەوە بوو کە چێچ کوڕ چێ کچ هەردووکیان ئینسانن هەردووکیان مافی بەرابەریان هەیە هەردووکیان ئەبێ لە خاوەنی یەک پەروەردە بن هیچ کامێکیان بەرترنێ لەوی تریان
لەوەوە تۆ ئەتوانی دوای ئەوە ئەتوانی لە ڕێگەی قوتابخانەکان تۆ دەست پێ بکەیت قوتابخانەکانت یعنی وشارکردنەوەی مناڵەکان لە قوتابخانەکانە چونکە تۆ لە قوتابخانەکان هەل کە پێی قسە قوتابخانای ئەوە یەکسەر جاکرێتەوە وڵێ ئەمە مەکتەبی کچانە ئەمە قوتابخانەی کوڕانە یعنی جاکردنەوەی ڕەگەزەکان لە یەکتری زۆر جار حتا لە قوتابخانەکانە کوڕ و کچێکە بێکەوە دوو مناڵدا ئەنیشن جیانەکەنەوە ئەڵێ بڕۆ تۆ لای کوڕێکە دانیشێ ئەم کچەش لای کچێکا دانیشێ ئەمانە ئەبێ ئەم سیستەمە بگۆڕێ سیستەمی پەروەردەی ئەبێ کاملەن بگۆڕێ وەکوتم پێشتر لە پێش هەموو شتێک بە بۆچوونی من ئەبێ لە ماڵەکانە لە خێزانەکانە دەست پێ بکە دوامەن بێتە ناو قوتابخانەکان سێمەن بێتە ئەو هەورە ڕازاو من ئەمەوێت کەوانێک بکەمەوە دەزانی یەکێک لە گەورەترین کێشەکانی ئەوڕۆی ئێمە بەرابەر حەلکردن یان چارەسەرکردنی مەسائلی ژن لە نێو کۆمەڵگا هەم لە نێو کۆمەڵگا ئاینیەکاندا بە تایبەت لە نێو کۆمەڵگە کاپیتالیستیەکاندا کۆمەڵگە سەرمایەداریەکاندا فێمینیزمی ڕیال پۆلیتیکە یان فێمینیزمی پۆستمۆدێرنە ئەم نەوعە فێمینیستانە کە لە حەدێکی زۆرە ناکارامەد و گەندەڵن بۆ نمونە ئەوان پیان وایە کە دەتوانن ئەم نەوعە فێمینیزمە ڕۆڵی هین دەگێڕن ڕۆڵی بۆ یاخچی دەگێڕن بۆ نمونە دیوارێک لە بنەڕەتدا خراپ خوار و خێچە ئەوان ئەیانەوێ ئەم دیوارە بە ڕەنگ و بە بۆیاخ و شتەی وای جوان بکەن بەڵام دیوارەکە لە بنەڕەتدا خراپە مارێگیان من وەکو وتم تۆ پێویستێ بەم شۆڕشە فەرهەنگی هەیە چ لە خێزانەوە دەست پێ بکات تا ئاگاتم قوتابخانەکان تا ئاگات ئەوەی کە سیستەمی خوێندنت تا ئاگاتە سیستەمی کارکردنت تا دەوڵەت تا پەرلەمانت ئەمانە هەمووی پێویستی بە گۆڕانێکی بنەڕەتی هەیە ببێتە یاسا ینی سوکایەتی ئەبێ بەرخوردی پێ بکرێ چ پیاو بێ چ ژن بێ ئەمە یەک دووش بە نەزەری بە بۆچینی من فێمینیزم جواببوونەوەی ئەم مۆزوعە نییە فێمینیزم خۆی سێکسیزمێنێتە پێشەوە چۆن ئێمە لە حاڵەتێکاڵین مەرسالاری پیاو سالاری ئێمە دژی پیاو سالارین بەڵام بیرە نەچی ئەمڕۆ لە ئەوروپاشا یەک شێوەی شکلی پیاو سالاری هەیە بەناوی فێمینیزمەوە فێمینیزمیش ئەڵێ ژن ئەبێ خاوەنی قودرەت بێ پیاو بچەوسێنێتەوە پێی وایە ئەگەر ئێمە دژی پیاو بین بە مافەکانی خۆمانەگەین و بەرترێ بین پس دەمە زۆر غەڵەتە من ئەڵەم ئەبێت سیستەمێکی سۆسیالیزمی سیستەمێک کە باوەڕی بە هەموو باوەڕی بە مرۆڤەتی بە کەرامەتی ئینسانەکان بە باوەڕی بە یەکسانی ئازادی ئینسانەکان هەیە باوەڕی بەوەی هەیە کە هیچ کەس بووینە دەخاڵەتە لە ژیانی هیچ کەسێکە هیچ کەسی سوکایەتی بکە بە هیچ کەسێک تۆ پێویست بەم شۆڕشەیە تۆ پێویستە بە یەک شۆڕشی سۆسیالیزمێک کە هەموو کۆمەلگا بگۆڕی ئەمە جوابانەوەی بۆ مۆزوعەکەی تۆ کەواتە ئێمەی ژن ڕزگاری خۆمان لە ڕزگاری چینایەتیدا دەبینەوە واتە ڕزگاری ئێمە گرێدرا و بە ڕزگاری بەشەریەتە مرۆڤایەتی و بە ڕزگاری مرۆڤایەتیش گرێدرا و بە ڕزگاری چینی کرێکارە بەڵام لە حاڵەتێکدا کە ژنان وەکو خۆیان وەکو ڕەگەزی خۆیان چەند قاتی پیاوان لەم شەڕەدا بەشدار بن نە لە پێشەوەی پیاوان نە لە پاشەوەی پیاوان بەڵکو هاوتری لەگەڵ پیاوان هاوشان لەگەڵ پیاوان خەباتی ڕەگەزی و خەباتی چینایەتی خۆیان بەڕێوەبەرن چونکە ئەمڕۆ دنیا واقع ئەمڕۆ سەلماندوێتی کە مەسەلەی فێمینیزم تا ئێستا نەیتوانێت جواباتەوە بە مۆزوعی سێکسیزم بڕۆ ئەمڕۆ لە ئەوروپا و لە غەرب و بە تایبەتی من ئێستا لە ئوسترالیا رێژیم ئەیبینی مۆزوعی ژنان کاپیتالیستم زۆر کاری ڕفراندۆمەکە زۆر کاری ئیسلاحی کردووە زۆر شتی بۆ ژنان هەل کردووە بۆ پیاوان بەڵام نەیتوانیوە وەڵام دەرەوە بی ئەو مشکلە ئەساسانە بێت کە لە ناو کۆمەلگایە هەیە بۆ چونکە ئەو بۆ مەقطعێکێکا بۆ ماوەیەکێکا کە تا بەرژەوەندی خۆی بێ سیستەم اقتصادیەکەی بەرژەوەندی خۆی لە قازادی خۆی ئایکا بەڵام کاتێک کە قازادی خۆی بزانێکوێتە خەتەرەوە من و تۆی بۆ مهم نییە هەموو دنیا خاتە خەتەر لەبەر ئەوە
جەنگێک هەڵەگیرسێنێ مەبەستی من لەمە ئەوەیە بۆی لە خارجی مۆزعەکە نەچم من نەموتوە هەموو فێمینیستەکان پیاو سالارن وامە ژن سالارن من نەموتۆ فێمینیستی شەیە پیاڵە فێمینیستی ڕادیکال بەڵام ئەمڕۆ من دیدگای فێمینیستی ئەڵم دۆدگای فێمینیستی جوابانەوە بە مەسلەی سێکسیزم نییە بەڵکو بۆتە قوتبێک بەرامبەر مەسلەی پیاوسالاری چۆن سێکسیزمەکە بەرامبەر ژن ئەمڕۆ ئەوانیش سێکسیزمەکەن بەرامبەر پیاو ئێمە پێویستمان بەم خەباتە نییە ئێمە پێویستمان بە خەباتێکی چینایەتیە ئێمە ئەبێ پیاو بە دوژمنی خۆمان نەزانین ئێمە ئەبێت دژی سیستەم شۆڕشکەین خەباتکەین دژی سیستەمەکانە بە خەباتکەین چونکە پیاویش بوو پێت وایە پیاوکەم بێ حرمەتی پێکرێت کەم سوکاتی پێکرێت مە زۆر کەسم بینیەوە پیان وتیانە هەر بۆ نمونە زۆر جار بە ناوی سوابەتەوە بە پیاو وتراوە ئەڵێ ژنی ئەگریت خۆ سوکاتی هەم بە ژن بۆ هەم بە پیاو یا پیان کوڕ زۆر زەئیفە ناتوانین شتێ بکە کوڕەوەکەی پیاوە پیاو بووی تا پیاو وایە تا ئێستا ژنینە پیاو وایە کرد پیاو یعنی پیاو هەمیشە زۆر جار ژن بۆ ئیهانەتی بە پیاو کردو سوکاتی بە پیاو کردو کاتە سێکسیزم بە بۆچوونی من وەکو خۆت وتە جوابانەوەکەی بە یەک خەباتی چینایەتیە ئێمە پێویستمان بە خەباتێکی چینایەتیە و ئەگەر ئێمە خەباتێکی چینایەتیمان کرد ئەو کاتێ ئێمە ژنان ئەتوانین ئەو کاتە بۆ خۆمان جوابەرەوەی کارەکانی خۆمان بین جوابەرەوەی ئەو کە وەختی تۆ خەباتی چینایەتیەکەی تۆ ئیتر لەسەر بنەمای ئەوەی بەسەمای بنەمە مرۆڤایەتیەکەی تۆ مرۆڤەکانی پێ یەکسانە تۆ مرۆڤەکانی پێ بەرابەرە پێ مرۆڤەکان ئازادی داوای ئازادیەکەی بۆ مرۆڤەکان هەر کەسێک بە جۆرێک پێی خۆش بێ بژی با بژی بەڵام لەسەر کەرامەت و بێکەرامەتی بێحترامی مرۆڤەکانی ترنا بە من هیچ پەیوەندێکی نییە تۆ گەر چۆن پێی ئەڵێن پیاوی لەگەڵ پیاوێکە خەوی ژنی لەگەڵ ژنێکە خەوی کەسێکی مرۆڤێکی کە هەردوو ڕەگەزەکە و هەیە ئەوە مۆزوعی من نییە یعنی کاڵە مۆزوعی من نییە من ناتوانم ئەو حەقە بەم بەخۆم بێم تەدەخڵکەم لە ژیانی تۆ بڵم تۆ بۆ ئاژیت ئەمە تاوانە خەت ڕەزاو تۆ 5 دقەیدی 5 خولەکی دیکە دەرفەتت هەیە من ئەو 5 خولەکە دەرفەتە بۆ ئێوە دادەنێم کە ئاخر پەیامتان بگێنن وەخات و هانا هەیە کە هەندێک بیرروبۆچوونی جیاوازیە خات و هاناوە گەر پێت خۆشە ینی بیرروبۆچوونەکانت من پێم جوانە پێم خۆشە بۆ خۆتان بەشداری بکەن هیوادارم بتوانن دوای خات و هەتاو ئێوە وەردەگرم ئەگەر پێتان خۆش بێت خات و ڕازاو لە 5 خولەکدا پەیامەکەتان تکایە شتێکی ئەوتۆم نییە بەڵام من وتم قسەکەم ئەوە بوو من کە وتم فێمینیزم بۆتە قوتبێک دیارە فێمینیزم جۆری هەیە فێمینیزم یەک جۆر نییە چونکە بابەتەکەش لەسەر فێمینیزم نییە لەسەر سێکسیزمە نامێ هەڵاتیش لێم تێ بگەن کە بڵێن گوایە من دژی فێمینیستم نا بەڵام من ئەڵم ئێمە ئەگەر ئەبێ ئێمە دژی سێکسیزمین ئێمە ئەبێ ئەم بۆچوونە شتێکی سادە نییە لە کۆمەلگای ئەمە یەک بنەمای سیاسی هەیە یەک بنەمای اقتصادی هەیە یەک بنەمای اجتماعی دینی لەگەڵە ئەمە هەر لە خۆی دروست نەبووە یعنی لەسەر ئەساسێک دروست بووە سوکاتی کردن جیاوازی کردن بە مرۆڤەکان بێحرمەتی کردن بە مرۆڤەکان لەسەر ئەساسی جنسێتیان ئەمە ژنە ئەوە پیاوە ئەمە وشارترە ئەمە گێلە ئەمە زەئیفێ ئەمە بەتوانایە ئەمە ئەتوانێت کە هەموو کارێ بکە ئەمە ناتوانێت من قەزدم ئەمەیە مەوزوعەکەی من قەزدم ئەوەیە ینی بە تایبەتی ئێمە بۆیە زیاتر ڕێنەری ژن چونکە لە کۆمەلگای ئێمە زیاتر ژن ڕوبەڕووی ئەم سوکاتیە بێتەوە پیاویشە بێتەوە من نەموتۆ پیاو دانیشتۆ پاڵی لیاوەتەوە ژە هەمووی ژنە نە من پێشم وایە ژنیشەیە کە خۆی سێکسیزمەکە بە ژنان ژنیشەیە سێکسیزمە بەرامبەر بە پیاو سوکاتی بە پیاوەکە بەڵام تەنها ڕێگا حل بە نەزەری من یەک خەباتی چینایەتیە و بەدیهێنانی کۆمەلگایەکی ئازاد یەکسانی خواست بەرابەر ئەمە ئەتوانێت جواب باتەوە بە مۆزوعە دەستشتان خۆش بێ زۆر 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 سپاس ببوورە من زۆریش ئامادە نەبووم بەڵام هەر حەزم کرد کە نەزە بۆچینی خۆم بڵێم قوربانە من دەستەکانی خۆش بێ
سپاس دەکەم. بۆکانت هیوای ئەو خوازم کە بە زووترین کات دیسان یەکتر ببینینەوە کاتێکی خۆشتان بۆ دەخوازم. بە تەمام لاوێ بکەم لەسەر بۆچوونی مرۆڤەکان لەسەر ئازادی ژن. ئایا تۆ چۆن بیر لە ئازادی ژنەکەیتەوە؟ جا من حەزەکەم هەموو کەسێک بێت، یعنی نەک هاوبوو بۆچوونەکانی خۆم، ئەوانەی کە جیاوازی بیرۆڕامانەیە، چونکە هەمیشە جیاوازی بیرۆڕاکان مرۆڤەکان زیاتر بەرەو پێشەوە بە زیاتر فێرەکە. بە لایفەکە بکەم حتمما بڵاوی شێکەمەوە پێشم خۆشە بەشدار بن هەموو کەسێک هەموو باوەڕێکم. قوربانە من زۆر خۆشحاڵ بووم. قوربانە. خات و هەتاوگیان تۆ ئامادەی؟ نەزانم لەکوێی دەتوانی زەحمەت نەبێ کامێرام بۆ بنێری؟ هاوڕێمانی تۆ ئەبێت تۆزێک سەبوور بیت لێرە. هاوڕێ هەتاو هاوڕێ هەتاو عەبدوڵایی هاوڕێ هەتاو زەحمەت نەبێ کامێرام بۆ بنێرە. ئۆکەی. مەلۆماری گیان چۆنێک دەستی لە قژم ناو دێکو ناکەوە گری بایلەکەم دەبە من. چۆنی ماریگیان بەشی ئەحواڵت چۆنە؟ سڵامەتی ماندوو نەبن. دەستی ڕازا خانم خۆش بێ بۆ قسەکانی زۆر جوان بوو. دەستی تۆش خۆش بێ بۆ بەرنامەکە. قوربانی هاوڕێگان بابەتەکە دەزانین لەسەر مەسەلەی سێکسیزم چەند ڕۆژەی داهاتوو بە جەستەیی و بە ڕۆحی و بە هەموو شێوازێک تەجروبەت خۆشەکە سەرەتا ڕاو بۆچوونی خۆت وەکو پێناسەی سێکسیزم لە کۆمەڵگەی شەرقی و تەنانەت لە کۆمەڵگە کاپیتالیستیەکان لە کۆمەڵگەی سەرمایەداریدا باسکەیت و هەروەها ئەمن سێ پرسیارمە. یەکەم تعریفی تۆ وەکو شەخص بۆ سێکسیزم تایبەت سێکسیزمی سەرمایەداری لە کۆمەڵگەی سەرمایەداریدا سێکسیزمی سیستەماتیک. دووهەم پرسیار ڕووی ژنان بۆ خۆیان لە باستەولید یان دووبارە بەرهەمهێنانەوەی سێکسیزم لە کۆمەڵگەیە. و سێهەم ئێوە وەکو خۆتان چارەسەری ئەم کێشانە لە چیە چارەسەری ڕەگەزی لە چ سیستمێکدا ئەبینەوە. بەڵام دەمەوێت پەرانتزێک باسکەم یعنی توانەیە بکەمەوە ئەمن لە ڕۆژانی پێشردا ڤیدیۆیەکم بینی کە لەساس ڤیدیۆیەک بوو لەسەر وتوێژی ژنان بوو لە K24دا لە سازەکانیان دانابوو بینی منیش ئەدامسیان کەم بوو تۆیشیان کەم بوو خەریک گەوجاندن بوو تۆکان دانا بە زیاتر گەوجاندن پێدا بەداخەوە. یعنی کۆمەڵگە شەرقیەکان کۆمەڵگە ئێمە بەتایبەت کۆمەڵگەی کوردی ئاستی وشتیاری ژنان لەو ئاستەدایە کە من ناتوانم هەموو ژنان بەڕاستی لەو ئاستەدا کۆ بکەمەوە چون ئێمە ژنانی وشتیاریشمان هەیە ژنانی بەڕاستی چالاکیشماندا هەیە بەڵام ڕێیان پێ نادرێ بەداخەوە. بەڵام بۆ نمونە ئەو شتەی کە لە سیستمی ئەودا سیستمە کۆمەڵایەتی و سیاسیدا لە کوردستان ئێستا بەڕێوە دەبرێت بەس دەبێت ئەو سیستەمەیە ینی سیستمێکی چاواشتەکار بۆ نمونە چەندانە ژن ئەهێنن کە چوزانم وەکو بۆ خۆ دەڵێ تەنیا سەوزیەکەیان کەمە لەسەر وەکو لەسەر
گشتون لەسەر سەوزی پاکردن و زانم هەنایژێ لەسای بەرنامی بەیانیان دەکەنەوە بەڕاستی ڕاستەکەم بەداخەوە یعنی من هەم حاڵم گیرا بوو هەم بەڕاستی پێکەنیم داد بە هیندێک لە قسەکانیان کە ژنێک کە بواری هەیە ژنێک کە دەتوانێت دەنگی خۆی دەرببڕێەوە ئەتوانێت لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی بەشدار بێ چۆن ئەتوانێت ئەوەندە ینی کوچە بازاڕی و ئەوەندە لاوەکی و هیچ یەک لە کێشەکانیان بنچینەی نەدەوێت یەکیان زۆر زۆر ژێست و پۆزی فێمینیستێکی ڕادیکاڵی گرتبوو کە هیچی لێ حاڵی نەبوو ئەوەی تریش باسی حقوقی پیاویشیەکرد لە کۆمەلگا ئەمی زیاتر حقوقی پیاوی پێشێ کەمەوە بۆ سەمام کەوانی بکەمەوە بۆ نمویەکی ناو خاتونانە کوتی پیاوەکانی ئێمە برسی برسیەتیە برسیەتی سەکسیسیە لە چاوی ئەوانایان برسیەتی ینی دۆڵمەیان کەمە یان یاپراغیان کەم بەداخەوە زۆر لاوەکی بوو بابێنە سەر باسەکەمان ماریاگیان چونە ڕۆدا ئەو ماڵە سونامی لێدا تا دەقەیتر ماندوش بێ دێبەرۆک منەگرێت خۆی سێکسیزم لە تعریفێکدا کە ئێمە هەمانە هەڵاواردنێکی جنسیەتیە سێکسیزم و هەڵاواردنی جنسیەتی بەیەکەوە دێواتە ڕەگەزێک خۆی باڵادەستر دەبینێ لە ڕەگەزێکی و چەند نوعیمان هەیە ئەوەی کە لە ناو کۆمەلگاکانیش ئەگەر بمان هەوێ شی بکەینەوە دەچینە سەرەوێش بەڵام خۆی سێکسیزم باڵادەستبوون و فرودەستبوونی ژێردەستەی بوونی ڕەگەزێک وەکو لە کۆمەلگای ئێمە ڕەگەزی پیاو لە حازی هەڵاواردنەوە باڵادەستە ڕەگەزی ژن زێردەستە و ئەمە چەند نوعی هەیە و پێناسەکردنێکی لاوەکیە وەکو ئەوەی کە وەکو خۆت باست کرد لە کۆمەلگای ئێمە ژنێک منی ژن لە لەحازی حتا جنسیەوە سێکسیەوە کەسێکی فرودەستم چونکە کەسێک مەفعولم لە کۆمەلگای ئێمە تعریفێک بۆ سێکس نییە کەسێک کە دوو نەفەر کە سێکس پێیەکەوە ئەنجامەدەن و ڕەوابطێکی سێکسیان هەیە ڕەوابطێکی جنسیان هەیە بە قەولی ئەم دوا کەوتوانە گانەکەن یا گانەدان بە عەمدی واڵە مەستان زلە و مەلا و ئەوانەی زۆر لێیە ئەم ڕابطەیەکی ئینسانی دوو تەرەفەیە بەڵام لە کۆمەلگای ئێمە تعریفی باڵادەستبوون و ژێردەستبوونی هەیە واتە پیاو کە ڕەگەزی پیاوە لە کۆمەلگایەکی پیاو سالار و دژە ژنە ئەم پیاوە چونکە ئالەتی تەناسولی پیاوانەیە فاعلە و ژن چون ئالەتی تەناسولی ژنانەیە مەفعولە و ئەمە بەم شێوەیە تعریف کراوە لەناو کلیشە جنسیەکانیدا خۆمان نەزانین سێکسیز چنێ پەرێسەندووە سێکسیز لە کۆمەلگای ئێمەدا زۆر زۆر زەحمەتە لە کۆمەلگاکانی تریشە ئێستا دێ مەسەلەی بەڵام وەکو کلیشەی کردنی مەسەلەی ژنانەیە پیاوانە بۆ پیاویشە بۆ شێوەیە نوعێک لە سێکسیزمان هەیە بۆ شێوە هێرش ناکات سێکسیزمێکی میانە ڕەوترە بە ئیسلای خوان میهرەبانانەترە کە ئەڵێن ژن چونکە ژن جەستەیەکی ناسکەیە لە لەحازی فیزیکیەوە ناسکە ئەبێ بەو شێوەیە ئازار نەدرێەوە ئەم جنسە لە تیف و ناسکە لە چاوی کۆمەلگا لە چاوی کەسانی کە هەڵاواردنی ڕەگەزی لە وجودیانداوە خوان باڵادەست ئەبین ئەبێ دووری بخێنەوە و ئەوەی کە زەربە نەبینێت کە ئەمە زۆر لەوەی زەربە زیاتر لە ئێمەدا ئەم جنسە ناسکە چوزانم جوانەی شیرینەی ئەمە نابێ بەشداری سیاست ببێت چون ئەمە دەبێتە خانەی ئەم سێکسیزمە میانەڕەوە دەکەوێتە خانەی بەکاڵابوون و مالکیەتی خصوصی جەستەی منی ژن کە پیاو بۆ منی تعریفەکە جسمی من وەکو لیباسەکەی بەری وەکو میسواکەکەی وەکو پڵچۆ خەمیر دەندانەکەی وایە و ئەو بۆ من تەسمیم ئەگرێ کە من چەندە ئەتوانم لەناو کۆمەلگا لەناو ئیجتماعدا وارد بم چەندە ئەتوانم خاوەنی کەسایەتی خۆم بم و حتا ئازادیەکانم تعریف شدەیە کە ئەمە لە سێکسیزمی نوعی ئەڤڵکە زۆر توندڕەوانەترە خەتەرناکترە بەڕای من یعنی خەریکە پەردەپۆشی ئەکا هەرو سێکسیزمە توندڕەوەیە هەرو هەڵاواردنەوە ئەو کلیشە جنسیەتانی ناو کۆمەلگایە بەڵام خەریکن پەردەیەک لەسەریدا ئەنێن بە شێوەیەکی تر لە ژێر ڕنگ و لە ئاوی ترەوە خەریکن پەرەی پێدەن و چەند ساڵە فێمینیستەکان دژبم دوو نوع سێکسیزمە ڕادەوەستن بەڵام بەداخەوە ڕوانینی ئەمانی نسبەت بە
سێکسیزم و کۆمەڵگا بە تایبەت ئەوەی کە ڕازاوخان وتی فێمینیستە ڕادیکاڵەکان کە ئەوەن دەسەڵات دەبێت لە کۆمەلگا لە دەستی پیا ئەم فێمینیستانش غیری مستەقیم و ناڕاستەوخۆ بە هەموو شاخ و باڵەکانیەوە لە فێمینیزمی ئیسلامی بگرە حتا ئەوەی کە خۆی پێقۆڵدۆترە لە هەمویان وەکو فێمینیستی ڕادیکال حتا مارکسی فێمینیستەکان چونکە خۆی بەشی سۆسیالیزم کەسێک کە باوەڕی سۆسیالیستی و باوەڕی بەرابەری تەڵەبانەی بێ باوەڕی بە فێمینیزم نییە ئێمە مخالف فێمینیزم نیە لەناو کۆمەلگایە کە ئەم کۆمەلگایەکی بەستە و دواکەوتویە لەوانەیە فێمینیزم بتوانێت بەشێک لە قوانینی ڕووکەشی ئەم کۆمەلگایە بگۆڕێەوە ئەمە مەیدانیان پێ ئەدەین بەڵام هیچ کات فێمینیزم ناتوانێت کێشەی منی ژن حتا پیاویش ڕیشەی ببینێ چونکە ئەمان تابع لیبراڵە ئەمان تابعی وەکو ئەوەی کە ژوورێکت هەبێتەوە ئەم ژوورە بناغەکەی ڕزیوە کێشەی ئەسلەکە بناغەیەتی بەڵام ئەم کەسانە پێیان وایە کە ئەم ژوورە کە بناغەکەی ڕزیوە ڕنگ و لعابێکی تری پێبن پەنجەرەکانی چاکەن وەکو سیستمی کۆمەڵایەتی بەڵام ئەمە ژێربەناکەی کە ڕزیوە چارەسەر ناکات فێمینیزم قەت ناتوانێت کێشەی ژنان کێشەی کۆمەلگا تا پیاوی وەکو خۆی ببینێ بۆیە من ناڵم مخالفیان نیم بەڵام لەگەڵ بیر و بۆچوونیشان نیم ئەڵێم بۆ لابردنی هەندێک لە یاساکان بۆ تۆزێک بۆ ساختار شکەنی لە ناو کۆمەلگا توانیویانە بەڵام بەداخەوە ناتوانن کێشەی ئەسڵی کۆمەلگا و ڕیشەی ببینن و ئێمە تا کێشەکانمان ڕیشەی نەبینین ناتوانین چارەسەریمان هەبێ سێکسیژمی هەرەوەی هەڵاوردنێکی ڕەگەزیە بە کلیشەی جنسیەتی دەست پێ دەکا بە لەدایکبوونی ئێمە دەست پێەکە بە ئەوەی کە ژن و پیاو لە ئالەتی تەناسۆلیاندا دەبینن بە ئەوەی کە حتا ئەوانەی کە ترانسێکشواڵن لێزبیانن گەین ئەمانە کەسانێکن کە ئینسانن و حەقیانە بە جۆرێک کە خۆیان حەزەکەن بژین بەڵام کۆمەڵگا ئەمانە فقط بە ئالەتی تەناسۆلیان دەبینێ کوڕێکە من دوێنێ شەو لای یەکم بینی کەسێکە بە ناوی واحد ئەم کەسێک ترانسێکشواڵە چەند ساڵە لە کۆمەلگای خۆمان حتا لە باشوور نەیتوانی دەنگەڵ ببڕێ بەڵام ئێستا کە گەیشتوتە وڵاتێکی ئوروپایی و حەقی ئەوەی هەیە کە وەکو خۆی بژی من دوی شەو لەناو کۆمنتەکاندا ینی حاڵم بە هەمیە خوا لەم خەڵکە تەواویان فقط ئەویان دەبینی کە واحد کەسێکە کە مەفعولە و پێی خۆشە سێکسی لەگەڵ بکرێت لە حاڵێکدا واحد لەدایک بوویە ئینسانێکە کچێکی هەستناسک بۆ لە جستەیەکی پیاودا کە ئەمە خەتای خۆی نەبوو شتێکی کامڵەن ژنەتیکیەوە حەقی خۆیەتی ئەم کەسە وەکو خۆی بژی بەڵام ئایا هیچ کۆمەلگای ئێمە کە کۆمەلگایەکی سێکسیل زەدەیە ئەم شتە ئەبینێ نا فقط واحد هەتاوەکان بە ئالەتی تەناسۆلیان ئەبینن من چەند ڕۆژ لەمەوبەر هێرشێکم کرایە سەر پیاوەکە بە منیرە خود دەستێژی دەکەمە سەر پێی وابوو کە من ئەم کارەی ئەو بە شتێکی زۆر ئەوە ئەزانم نسبەت بخۆم لەحاڵدا ئەگەر واشی کرد بە ئەم تاوانبار بوو ئەم کارە قیزەونەکەی ئەکرد بەڵام ئەو پێی وابوو من مەفعولە من ئەو فاعیل وە بەرەندەیە لە حاڵەتدا من ئەگەر شتێکی واشی لە من کرد با شتێک کارێکی قیزەونە لەوانەیە ئاسەواری دەرونی و جەستەیشی هەبێ بەڵام من وەکو تەسادوفێک سەیریەکەم چۆن لە خیابان ڕۆی سەیارەیەک لێتەدا سەری ئەم پێنج خولەک کاتت هەیە من پێم خۆشە لەم پێنج خولەکە تۆ کوی خۆت دانێکی سەر چارەسەری سیستمی دەتوانێت چارەسەری ئەم کەسانە بێت ئایا سیستمی سەرمایه‌داری ئەگەر تووشی ڕەفۆرم بێت و خۆی ڕەفۆرمیزە بکات و توزانم وەکو فەمینیستە پۆستمۆدەرنەکان یان لیبرال دموکراتەکان یان توزانم ئەم تیپە فەمینیستانە دەڵێن کۆمەلگای سەرمایه‌داری یان سیستمی سەرمایه‌داری تووشی ڕەفۆرمیزە ببێت ئایا سیستمی ئایا مەسەلەکەی ئێمە حەل دەبێت یان ئەوە تا ئێوە لە چارەسەرکردنی بنەڕەتی ئەم کێشانەیە لە چه سیستمێکدا دەبیننەوە یەکێک پێش ئەوەی کە جواب تۆ بدەمەوە هاوڕێک بە ناوی مەسعود میرزایی بە فارسیش نووسیوێتی دیارە کوردی حاڵیە بە من دەبە کوردی ئەڵێ فاعیل بوون و مەفعول بوون نا مەسەلە ئەسڵەن ئەوەیە کە شتێک بە ناوی فاعیل و مەفعول بوونی نییە سێکس مەسەلەیە کە ئێرتباتێکی دوو ئینسانیە ئێرتباتێکە کە من و ڕەگەزی بەرامبەرەکەم لەگەڵ یەک یا هەر ڕەگەزێک کە پێخۆش بە هیچ کەس نەفاعیلە نەمەفعولە لەو نێوەدا سێکس حەستێکی ئینسانیە وەکو لیوانێک ئەو چۆن بەدەن پێویستێتی بیخواتەوە شتێکی ئاوایە لە کۆمەلگای ئێمە لە کۆمەلگایە کە هەڵاواردن بوونی هەیە
جنسێک بە فاعل و ئەسڵم بۆ دەبێ ئینسانێک لە کۆمەڵگای من وەکو فاعل و مەفعول ناوی لێ ببردرێ بۆ دەبێ لە ناو کۆمەڵگای من ئالەتی تەناسۆلی پیاوانە بەسەر ئالەتی تەناسۆلی ژنانەدا ئەرجەعیەتی هەبێ ئەسڵم بۆ دەبێ مێشکی منی تاکی کورد لە کۆمەڵگای دواکەوت و سنەتی لە ئالەتی تەناسۆلیمدا بێ ئینسانەکان بە پێی هەست و ئیحساسی ئینسانی و ڕواڵەتی ئینسانیان بەراورد نەکەم بەڵکو بە پێی ئالەتی تەناسۆلیان تەبەقەبەندیان کەم کێشەکە ئەوەیە گینانە فاعل بوون نە مەفعول هیچیان نە هونەرن نە خەتان هەر کەس سێکسکە بە جۆرێک کە خۆی حەزی لە سێکسەکە سێکس مەسەلەیەکی ئەوەندە گرنگ نییە گرنگە لە ژیانی ئینساندا پێویستیەکی ئینسانیە هەموو ئینسانێکیش پێویستێتی مەگەر کە نەخۆش بێ و درۆ بکە لەگەڵ خۆی بەڵام ئەوەندە مەسەلەیەکی قوڵنیە من هەموو کۆمەڵگا بە سێکس پێ ناسە کرد سێکس رابطەیەکی دوو تەرەفەیە چەند کەسیە بە خۆیان ڕەفتی هەیە فاعل و مەفعولێک تێدا وجودی نییە ئەم هاوڕێیەمان ئەم مەسەلەی باس کرد بۆ جوابی تۆ ماریا گیان منیش لە بەڕۆدان کەم کاتمەیە بەڕاستی من هەمیشە وتومە لەناو جامعەی سەرمایەداریدا ئێمە مەسەلەی سێکسیزم لە ئەوروپا هەر لەو ئاڵمانەی کە من لێرەم یەکجار زۆر دەقا تۆ سەیری لەم ئاڵمانەی کە من لێرەم ژنانێکی لێیە بە کۆشی 10 سانتی و 20 سانتی بە خیاباندا ئەڕۆن ئەم ژنە حازرە کێشەی کەمەر و پشتی خۆی تحملکە دوو دانە سەعات دانیشتی لە بە پێوە بێستە چاوەڕێی ئۆتۆبوس بێ فقەت بۆ ئەوەی کێکێک پێ بڵە قەدی بڵێندا قەدی بچووک نییە ئەمە ڕوانگەیەکی سێکسیستیە نیسبەت بە خۆمانەمانە لەناو هەم ئەم ئەوروپایە ژنان لە پشتی ویترینەکان ئەفرۆشرێن وەکو هەر ئەم فێمینیستە ڕادیکاڵانە ئەڵێن ئەمە جستەی خۆیەتی یاقی خۆیەتی بفرۆشێ لەباتێک کە بڕۆن ئیشتغاڵزاییان بۆ بکەن و یەخێک حکومەت بگرە خەریکن قازان دەگەێنە جگیرفانی سەرمایەدارە سێکسیزم لە ئەوروپا زۆر زۆر زەخترە لە کۆمەڵگای ئێمە لە کۆمەڵگای ئێمە سێکسیزم لە شتە لاوەکیەکانیشدا هەیە لە کۆمەڵگای ئەوروپایی و ئامریکایی بە شێوەیەکی زەخترتر هەیە زۆر مەترسیدارتر هەیە بە کاڵابوونی جەستەی ژن ترانزیتی ژنان لە وڵاتانە بە وڵاتانێکی تر لەژێر ناوی کۆمپانیا ئەمانە مەسەلەی سێکسیزمە هەڵاواردنی ڕەگەزی نسبەت بە پیاویشەیە بۆیە حتا جامعەی سەرمایەداری لەسەر پێ بێ حتا کۆمەڵگا بە بەرابەری نەگا لەناو کۆمەڵگای من کە ئێمە بەحسی ئەسلیمانە حتا منی ژن لە مناڵیەوە لەگەڵ پیاوێک بە هەڵاواردنی ڕەگەزی بە تەبعیز و بەڕوانینی سێکسیزمی گەورە بین جیاکاری جنسیەتی هەبێ عیبە و بڤە بۆ من بێ و هەموو شتێک بۆ پیاو افتخار بێ عشق بۆ من تاوان بێ بۆ پیاو افتخار بێ سێکس بۆ من تاوان بێ بۆ پیاو باڵادەستبوون و افتخار بێ لەناو ئەم کۆمەڵگا تۆ ناتوانێت چاوەڕوانی ئەوەی بکە مەسەلەی سێکسیزم بستەڵێتەوە زۆری دەوێت کاری یەکجار زۆری ئەوێ بەڵام لە سەرەتاوە پێویستە لە مناڵیەوە بەڵام پێویستە سیستم بەرپرسیار بێت هەتا سیستمێکی گەندەڵ و سێکسیستی و سەرمایەدار بێ و ئەبزاری پیاومەزنی و ئاینی لە بەردەست بێ تۆ ناتوانێت لە کۆمەڵگا چاوەڕوانی ئەوەی بیکە مەسەلەی سێکسیزم بسترێتەوە ئەم سیستمە کە باش بوو دێتە ناو کۆمەڵگا لەلایەن ڕاگەیاندن و لەلایەن ئەو ئەبزارانەی کە لە بەردەستێتی ئێستا بۆ گەندەڵی ئیسفادەیان لێکا بەداخەوە ئەتوانێت کۆمەڵگا پەروەردە بکە سەرەکی ترین شت بنەماڵە کە سیستم سالم بوو کۆمەڵگا سالم بوو بنەماڵە سڵامەتی خۆی بەدەستێنێ و لەنا ئەم بنەماڵە مناڵەکان بە گیانی مرۆڤی و بەبێ هەڵاواردن گەورە بن بەڵام تۆ ناتوانانی لەناو کۆمەڵگایەک کە کۆمەڵگایەکی سەرمایەدارە کە ئەبزاری ئاین و پیاومەزنی و حتا کلیشەی جنسیەتی و بەدەیان و سەدەن دیاردەی کۆمەڵایەتی تێدایان ناتوانێت چاوەڕوانی لە سێکسیزم بەرەوە بێت بۆیە کۆمەڵگا کاتێک سۆسیالیزم بەرقەرار بێ بەرابەری ژن و پیاو بەرقەرار بێ کاتێک کۆمەڵگا بەو ئازادیە و بەرابەریە بگات کە ژن و پیاو بە چاوی ژن و پیاو سەیری نەکرێ فقط وەکو مرۆڤ سەیریان بکرێ و بە گیانی مرۆڤی پەروەردە بن ئەو کاتە ئەتوانین ئێمە چاوەڕوانی ئەوە بی کە سێکسیزم نەمێنێ بە لە کۆمەڵگای ئێمەش بەحسی ئەو ژنانەش باش بکەم دیارە مەسەلەکە زۆر قوڵە بەحسی ئەو ژنانە بێ دەه بابەتی لەسەردانێن لە کۆمەڵگای باشوور ئێمە ژنانێکی زۆر زۆر ئەکتیڤمان هەیە زۆر زۆر ڕیشەی مەسە وەکو بەهار مونزر وەکو لاوژە جەواد وەکو بەدەیان من بە سەدان ژنی ئاوا ئەبینم هەتا پیاویش لە کۆمەڵگای باشوور من ڕخنەم هەیە لەم سیستمە بەڵام کەسانی ئەکتیڤیشی تێدا حتا باوەجرێ کە هەوڵی تێڕۆریان نەدرێ حتا لە ئەوروپاش کە ئەژین بەڵام کۆڵ نادەن و هەوڵەدەن بەڵام ئەمانە بواریان پێ نادرێ لەبەرەوەی کە سەروەت و سامان و دەستگای ڕاگەیاندن و شتێک لەبەردەست ئێم سیستمە گەندەڵەیە
کە بوار بە لاوژەکان و بەهارەکان و ماریەکان نادا کار بکەن بۆ ئەگەر ئێمە دەرکەڵ ببڕین و کێشە ئەسڵیەکانی کۆمەلگا لابەری کێشەی سەرەکی کە ماف و حقوقی ئینسانی منە لە دەوڵەت دێتە گۆڕێ بۆیە ئەمە ناهێڵە لەناو ئەم کۆمەلگایە ئەم ژنانەی کە تۆ ئەو ڕۆژە بینیت لەناو یەکێتی ژنانەکانەوە دێن لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی کە خۆی خەریکە تەرویجی تونند و تیژی و خشونەت ئەدا لە ژێست و پۆزی دەموکراسی و ئەمڕۆییدا ئەم ژنانە بواریان هەیە لە وڵاتە ئەم ژنانە ناتوانن دەنگی ژنانی کرێکار و دەنگی ژنانی سەرشەقام و دەنگی دایکی من و خوشکی من و کەسانێک بوو کە ڕۆژانە سێکسیزم بە چاوێک سێکسیستی سێکستەیریان ئەکرێ و لە چاولێکردنەوە دەستدرێژیان ئەکرێتە سەر حتا دەستدرێژی و ئەوەی چەند ڕۆژ لەمەوبەر بوو کێکمان بینی خۆت بینیت لە هەواڵەکاندا ئەم کچە فەقەت بە خاتری ئەوەی کە گۆیە پەردەی کچێنی نەبووە کوژراوە ئایا لە کۆمەلگای من کەس بیرەکاتەوە پەردەی کچێنی چییە؟ ئایا کەس ئەم کوڕەی برد بۆ دکتور بزانێ ئەم کوڕە ئایا لە بواری ڕەوابەتی جنسیەوە کێشەی هەیە ئەمە لە ناو ژندا بەدەیان و سەدان ژن هەیە پەردەی کچێنی نییە زاتەن سروشتی وایە بووە بەدەیان ژنمان هەیە کە بەبێ عەمەلی مۆ خۆم هاوڕێم بووە بەبێ عەمەلی جەراحی پەردەی کچێنی ئەسڵەن لەدەست نادا ئایا ئەم بەدواداچوونی بۆ کرانە خێرگرتیانێک سەر کوشتیان بەروی هەڵاواردن بوونیە لەو کۆمەلگایە بۆیە هەتا کۆمەلگای ئێمە بەرابەری یەکسانی تێدا نەبێ هەتا ئازادی و ئینسانەکان لە ڕیشەوە هەڵاواردن و توندوتیژی لە ڕیشەوە یعنی لە سیستمەوە پێشی پێنەگیرێ و هەڵنەتەکێ بەداخەوە لە کۆمەلگای ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەم سێکسیزم و هەڵاواردنی جنسیەتی و ئەم ڕوانینە مەفعول و فاعل بوونە و ئەم بە سێکسیە هەربوونی هەیە تۆلید و باستۆلید ئەبێتەوە هەتاوگیان زۆر سپاس بۆ بەشداریت بۆ کاتەکەت دەزانم مناڵت وردە مناڵم وردە کاتێکی خۆش دەخوازم قوربانت چاوت ماچەکە سەرچاو خاتوو هانا من بینیم کۆمنتەکانتم بینی زەحمەت نەبی ئەگەر هەی لێرە بەشداری بەرنامەکە بە خاتوو هانا خاتوو هانا بەکر خاتوو هانا بەکر ئۆکەی کەواتە هاوڕێمانی وەردەگرین هاوڕێمانی من لێرە ناتوانم وەردەگرم ئەگەر زەحمەت نەبێ بۆ خۆت کامێرە بنێرە هاوڕێمانی من کامەرەت بۆ دەنێرم بەڵام بەداخەوە کە ناتوان وەرد بگرم نازانم کێشە چییە هاوڕێمانی من ناتوانم وەرد بگرم بەداخەوە تا من هەوڵەدەم خاتوو هانا وەربگرم خاتوو هانا
سڵاو سڵاو ئەو کاتێت باش هاتوانە ڕێژوی سۆز بژین لە حەمام هاتوومەتە دەر سرم تەڕە و شتانە ناتوانم کامێرە پیشان دەمێستا زۆر ئاساییە بەڵێ دەربارەی ئەو سوکایەتیانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی و لەو شتانە دەکرێت بەڕاستی ئەوە زۆر زۆر بێتام بووە کە فعلەن لە ئیسراحەتی ژنان و کتانی تێکدا یعنی وا دەکەن کە ژن لە هیچ بوارێک یعنی هیچ مەجالێکی نادەنێ شتێک بک بە دڵی خۆی ئەنی کە ئەندامبی لە تۆڕی کۆمەڵایەتیان لە شتێک وی لێ دەکات فعلەن کە نەتوانێت بیکە بەو قسانەی کە بۆ قسانی بۆ وجنەوە سێکسیانەی کە پێی دەگوترێ بەڕاستی کێشەکە لەوەیە کە هەموو کێشەکە لەوەیە کە ژن بە ئەوەی دەیکە بە شەڕەف و ناموس دەبیندرێ و بۆیە دەتوانن ئەو نوع قسانەی پێ بگوترێ یعنی جنێوی سێکسی پێ دەگوترێ چونکە وەکو دڵی کە مەفعولە یعنی ئیتر بۆ ئەو عیبە وی لێ دەکات ئەوە نقطەی زەعفی ژنەکانە و کە ئەو ژنەش لە منداڵیەوە پەروەردە بووە کە شەرم لە خۆی بکە کتێکی وا پەروەردە کراوە کە شەرم لە خۆی بکە جنێویی پێ بدەن قسەیەکی پێ بڵێن شەرم دەکاوت دەڕوا لەو شوێنە و هیچ وەڵامی نییە بەرامبەر پیا و جوان بداتەوە عیبە بۆی و وای لێ کراوە زەعیف کراوە کە بەرامبەر پیا و ئەسڵەن نەتوانێت قسە بکە یعنی ئەوە وی لێ دەکا ئەوە هەر کەسێک ئێستا زۆر کە ژنانم دیتێ لایف دەکەنەوە پیاوان دێن قسەیان پێ دەڵێن هەر لەبەرەوەی یعنی دەزانن بۆ شتەی ئەو نقطەی زەعفێتی وازە لایڤەکە دێنێ جێتان لە منە؟ بەڵێ 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 گوێم لێتە هەنەخان زین چی هەنەخان مۆزوعەکە وەکو بوو خۆت دەزانی مۆزوعی سێکسیزمە لە نێو کۆمەڵگەکاندا چ لە کۆمەڵگە شەرقیەکاندا چ لە کۆمەڵگە غەربیەکاندا ئێمە وەکو ژن چ وەکو پیاوانی ئازادی خواست چۆن دەتوانین بەرەنگاری ئەم دیاردەیە بین و چ سیستەمێک دەتوانێت ئەم کێشەیە لە بنەڕەتدا چارەسەر بکات ینی لە چ سیستەمێک لە بنەڕەتدا دەتوانێت چارەسەری جیاوازی ڕەگەزی جیاوازی چینایەتی نەبوونی ئەم هەموو زۆر مستەمە ڕەگەزی و چینایەتی لە کۆمەڵگایدا بکات بەڕێز ئەوە هۆی هۆکاری ئەو جیاوازی و سێکسیسمێک کە باسی دەکەن ئەوە خۆی هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ دین لە ئەساسە ینی سیستەمی بۆ نمونە باسی کردکە سیستەمی سوسیالیسم دەتوانێت ئەمە یعنی کۆمەڵگایەک کە سوسیالیست بیت دەتوانێت ئەمە لە ناو ببات یعنی کۆمەڵگای دین و دیانەت و ئەو شتانە ئەمانەی دروست کردیە باشە هەنەخان زۆر سپاس بۆ بەشداریت باڵێ سەرچاو زۆر سپاس کە کاتت دانا کاتێکی خۆش مەبەستم ئیتر جوانتر لە بۆم ڕوون نابێتەوە دەمەوێت بڵێم کە نەمانی مشکلا بوو دەست باڵێ زۆر سپاس ببوورە ئیتر زۆر جوان لە بۆم ڕوون نابێتەوە قسەکەم ناتوانم لە بۆم زۆر دوێ گوتم ئەوڕۆ هەر زۆر ئامادە نیم قسە بکەم زۆر پێیانەکەت ڕوون بوو هاوڕێگان زۆر زۆر سپاس دەکەم کە کاتت دانا کە زەحمەت کێشا بوو بەشداری بوونت زۆر سپاس سەرچاو شەوشات باشە هاوڕیان گلەی دەکەن کە تەنیا هاوڕیانی ژن وەردەگرین ئێمە دەتوانین هاوڕێکی پیاویش وەردەگرین من هەوڵمدا کە نازانم نەمتوانی وەری بگرم هاوڕێمانی ئەگەر هەی هاوڕێ حەسەن ئەگەر هەی هاوڕێکی دیکە دەڵێ جێگای مەلا ئالان زۆر خاڵیان من نازانم من مەلا ئالان لە فەیسبووکی مندا هاوڕێ نییە نازانم چۆن ئێستا مەلا ئالان دۆزمەوە چه هاوڕێیەک پێی خۆشە ئێمە نیو کاتژمێری دیکە کاتمان هەیە دەتوانین یەک دوو هاوڕێ دیکە وەربگرین کێ پێی خۆشە دەتوانێت بەشداری بکات بەڵام هاوڕێمانی پێشتر ئاماژەی بەوە کردبوو کە دەیەوێت بەشداری بکات هاوڕێمانی
نازانم لێرە هەی هاوڕێ حەسەن لێرە هەی چوزانم هەر هاوڕێیەکی دیکە من کامێرام ناردووە ئۆکەی هاوڕێمانی نازانم من ناتوانم وەرت بگرم نازانم کێشەکە چییە هاوڕێ ڤیان ئێستا من هەوڵدەم تۆ وەربگرم هاوڕێ ڤیان ئەوە هەوڵمدا وەرت بگرم سڵاو ڕێزم کاتتان باش ئەو کاتتان باش ئێوەرە بە سپاس بۆ لایفەکەت سپاس بۆ هەموو بەڕێزانەی کە گوێبیستی ئەم لایفەن طبعا من ئێستا هاتم بەڕاستی ئێستا زانیم کە بەڕێستان لایکتان هەیە و لە خلالی ئەو بەڕێزەی پێشوتهانیوانێ پێگەشتم کە مەوزوعەکان چیە هیوادارم وا باس بکەم کە قسەکانم دووبارە نەبێتەوانێت چکە پێشتراگەم لێ نەبووە چی باس کراوە بەڵام من یم لە کۆمەلگاوانێ باسی سێکسیزمەکەم ینی بەداخەوە کۆمەلگای ئێمە لە بوارێکی زۆر تەسکی ڕۆشنبیریە هەیە کە ئەمە زۆر گرنگە زۆر گرنگە ئێمە لە کۆمەلگایەکی ناڕۆشنبیر و ناهۆشیارین و فۆکسیش نەخراوەتە سەر کارێکی جدیش نەکراوە بەڕاستی کارێکی جدی نەکراوە کەوا ئێمە بتوانین لە هەج ڕێگەیەکەوە بێت کۆمەلگا هۆشیار بێتەوانێ و کۆمەلگا خۆشی مقەسرە بەرامبەر بەوەی کە ئەو دەستەمەوەی بەسەریا کراوە و خۆشی نیەتێتی کە هۆشیار نەبێتەوانێ اینجا ئیتر ئایا هۆکارەکان ئەگەڕێتەوانێ بۆ کۆن یاخود ئەگەڕێتەوانێ بۆ ئەمڕۆ یاخود ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات یاخود ئەگەڕێتەوانێ بۆ ئەمڕۆی دەسەڵاتی دین کە زۆر باڵایە ئێمە ئەگەر قسەمان لەسەر کوردستان بێت و قسەمان لەسەر ژنی کورد بێت ئەمڕۆ ئەمەیە کێشەکانی ژنی کورد مەسەلەن بۆ نمونە بەڕاستی یعنی ئێمە ئەگەر بین هۆشیارانی بەحساب فی ئەی مثقفین و هونەرمەندان و فی ئەی مثقفین ئەگەر بین لەوانەوە سەیر بکەین بەڕاستی ئەوانیش زۆر ناهۆشیارن بەڕاستی ئەو فەراغە زۆرە ئەوان دروستیان کردووە کە ئەو ڕەوشەی ئەمڕۆ هەیە لە کوردستانە نمونەشم بۆ ئەوە ئەبینیت هونەرمەندان بوون بە دوو بەشەوانێ هەر یەکە لە ژێرەوانێ بۆ ئەوەی مەسلحەتی بڕوات گرێدراوی حزبێکە و زائیدەن ئەو ڕێکخراوانەی کە هەن کارێکی جدیان نەکردووە بۆ هۆشیارکردنەوەی ژنان و ئەو ڕەوتە فۆکسێکی بخرێتە سەر و کە وەکو حەقێکی مەشروعی ژن قسە و باس و بە عیلمانیەت کاری لەسەر کرێ مەسەلەی سێکسیزم ئەمڕۆ بۆ نمونە ئەمڕۆ مەسەلەن بەداخەوانێ نمونەمان بۆ ئەوە من ئەمڕۆ ئەبینم لە ناوجەرگەی شاری سلێمانیە هونەرمەند زیرەک میرە کە هونەرمەندێکی بەتوانایە هونەرمەندێکە کۆمەڵێک کاری هەیە ئەمڕۆ مادەم ئەو دەسەڵاتەت هەیە ئەتوانی کار بکەیت بۆیە لە ناوجەرگەی شارە شمشێرێک بەڕاستی یعنی کارەساتە من بۆ دوو هۆی ئەبەستمەوانێ هۆکاری یەکەم یا ئەوە تا زیرەک میرە ئەوە هێندە هۆشیار نییە بەقەت ئەوەی کەویستێتی چەقۆیەکی جوان و ڕەنگین دروستکە لە ناو شارە یان ئەوە تا
بەس ئەمەی کردووە لە پشتەوە کۆمەڵانێکن هانیان داوە کە ئەمە بکە تۆ چەقۆیەکی ڕەنگین ئەخیتە ناو شارەوە حساب بۆ ئەوە ناکە ئەم چەقۆیە ڕۆژانە مناڵ گەنجی پیاتی ئەڕۆ ئەمە لە زاکرە و زەینی کەسانە ئەمێنێ مناڵەکانە یاخود گەنجەکانە ئەمێنێتەوانێ ئەوێ لە ڕێو چەقۆیەوە چی بە گەنجان بڵێت چەقۆیەکی هێناوە ژنێکی لەسەر یعنی بەڕاستی زۆر عەزێتی کردم ئەوە هۆکاری بەشداربوونی بەڕێستانەوانێک کە ویستم کەمێک ڕێگەم هەبێ کەمێکیش باز لەوە بکەم بەهەرحاڵ تەماشاکەیت ئەسەڵەن مەسەڵەن سێکسیزم هاوڕێڤیان ئەم ئاماژەی کە کردە و نمونەیە کە هێناتەوە بۆ مەسەلەی ئەو پەیکەرەی کە لە سلێمانی دروستکراوە هەڵبەتە سرنجی منیشی زۆر ڕاکێشە هەندێک لە هاوڕێیان دایان نابوو ینی پۆستیان کردبوو لە فەیسبوک و ئەوانە ئەمن تەنانەت لەژێر پۆست یەکێک لە هاوڕێیان پێم وایە هاوڕێ ئارام حەمەسەعید بوو کە دام نابوو ئەمە پەیکەرێکی پیاوسالارانەیە بۆچی ژنەکەی لە حاڵەتی ڕووخاندا لە حاڵەتی کەوتندا گرتووە کە پیاوەکە خەریکی هەوڵ بدا کە بیهێنێتەوە هەوڵ بدا کە ڕزگاری بکە و ئەمە ڕوانگەیەکی زۆر پیاوسالارانەیە لە ڕوانگەی خۆشەویستی لە کۆمەلگای ئێمە نەتەنیا ژن قوربانیە بەڵکو پیاویش قوربانیە کەواتە پیاو ناتوانێت ڕزگارکەری ژنی ژن ئەبێ لەو پرۆسەیەدا بۆ خۆی ڕزگارکەری خۆی بێت بۆ خۆی هەوڵی پێشەنگایەتی شۆڕشی ڕزگاری خوازیان ئازادی ڕەگەزی خۆی بدات ئەمە بە جیاواز شتێکی دیکە کە ئاماژەت پێکرد بۆ نمونە هونەرمەندە ژنەکانی کورد ئەکتەر ژنەکانی کورد ڕۆژنامە نووسە ژنەکانی کورد لە کوردستاندا ڕۆژانە هەوڵەدەن ئەم سیستمی ئەم کەلتوری سەکسیزمی سیستماتی کراوەدا ڕۆژانە بەرهەم بهێننەوە ڕۆژانە دووپاتی بکەنەوە بۆ نمونە ئەوەی ئێمە گۆرانی بێژی کوردمان هەیە بەردەوام دووپاتکردنەوەی ئەو گۆرانیە سەکسیستیانەی پیاوان دەدەن کە پێشتر کتویانە یعنی ئەو شتانێکی ژنانی گۆرانی بێژ دەڵێن بزەبت ئەو سەکسیزمەیە کە لە هونەر و کەلتوری گۆرانی کوتن لە کۆمەلگای کوردیدا هەیە و هەروەها ئەکتەرە ژنەکان و هەروەها ڕۆژنامە نووسە ژنەکان ئایا تۆ پێدوانیە ئەم ڕەوشە کەوا درێژکراوەیە و تا ئێستا ئەمڕۆشی پێوە بێت ئەبینین و گلەی بەڕێستان لەدەست گلەی بەڕێستان بۆ قەڵەم بەدەستان و بۆ هونەرمەندە ژنەکان ئایا تۆ پێدوانیە ئەمانە ئەژەندەی دەسەڵاتی ئایا تۆ پێدوانیە کە ئەمانە ناخوداگا ئەمە ناکەن باوەڕ بکە ناخوداگانیە لە بێ ئاگاییانەوە نییە کەواتە ئەکرێ بڵین ئەمانە دەسەڵاتێک لە پشتیانەوەی بەرنامەیان بۆ دائەنێت و ئەمانیش ئیجبارن لەبەر ئەوەی کۆیلەی ئەو دەسەڵاتەیە ئیجبارە ئەو بکات کە ئەژەندای ئەو بەرێ بەڕێوانێ من لەمە زیاتر خوێندنەوەم نییە کە ئەگەر کەسێ ڕۆشنبیر بێ کەسێک لە بوارێکی حساسە قەڵەم بەدەست بێ ڕۆژنامەوان بێ هونەرمەند بێ پێدوانیە بای ئەوە واکەنەوە خەڵک پێدوانیە ئەمە پێدوانیە ئەمە خۆیان داوە بە دەستەوانی خۆیانن ئەوە ئەکەن کە خۆیان نایانەوێت ئەوە ئەکەن کە بۆ چۆنە پێم تەسەڕفێکی کۆیلانەیە بەڕاستی ئەگینا ئەگەر مادەم هونەرمەند بێ مادەم قەڵەم بەدەست بێ بایی هێندە ڕۆشنبیرە لە شتەکان تێ ئەگا ئەتوانێت ئەوە بکا کە پێویستە بەهەرحاڵ بۆ ئەوەی با بچینەوە بگەڕینەوە سەر بابەتەکە ئەگەر باز لە سەکسیزم بێ
بەڕاستی مەسلەی سێکسیزم یعنی ئەگەر بێت و ئێمە باز لە ڕۆژهڵاتی ناوین بکەین باز لە مەسلەی سێکس لە ڕۆژهڵاتی ناوین بکەین بە حکمی سیاستی بە حکمی دەسەڵاتی 5,000 ساڵی پیاو سالاری زائیدەن دین کە کارێکی کردووە کەوا ئەو مەسلەی سێکس ببێت ژن بە هیچ شێوەیەک نەزانیاری هەبێت نەداخوازی هەبێت نەلی تێبگات نە بە دوواداچوونی بکات چکە ئەگەر یەکێک لەمانە ژن کە ئەمە پێویستەیەکی حیاتی و پێویستەیەکی ژیانی خۆیەتی ئەگەر یەکێک لەم بەشانە بە دوواداچوونی جوونی بۆ بکات ئەبێتە کەسێکی ناشرین لەو کۆمەلگایە ژنانیشمان بەداخەوە هێندە بوێرنین لەبەر ئەوەی هێندەی ئەوەنەی کە کاری بۆ ئەوە کردووە دیمەنێکی جوانی هەبێت و کاری بۆ ئەوە کردووە ئاخرین خەڵکانی کە بە جوان بیبینن نایەت حەقە مەشروعەکەی خۆی بۆ دوژێنێت و بە دوواداچوونی بۆ بکات ئێمە بەقەت ئەوەندەی کە هەوڵمانداوە قیناعێک درۆکردن لەگەڵ لەسەر ناخ و داخوازیەکانی خۆمان ئەمانە کەپ دەکەین ئەمانە ئەشارینەوە بەقەت ئەوەندەی ئیش بۆ ئەوە ئەەکەین دیمەنێکی جوان بین بە ئاخرین خان و پێمان بوترێ خان و بەڕێز و دەستمان بۆ بڕای بەقەت بەڵێ هاوڕێ ڤیان چونکو زۆر لە هاوڕیان ئەیانەوێت بەشداری بەرنامەکە بکەن من چون یەکەم جارە زۆر خۆشحاڵ بووم و خۆشحاڵ دەبم کە ئێستاش بەشدار بن لە بەرنامەکانی دیکەشدا بەشدار بن بەڵام باشتر وایەکە ئەگەر بتوانن لە 5 خولەکدا پەیامەکەتان بگێنن و بوو من زۆر گرینگەکە ئێستا ئێمە باسی کێشەکان دەکەین ئێمە دەزانن کێشەکان چییە بەڵام چارەسەرەکە بۆمان گرینگە ئێوە ئەم چارەسەری لەم کێشانەدا لە چ سیستمێکدا دەبینن چ سیستمێک بێتە ئاراوە کە هەموو مرۆڤەکان بە هەر ڕەگەزێکی هەیانە بە هەر لاخوازێکی سێکسوالیتیکی هەیانە و بە هەر بیر و بۆچوونێک بە هەر ئاینێک بە هەر شێوازێکە ئەیانەوێ لە نێو ئەو سیستمەدا بە ئازادی و بە یەکسانی بژین بەڵێ من قسەکانم لە دوو دێڕی زۆر کورتەکەمەوانێ و هیوادارم پەیامەکەشم بگات ئەوەی کە پێویستە بکرێ فعلەن زۆر وترا ئەمە هەیە و ئەمە هەیە و ئەش بیندێت بەڵام ئێمە دەست بخەینە سەر برینەکان دەست بخەینە سەر چارەسەری بەڕەئی من ڕەگەزی نێرومێ لە یەکتری ئاش بکەینەوە ڕەگەزی نێرومێ ئاشکردنەوەی و ڕێز و خۆشەویستی و تێگەیشتن بەرامبەر بە یەک ئەم ڕەبزی ئەو نەکات ئەو ڕەبزی ئەو هەردوو لا ڕەبزی یەک نەکەن تێگەیشتنێک و تەباییەکی گونجاو هەبێت دەرگایەکە بێ بۆ نیقاشکردن ڕێگەدان بە یەکتری دوای ئەوە ژنان و پیاوانیش خۆیان ڕۆشنبیر بکەنەوانێ خۆیان بەدوای هەچ کەس ئەزانێ زۆعفەکەی خۆی لەکوایە زۆعف و برینەکانی خۆی ئەبێ بەدەستی خۆی ساڕێژی بکات ئەبێ ئیتر دەنگی نا بەرزکەنەوانێ بەنا ڕوبەڕووی هەموو شتەکان ببنەوانێ هێز و ئیرادی خۆیان بۆ خۆیان بگێڕنەوانێ ژن بە یەکگرتووی پیاو بە یەکگرتووی و بە ئاشبوونەوەی نێوان هەردوو لایەن ڕێز بۆ هەردوو ڕێز و احترام و تێگەیشتن ئەگەر لەلایەن هەردوو لاوە هەبێت ئەتواندێ زۆر شت بکرێت و زۆر سوپاس بۆ لایفەکەت سوپاس بۆ هەموو بەڕێزانش گوێیان لێیە ئێوارەت باش شەوێکی زۆر خۆش بۆ بەشداربوونت بۆ کاتێک کە داتنە بۆ بەرنامەکە کاتێکی خۆش ماڵاوە زۆر سوپاس هاوڕێیان نازانم هاوڕێیەکی دیکە هەیە لەگەڵ هاوڕێ لەیلا ئەگەر حەزەکەی ئۆکەی هاوڕێ ڕەنج من هەوڵەدەم ئێستا وەرت بگرم
هاوڕێمانی من نازانم هەرچی دەکەم ناتوانم وەرد بگرم. هاوڕێمانی ناتوانم وەرد بگرم، نازانم کێشە چییە. هاوڕێ عوسمان هەوڵدەم وەرد بگرم. سڵاو هاوڕێیان. ئەم کاتێت باش هاوڕێ، وەرە باش. سپاس، ئێوارەیەوەش باش. ببوورە کە قسە و باسم زۆر لەسەر ئەو بابەتە، بۆ خۆشم وەکو تێز و بۆ بچووکەکانی خۆم لە بواری نووسینە ئیشم لەسەر کردووە. بەس هەوڵەیەم کاتی هاوڕێیانیش زۆر نەخۆم بە تۆزێک بە چڕی قسە بکەم لەسەر ئەو چەمکەی. ببوورە بەڕێستان تەنیا 7 خولەک 8 خولەک دەرفەتان هەیە بەداخەوە کە پەیامەکەتانیان بیر و بۆچوونەکەتان دەربڕن، چون کات زۆر زۆر درەنگە. ئەمنش مناڵم هەیە دەست بینە زوو هەستم لە خەو پەیامەکەتان زۆر کورت بێ بۆ کاتیش بدەین بە هەندێک هاوڕێی دیکە بەتایبەت هاوڕێیانی ژن، هاوڕێ لەیلا و هاوڕێیانی دیکە زۆر باش دەبێت لە 7 خولەکدا پەیامەکەی خۆت ڕابگەێنە. سپاس دەکەم. زۆر باشە، ئەگە زیاڕۆیم کرد ئاگادارم کەرەوانێ. هەڵبەت قسەکردن سەر و چەمکە بەڕاستی قسە زۆر هەڵەگرێ، بەڵام ئەوەی کە من ئەمەوێ قسەی لەسەر کەم بەداخەوە کاتەکە زۆر کەمە، قسەم زۆرە لەسەر و بابەتە. ئێمە بێت لە ڕوویکی زانستیەوە بەڕاستی ڕاوێ و بابەتە بکەیت. هەڵبەت ئێمە ئەگەر شیکارێکی دەرونی و کۆمەڵایەتی بۆ مەسەلەی سێکسیزم بکەین، ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەسڵی مرۆڤایەتی. ئەمە بێ لە واقع بکەین کە لە ڕووی دراسی ئەنترۆپۆلۆژیاوانێ بزانی واقعی مرۆڤایەتی چییە. ئەمە سروشتی مرۆڤایەتیە سێکس، بەڕاستی بەشێکە لە ژیان، بەردەوامی ژیان، بەشێکە لە پێویستی هەموو مرۆڤەکان بە نێر و مێوە لە ئاژەڵەوە بیگرێ هەتا دەگاتە مرۆڤ. کەوابێ لێرەیە ئەمە چییەوە ئەو کێشەی دروست کردووە؟ لێرەیە ئەگەر ئێمە بچینە ناو قوڵایی ئەم بابەتەوانێ لە ڕوویەکی زانستیوانە شیکاری بۆ بکەین، دەگرێت بگەینە و ڕاستەی کە ئەم فکر و کەوتور و کۆنەپەرستیەیە کە بەڕاستی لە کۆمەڵگاکانی دنیادا و بەتایبەت لە کۆمەڵگای دواکەوتەکانی وەکو شەرق و باشووری کورسانە بەتایبەتی کە هەیە کامە وای کردووە بەڕاستی کێشەیەکی دەرونی گەورەی لە نێو ناخی هەموو مرۆڤەکانە دروست کردووە، جەنگێکی دەرونی لە نێو ناخی هەموو مرۆڤەکانە دروست کردووە کە دەرە ئەنجامەکەی چ بە شەڕی خودی مرۆڤەکانێتەوە لە ڕووی دەرونیەوانێ و چ بە شەڕی تاگەکانێتەوە لەگەڵ ئەو دەروبەر واقعیکە بۆ خۆی دەخوازێ. هەڵبەت کاتێکە سیستمێکی کۆنەپەرستی دواکەوتو، کەلتورێکی دواکەوتو کە دەرهاویشتەی بیربۆچوونێکی ئاینی دواکەوتووی چەند هەزار ساڵی پێشێستایە، ئەم دۆخە دەخۆڵکێنێ. کاتێکە ژنێک دەبێتە کۆیلەی دابوونەریتێکی کۆمەڵایەتی، کاتێکە ژنێک وەک کاڵایەک مامەلی لەگەڵەکرێ و مافێکە درێ بە پیاوان کە بارەجی خۆی چوارژن بێنێ بارەجی خۆی باڵادەست بێت لە هەموو ڕەفتارەکانیە، ئەمە کێشەیەکی دەرونی و نەخۆشیێکی دەرونی دروست کردن ناو تاک بە تاکی کۆمەلگاکانە و بەتایبەتی لە کۆمەلگایەمە بەزەقی دیارە. تۆ بڕوانە هەموو بەڕێزانن کە جوانە دەنگی هێمەیە، هەموویانە ناو خۆیانە ناو کێشێکی دژواری دەرونی ئاژی بە هەموو مسلمانەکان خۆشیانەوانێ کە تووشی لادانە بن بە دڵنیایەوانێ. ئەمە کێشەیەکە کە پێویستی بە سیستمێکی عەقڵانی زانستی یەکسانیەیە کە بتوانە چارەسەری ئەم کێشەیە بکە. بەس ئایا لە کوردستانە تا ئێستا بە پەرلەمانتارەکانەوە بە ڕێکخراوە ژنانەکانی کە لە کوردستانە کارەکەن توانێکی زانستیانە بۆم دۆخە بدۆزنەوانێ، توانیویانە ئازادیەک بۆ ژنام دۆزنەوانێ. هاوڕێیان من دێتان ناشارمە ڕاستێکتان پێ دەڵێم. من پرۆژەیەکمە بوو لە ڕۆمانی سیستەمی خوێناییە سەردانی سژنی ژنانم کرد و پێویستم بە زانیاریە بوو لەسەر و بابەتە. ئێستاش بەڵگەنامەکانم لە لاماوە کاتێک چوومە ئەوێ چاوپێکەوتم لەگەڵ هەموو ئەو ژنانە کرد کە تووشی ئەو کێشەیە بوون.
هەمویان ئەو ڕاستیان بۆ من دەرکان کە کێشەکە ئەمە کێشەیەکی کەلتوریە کێشەیەکی ئاینیە کێشەیەکی کۆمەڵایەتیە کەوای کردووە ئەم ژنانە بۆ دەربازبوون و بۆ شکاندنی ئەو بەربەستە تووشی و تاوانانە بوون کە دەرەنجام درراوە و ئەمە کێشەیەکی گەورەی دروست کردووە یعنی لێرە ژن چەند جار کۆی لێرە ناو کۆمەلگایە بەدەر لە پیاوانیش با ئێمە لایەکی تریشەوە قسە لەسەر پیاوان بکەین ئایا هەموو پیاوانەی کە بە چاوێکی سێکسیانە سەیریافەتەکانەکەن ئەمەوە کارەکەی چییە؟ ئایا هەموو تاوانان و لادانانی کە لە بوارە سێکسەکانە دروستە بێ لە زۆر شوێنە دروستە بێ حتا لە ئەوروپا سیستمی سەرمایەداریە کە ژنی کردوتە کاڵایەک ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی گەڕێتە بۆی کە ژن تایە ئازاد نییە مرۆڤەکان نێر و مێ نامۆ بوون بە یەکتری بە تایبەتی لە باشوورە نێر و مێ بۆ ئەو کەلتورە کۆنەپەرستیەوە تەواو نامۆیە بە یەکتری تۆ سیرکە ڕژێمە دیکتاتۆرەکان چیان کردووە کە تا ئێستا لە باشوورە لە ستمی پەرلەمان و ڕێکخراوەژنیانەکان نەیانتوانیوە ئەمە بشکێنن ئەمە ئیشی بۆ بکەن بە پڕۆژەیەکی واقعبینانە زانستیانە چارەسەرم کێشەیە بکەن زۆر سەیرە مناڵ هەر لە سەرتاوە نامۆ بێ تاوەکو قۆناغی زانکۆ لەوێ بێگەکە لە قۆناغی هەرزەکاری و مراکێدا بێگەکە کە پێویستیان بێیەکە کە مرۆڤ سروشتی خۆی تۆ باسم کرد لە سەرەتایە ئالێرەدا کێشەکە دروستە بێ کە ئێمە نامۆین بە یەکتری ئێمە ژن دابایەکی زۆر سەیرە شتێکی زۆر غەریبە پیا و لە لای ژن شتێکی زۆر نامۆ سەیرە ئەمە کێشەکان دروستەکە و ئەمە سیستمێکی دیکتاتۆری دروستی کردووە سیستمێک دروستی و کە ئێستا درێژەی هەیە لە باشووریشە چارەسەر ئێستا ئێمە کێشەکان دەزانین ئێوە چارەسەر لە چیدا دەبینن چ سیستمێک دەتوانێت بەرابەریە بۆ مرۆڤایەتی چ بۆ ژن چ بۆ پیاوان چ بۆ کرێکاران چ بۆ چوزانم هەموو چین و توێژەکان لە کۆمەلگای دابین کات بڵێ چارەسەر چییە؟ یعنی ئێمە پرسیارە گرنگەکەی ڕاستە فەرمی چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە ئێمە پێویستمان بە بیرێکی زانستی پێشکەوت و خوازەیە کە ئازادی تاکەکان فەراهەم بکە بەداخەوە ئەو بەڕێزە پێشە سا قسەی کرد باسی ڕۆشنبیرانی کرد من بۆ خۆم نووسەرم دەزانم لەگەڵ ڕێزمە بۆ زۆر لە نووسیرە هاوڕەکانم بەداخەوە ئەم نەخۆشیە لە ناو زۆربەی زۆری نووسەرەکانە باوترە یعنی کێشەکاوەیە نووسەر دابەژوون مەسەر دەسەڵاتی سیاسیە ئەوەندەی کە بەرژەوەندی تاکە کەسیان هەیە ئەوەندە بەرژەوەندی گشتیان نییە زۆریان کە بتوان کار بۆ بکەن و ئەوەی کە ئەوێم دۆخە بگۆڕێ و ئەوەی کە پێویستم دۆخە بگۆڕێت وارکی سەرشانێتی بەڕێژەی یەکەم ڕۆشنبیران و نووسەرانن کە دەبێ ئەمانە ڕێکخراوە ژنانەکانن ڕێکخراوەکانی ترن و ژن و پیاو بەیەکەوە پێویستە ئیشی بۆ بکە و ئەمە بکرێتە پرۆژەیەکی گەورە و بکرێتە قەزەیەکی گەورە چونکە بۆ خۆی بۆتە دیاردەیەکی گەورە و دەبێ ئیشی بۆ بکرێ وارکی سەرشانی هەموو نووسەرێکی پێشکەوت و خوازە کە خۆی بە پێشکەوت خوازدانێ دەبێت لەم پرۆژەیە کارکە لە پێشە خۆی ڕوودکاتەوە لەو دابوونێریتە کۆنەپەرستیە ئەمە کێشەکە ئێمە زۆری نووسەرەکانی ئێمە تا ئێستا خۆیان لە ناو دابوونەریتەیەژین ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە ئەمە وەزیفەی نووسەرە تۆ سیر کە بزانە شۆڕشەکان لە ئەوروپای ڕێنسانس لە ئەوروپای چی کرد شۆڕشی فەڕەنسا چی کرد ئەمە عەقڵ کردی بەداخەوە لە لای ئێمە ئەوەندەی کە دەسەڵاتی کوردی ئیشی بۆ بەرژەوەندی حیزبی و زۆر لایەنەکانی تر کردووە بەداخەوە نەیتوانیوە ئیش بۆ بکاکە تا ئێستا لە پەرلەمانە توێوە تێبینی بکەن بزان لە پەرلەمانە توانراوە هەموو ئەم کێشە کۆمەڵاتیانە قسەی لەسەر بکرێت یعنی ئەوەی کە بە کێشەی لاوەیکی کێشەی حیزبیەوە سەرقاڵن تا ئێستا قسەیەک لەسەر کێشەیەکی کۆمەڵایەتی ژنان و پیاوان نەکراوە بە تایبەتی ژنان تا ئێستا ئیش لەسەر ئازادی تاکەفەردی نەکراوە و لەسەر ئەو پەیکەرەش من ئەمڕۆ بەڕاستی وێنەکەیم گرت و تارێکم بڵاو کردەوە بەرگریشم لێ کرد حەزەکەم ڕوونکردنەوە بە ئەو پەیکەرە جوانترین وێناکردنی واقعی کۆمەلگای کوردیە بە هەموو ئەوانەی کە ڕەخنەی لێگرن زۆر کە زۆر باوەڵی تێگا با ئەو شمشێرە هەبێ هەمیشە لە بەرچاوی هەموو گەنجان و کچان هەبێکە کەلتورێکی ڕێگری دیەکە بۆی کە هەمیشە لە بیری وابێ هەوڵ تێکی بشکێنێ بەڕاستی زیرەک میرە پەیکەرێکی جوانی دروست کردووە و بەڕاستی ئەم پەیکەرە لە هەر جیوێکەوە کە سەیریەکەی من لە وڵاکەی خۆم بڵاوم کردەوەم بەیانە لە هەر جیوێکەوە سەیریەکەی بەڕاستی سیرەکەی واقعی کۆمەلگای کوردی بۆ دەرەخە عقلی تاچی کۆمەلگای کوردی بۆ دەرەخە کە هەمومان جیرۆدەی دەستی کەلتورێکی کۆنەپەرستین لە ڕوو کەشە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی زۆرشتی ترەوانێ واستەکەن ئێمە لە ئاستێکی زۆر باڵایە بەڵام زۆر بەداخەوە ئێمە لە ڕووی عقل و تێفکرینەوانێ چکێمە فکرمان نییە زۆر لە دواوین زۆر کۆنەپەرستانە بیرەکەینەوانێ تا ئێستا نەماتوانیوە خۆمان لەو دیاردە و بیر و بۆچوونە کۆنەپەرستیە بسڕینەوە و چارەسەر بۆ ئەمە چییە بە بڕوای من چارەسەر پێویستە بیرێکی پێشکەوت و خوازی یەکسانی زانستی باڵا دەست بێ لە کوردستانە پێویستە هەموو ڕۆشنبیران نووسەران خەڵکان کار بۆ بکەن ئەئینسان ژن چییە کاکە خۆ ژن دابانیە ژن مرۆڤە ژن پیرۆزە ژن ژیانە یعنی ئێمە بۆ ئازادینێ حەزەکەم شتێک لەسەر و پەیکەرە بڵێ مەگەی جۆم لێ بگرن ببوو دەکاتم بەرێ من ویستم لە بەرنامەیەکە وام شەوارێک و لایڤەکەی جەنابتی بینی حەزەکەم و پەیامە بگەێنم هەموو ئەوانەی کە بەرامبەر بەو پەیکەراوەستنەوە بەرامبەر بەو بە مەسەلەی ئازادی ژنان و زۆرشتی تر قسەی زلزلەکەن
با پێم بڵێ کامەیان لە هەموو ئەوانەیە قوبوڵیانە خوشەکان لە بەشاوی خۆیانە دەبخەنە دەمی خۆشەویستەکانەوە ماچیکەن بزانم بەو چەقۆی و بەچەقۆی لەوە گەورەتر نایکوژن پێم بڵێ چی دەتوانێت خۆی لەوە پاکاتەوە کۆمەلگایەکی تەواو نەخۆشی نەماتوانێت خۆمان پاکەنەوە لەوە یعنی تۆ تێبینی بکە چی ئەوەی پێ قوبوڵە هەموو گەنجێک لەم شارە حەزەکەم گەنجان جوانە دەنگی من بێ پێیان خۆشە کشێکیان دەستکەوێ بارزی خوان سێکسی لەگەڵکەن ماچی بکەن کاتەکانی خوانی بەسەر بەرن کاتێکیش کەکچەکە باش و خۆشەویستیەوە پێشەوە بەچاوێکی کەم سەیرەکە ئەمە نەخۆشیە بەڕێز زۆر سەیرە ڕێ بە خۆشەکەی نایی باشە تۆ چۆن ڕێ بە خۆتەی کە کچی هاوڕێیەکت ماچ یعنی شەرە بۆ لە ناوگەڵی ژنا کۆبووەتەوە یعنی بەڕاستی ئەمە ئەو پەڕی بیعقلی لوتکەی دواکەوتی کۆمەلگایە کە بەداخەوە زۆر لە ڕۆشنبیران گاڵتەجاڕیان بە مێرکاری بۆ ناکەن هەموو ڕۆشنبیرەکان زۆربەی زۆریان لەگەڵ ڕێزما بۆ هەنێکیان هەمویان دووڕوون ئێمە کۆمەلگایەکی دووڕووی ناتوانین واقعەتی خۆمان لاشعوری خۆمان ڕوونکەینەوە ببوورە من قسەم لەسەر ڕابەکردن لەو ڕۆ زۆر قسەمێ لەبەروی کە لایڤەکەی جەنابتان بواری وینە من زۆر بەوردی قسەکەم بەڵام هەمووی من لە ڕۆمانێکی سیستەمی خوێناییە بەڕاستی ڕوون کردوێتەوە وەکو دەقێکیە دەبی و زۆر لەسەر شکۆمەندی ژنان قسەم کردووە و زۆر من لێکۆڵینەوەمەیە لەو بوارەیە بەداخەوە کە ئێستا لایڤە لەسەرەوەیە هاوڕێگان کاتەکەی تو تەواو دەخولەکەکە تەواو بوو هاوڕێ دیەوێت سۆسیالیستی بین و کات بە هاوڕێیانی دیکە بین زۆر سپاس بۆیەوە هیوادارم لە کاتێکی ترا بتوانم قسە و باسی ترم هەبێ سپاس بۆیەوە کاتی هاوڕێیان نادا بەشدار بن کاتێکی خۆش زۆر سپاس بۆ کاتانەن هاوڕێ سپاس بۆیەوە خۆشحاڵ بووم هاوڕێیانی دیکە هاوڕێکی دیکە وەردەگرین زانین دەتوانێت بەشدار بێت هاوڕێ حەسەنی وارە باش سڵامی وارە باش چاکی باشی هاوڕێ زۆر سپاس من وتم ساعت دێ شەوەرم لێداکرێن چون لە شوێنێکی ترم لەسەر خیابانە هینە ماشین وشتە ڕات گوێم لە هیچ نییە گەتوانی بۆ تا بگەمە ماڵە دوای وەرەگرێن دێ باشە هاوڕێ با کاتەکە بدەین بە هاوڕێیانی دیکە باشە زۆر سپاس زۆر سپاس دەی کاتێکی خۆش تا دوایی هاوڕێیان دیکە هاوڕێ شیلان ئەمن تۆ وەردەگرم هاوڕێشیلان بەداخەوە ناتوانم وەرت بگرن نازان کێشە چی ئەگەر زەحمەت نەبێت تۆ کامێرە بۆ من بنێرە یا هاوڕێمانی یان هاوڕێ لەیلا ئەگەر هەر کامیان لەسەر خەت هەن زەحمەت نەبێت کامێرەم بۆ بنێرن چونکو من ناتوانم کامێرایان بۆ بنێرم هاوڕێشیلان هاوڕێشیلانە من کامێرەت بۆ دەنێرم نازانم بۆ قبوڵی ناکەی دەزانم کامێرەت ناردەوە بەڵام منیش دەینێرمەوە بۆ تۆ بەڵام قبوڵ نابێت نازان بۆ هاوڕێ لەیلا من هەوڵ دەدەم ئێستا وەردەگرم هاوڕێ لەیلا ئەگەر هەی ئێستا ئامادەی پێم خۆشە بەشداری بکەیت و ڕاوچن خۆ دەکڕیت ئەم شەوە ئەو کاتتان باش ئێوارە باش هاوڕێجان چۆنی باش هاوڕێ لەیلا وەکو دەزانی ینی ئاگاداری لە بەرنامەکە بابەتی سێکسیزم هاوڕێ لەیلا بەداخەوە پچڕا هاوڕێ لەیلا زەحمەت نەبێ ئەگەر دەتوانی دیسان کامێرە بنێرەوە من ناتوان بدۆزمەوە هاوڕێ لەیلا زەحمەت نەبێ کامێران بۆ بنێرن هاوڕێ لەیلا وەتی
دیسا من کامێرام نردەوە بۆت بەدەوای لێبوردنەوە هیوادارم ئێستا دەنگ کە بەلایەوە زۆر باشە دەنگت هەیە ڕەنگت هەیە تۆپ زۆر جوان ئێوارە باش زۆر سپاس مەم ئێوارە باشتر زۆر سپاس بۆ ئەو کاتاکە بمنێتە هەواڵگیان و زۆر کەسی دیکە داوای کات دەکەن نام هەوێ زۆر بە درێژای قسە بکەم چون مافی کەسانی دیکەژی نەخۆم بابەتەکەتان بابەتێکی سەرنجڕاکێشە بە تایبەت بۆ کۆمەڵگای کوردی دیتم کە زۆر هاوڕێی پیاو دەی هەوێ لەسەر بابەتی سێکسیزم لە ناو کۆمەڵگای کوردی داوازان باسی لێ دەکەن قسە لەسەر بکات باس لێ ڕاشتەکە کە دەم هەوێ شارەی پێ بکەم ئەوەیە کە گەورەترین کێشەی ئێمە وەک ژن لە ناو کۆمەڵگای کوردیدا پیاوی کووردە یعنی ذهنیەتی پیاوی کووردە نەوەک پیاو وەک جنسیەتی پیاوەک ذهنیەتی پیاوی کووردە کە بەداخەوە ئێستا لەگەر ئەو هەموو بەڕێزانە کە ئدعا دەکەن پشتگیری لە مافی ژنان دەکەن بەڕای من هەر ئەوەی کە پیاوان زۆر ئیسرار دەکەن لەسەر مافی ژن قسە بکەن ئەوە بۆ خۆی مافخواردنەکە لە ژنان چون هەر لەو تۆرە کۆمەڵیاتیانەدا ئەگەر ئێوە تەماشای بکەن بەڕاستی زۆرترین ئەزیەت و ئازار ژنان لە لای پیاوانەوە دەبین ئەمن بە سەدان ژنم وەرگرتووە کەچی ئایدیەکە ئایدی ژنە و پیاوەک لە پشت ئەو ئایدە و هەوڵ دەدات پەیوەندی پێوە بکە ئەم بڕاستی هەر نازانم بەڵێم چی بوو ئەو پیاوانە کەوا فکر دەکەن بە ناوی ژنێک دەتوانێت پەیوەندی لەگەڵ ژنێک دروست بکە چه داواکاریەکی هەیە لەو پەیوەندی بەڕاستی شتەکە زۆر لە ئاستێکی خوارەوەیە بۆ کۆمەڵگای ئێمە کێ ئێمەزان ئێستا ئێمە لە سەدەی یانی لە قەرنی 2000 ژیان دەکەن ئیدی پێویست ناکە ئێمە ئەو شتانەی کە بە کۆمەڵگایەکی دواکەوتو نییە کۆمەڵگای کورد ئێمە بە ئەوە سەرەتا بەحس بکەن مەس ئەو مێشکێکی هێشتا ناتوانێت جێوازی ژن و پیاو لەباری جنسیەتیەوە لەباری مێشکەوە لەباری کولتورەوە بێگومان ژن و پیاو جێوازن ئێمە هیچ وەخت ناڵێن ئێمە وەک پیاوەکن یا پیاوەک وەک ئێمەیە لەباری جەستەیوە فەرقی لە ناوبەینی ژن و پیاو هەیە گرنگترین شت ئەوە کە ژن و پیاو بتوانن ڕێز لە یەکتر بگرن ناو کۆمەڵگایەدا بەس بەداخەوە لە کۆمەڵگای کوردی هیچ ڕێزێک بۆ ژن نییە لە ناو کۆمەڵگایەکەدا ئەگەر ئێمە بمان هەوێ بەحسی ئەو مەسەلە بکەن ڕێز بۆ ژن نییە ژن تا ئەو کاتە ڕێزی بۆ دەگرێت کە داواکەی کە لە ئەو ژنە دەکە ئەو ژنە بەجێ بێنێت ئەو دەتوانێت داواکان جێواز بێ ناڵێم هەمووی لە ڕووی جنسیەتیەوەیە بەس ئەگەر ژنێک بە بەڵێ زەحمەت نەبێ ئەمن زۆر تینومە ئاوەکەشمتەوە قسەکانتان بکەن ئەمن لە یەک خۆلەکدا دێم وڵاتان فەرموو ئەتۆ ئیسراحەتی خۆت وەربگرە کێشەی ئێمە کە بەحسی دەکەن لە ناو کۆمەڵگای کووردا پێویستە بێگومان پێویستە ژنان بۆ خۆیان هەوڵ بدەن شێوازی ژیانی خۆیان بگۆڕن یعنی بەڕای من پیاوەک ناتوانێت شێوازی ژیانی ژنێک بگۆڕێ بێ ئەوەی کە ژنێک بۆ خۆی بی هەوێ شێوازی ژیانی خۆی بگۆڕێ بەداخەوە لە هەموو بوارەکانی کۆمەڵاتیدا ئێستا ئێمە دەبینین ژنان ڕۆڵیان هەیە بەس ئەوەی کە ئەو ڕۆڵە هەمیشە لە پشت پیاوەکدا شادراوە یعنی ئەگەر ژن چەندیش هەوڵدانی هەبە ئەوە دوایی دێتەوە کە ئەگەر پیاوەکی ئەگەر باوکی باش نەبێ ئەگەر برای باش نەبێ ئەگەر ئەو کەسێکی هاوکاریە باش نەبێ ئەو ژنە ناتوانێت سەرکەوتوو بێ ئەوە بۆ خۆی نیشان دەات کە ئێمە باوەڕیمان بەهێزی ژن بەهێزی سەرکەوتنی ژن لە ناو کۆمەڵگای خۆماندا نییە ئەوە دەگەڕێتەوە بنچینەکانی کۆمەڵگای ئێمە کە لەسەر چه ئەساسێک ئاوا بووە چۆن پێک هاتووە ذهنیەتی ئێمە چۆن داگیر کراوە لە لای کۆمەڵگایەوە هەر ئەو پیاوە کە ئێمە ئێستا بەحسی لێ دەکەن ئەوە بۆ خۆیش ئەو پیاوەش کێشەی ذهنیەتی هەیە منیش وەک ژنێک وەختی قسەم دەکەم کێشەی ذهنیەتیم هەیە چون منیژی ئەو ڕێگا بە ئەو پیاوە دەدەم کە بۆ من ژیانی من بۆ من دابین بکەن ئەمن چی بکەم چی نەکەم چی لەبەرکەم چی قسە بکەم چی نەکەم ئەوانە هەموو دەگەڕێنەوە لەسەر بنگەهی کۆمەڵگای ئێمە کە چون داڕێژراوە هەر کەس ئەگەر دەیهەوێ گۆڕانکاریەک لە ناو کۆمەڵگادا پێک بێنێ بڕای من ئەو برادەرەی پێشە من قسەکی زۆر جوانی کرد هەر کەس لە ماڵی خۆیەوە دەتوانێت دەستی پێ بکە منداڵەکانی خۆی بە پەروەردەیەکی باش دەتوانێت بگەێنێتە ئەو ئاستا کە لە داهاتوودا کێشەی ذهنیەتی ئەو منداڵە نەبێت ینی بێ ئەوەی کە فەرق و جێوازی لە ناوبەیدی ژن و پیاوەکدا بکەی وەک ئینسانێک بتوانێت بەیەکەوە بژین ئەوە یەکێک لە خاڵە ئاساسیەکانە و من ئەوە زۆر ئەمن باوە ناکەم ئەو کۆمەڵگای ئێستای کورد بتوانێت
وەڵامدەرەوەی ویستەکانی ژنان بێ بۆ گەشتنی مافی یەکسانی و بۆ ئەوەی کە بتوانێت لە کۆمەلگادا ڕۆڵێکی باشە بێ سەرکەوتوو بێ بێگومان هەمومان پێخۆشە چ ژن و چ پیاوە کە ژنانی سەرکەوتوو لەناو کۆمەلگای ئێمەدا هەبێ بەس دەبی هەمومان پاڵپشت بن بۆ ئەو ژنانە کە بتوانن بگەهنە ئەو ڕادەی سەرکەوتنە کە ئێمە شانازی پێوە بکەن بەس بەداخەوە زۆر جار هەر خۆمان بە تایبەت زۆر جاری ژن بۆ خۆی ئاستەنگە لە بەرابەری سەرکەوتنی ژناندا ئەمن لەگەڵ ئەو برادری پێش ئێستا هەم بەحسی هەندێک ئازادی کرد ئەمن ئەوانە وەک ئازادی ناوی نابم چون ئەوانە زۆر شتەیەکە نەتەنیا لە کۆمەلگای کوردیدا بەگشتی لە ژیاندا هەندێک شتەیە کە تۆ دەبی ڕێزی خۆت وەک ئینسان ڕابگری نە ئەوەی کە بڕای من هیچ جوانە ئینسانێک لەسەر شەقام خۆشەویستی خۆی لەسەر شەقام نیشان بدات ئەوە شتێکی جوان نییە نەبوو کۆمەلگای کوردی نەبوو ئینسانێک کە ئەو شتە بکە باس ئەوەی کە ئێمە لە بارە بنگەهیەکانی ژیاندا بتوانن ئەو یەکسانیە پێک بێنن نە ئەوەی کە شێوەی جلوبەر لەبەرکردنی من چییە ئەمن ئەوە بە ئازادی نبینم یا ئەوەی کە من حتا ئەوەی کە پێویست بێ من بە کەسێک بڵێم ئەمن بشمە دەرێ نەشمە دەرێ یا چی لەبەرکەم یا چی قسەم بکەم ئەوانە من بە ئازادی نبینم چون ئەوانە دەبی زۆر لە مێژوە ئێمە پێپەرمان کردبێ هاوڕێدا ئەوەی کە ئێستا بۆ من بۆ خۆم زۆر گرینگە ئەوەی کە لە ڕاستیدا سێکسیزم تەنیا کورتکراوە نییە بە کەلتوری کوردەواری یان بە کەلتوری ئیسلامیان کۆمەڵگەیەکی تایبەتەوە بۆ نمونە ئێمە هەردووکمان لە ئەوروپادا دەژین و من هاوڕێ ئەوروپیشم هەیە ڕۆژ نییە کە سێکسیزم لە نێو ترامدا لە نێو پاستا لە نێو تریندا لە نێو شوێنی کاردا بە پراکتیک ئەزمونیان نەبێت و نەیبینن و نەیبیسن چ بۆ خۆیان تەجروبەی بکەن و چ بۆ کەسانی دیکە بۆ ژنانی دیکە ئەزمونی بکەن کەواتە مەسئلەی سێکسیزم مەسئلەی کۆمەڵگەیەکی تایبەت نییە بەڵام ئێمە چۆن بەرەنگاری ئەم سیستەمە نەعادڵە ببینەوە کە ئەوڕۆ سیستماتیک سێکسیزم بە کولتور دەکات ینی دەکاتە کەلتور لە نێو کۆمەڵگەدا دەکاتە بۆ نمونە من ئەوڕۆ لەگەڵ هاوڕێی قسەم کردە و هاوڕێ دەیگوت بە پێی لێکۆڵینەوەیەک توێژینەوەیەک کە لە بریتانیا کراوە لە 140 ژنان کێشیان نییە لەگەڵ سێکسیزمداوە پیان وایە سێکسیزم شتێکی باشە بۆ نمونە پیان وایە ئەگەر سێکسیزم نەبێت ئەوان پارتنەر نادۆزنەوە خۆشەویست نادۆزنەوە لە کۆمەلگا یانەوەی کە کەسێک پێت نەڵێ واو بۆ نمونە سنگت چەنێ گەورەیە چەنێ جوانە یان سمتت چەنێ باسەنە چەنێ گەورەیە چەنێ جوانە واو تۆ چەنێ جوانی ئەوانە ئەگەر ئەوانە نەبێ بەخۆ باوەڕی ژن کەم دەبێت نقصان دەبێت کەواتە ئێمە کێشەمان لەگەڵ سیستمێکی جیهانی ناداتپەروەر هەیە کە سێکسیزم سیستماتیزە دەکات ئەکۆنۆمیزە دەکات پۆلیتیزە دەکات و چۆن ئێمە لە بەرابەر ئەمەیە شەڕ بکەین ئەرکی ئێمە چییە ئەبێ چی بکەین هاوڕێ ماریە ئێمە ئەمن وا بزانم ئەمن شتبا لە ئەوەی تێگەشتم چون ئەمن لەسەرتادا پرسیارم کرد کە سێکسیزم لە کوردستاندا ئێمە بەحس دەکەن یا بەگشتی لە جیهاندا بێگومان سیستمی سەرمایه‌داری ئێستا لە ئاستی جیهاندا قسە یەکەم دەکا یعنی ئێمە ناتوانن لە وڵاتانی ئەمریکا ئوسترالیا ئەوروپا و حتا بگەیتە ڕۆژهەڵاتی ناوین و ئێستا خۆی گەهاندووتە ئەولایەنە بێگومان تەسیرێکی زۆر گەورەی ئەو سیستەما کە ئێستا دەستی خۆی درێژی هەر نقطەیەکی جیهان دەکا بە موبایلێک کە لە دەستی هەر کەسێکدایە ئەو سیستەما خۆی گەهاندووە هەر کەسێک ئێمە ناتوانم بڵێن کە کوردستان بێبەشە لەو شتە کوردستانیش بێگومان لەژێر تەسیرێکی زۆر گەورەی ئەو شتە ماوە باس کێشەی ئێمە ئەوەیە کە ئەمە ناڵێم لە ئەوروپاوە ڕۆژانە زۆر شتی خراپتر لە کوردستان ڕوو دەدات بەس ئەوەیە کە فقط کێشەوەیە کە بەلکی چۆن بڵێم ینی بە ئەو ڕاحەتێک کە لە کوردستان ژن دەکوژێت لە لێرە ناکوژێت دەمهەوێت ئەوە بڵێم بێگوماندا لە کۆمەلگای ئوروپیدا بەلکە ڕۆژانە بە سەدان ژن تەجاوزیان لێ دەکرێت ئەمە قەت ئەوە ئینکار ناکەن دەرەوەی ئەوەی کە قسەیەکی پێگوترێت یا بە چاوەکی خراپ تەماشا دەکرێت ئەوانە بە هێرشی زۆر جوور بەجوور ئیت جێوازیش مەسەڵەن لە فەستیواڵەکاندا فەستیواڵێک کە ماوەی پێشێستا بەڕێوە چوو بە سەدان ژن شکایەتیان کردووە کە ئێرشیان لەسەر ئێمە کردووە ئێرشی جنسیەتی لەسەر ئێمە هاتووە کردن
مەسەلە ئەوە نییە کە فقط لە کوردستان ئەو کێشەیە بەس کێشەی ئێمە لە کوردستان ئەوەیە کە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکە لە ئەسلی خۆدا کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە کە ڕێزێکی زۆر گەورەی بۆ ژن هەیە بەس ئێستا گەشتنی کۆمەلگای کوردی بە حاڵی خۆی ئێستادا جێگای داخە کە لەلایەکەوە بەرەو مۆدرنیتەی سەرمایداری دەچێت لەلایەکەوەژی لە گێژاوەکدایە یعنی هەم دەی هەبێ بەرەو پێشەوە چێ هەمیش بەرەو پاش هەم دەی هەبێ کولتوری شەرەف و ناموس ڕاگرێ هەم دەی هەبێ ببێتە کۆمەلگایکی پێشکەفتوو لەگەڵەوەی کە مەسەڵەن ئێمە دەبینن بەڵێ هەندێک لە شکلی ژیاندا جیوازی هەیە لەگەڵ 20 ساڵی پێش هەتا ئێمە بەحس بکەن بەس لە لای مێشکیوە هێشتا پیاوی کورد خۆی ناموس و شەرفی خۆی بە ژنێک پێناسە دەکات ئێمە زۆر جار بەحسی ئەوە دەکەن کە وڵاتی داگیرکرا و ناموسی خۆی نابێنێ بەس ژنێک لە ماڵیدایە وەک خوشکە وەک دایکە وەک یا هاوژینە ئەوە وەک ناموسی خۆی دەمێنێ و هەر مافەک بۆ خۆی لەسەر ئەو ژنە ڕەوا دەبینێ کە هەر شتی کە لە دەستی تێ بێک دێنێ لەسەر ئەو ژنە وەک بەردەیەکی جنسی وەک بەردەیەک کە لە ماڵیدایە وەک کەسێک کە هەموو مافەکی لەسەری هەیە ئەو ژنە دەبینێت ئێستا ئێمە لەگەڵ ئەو ڕوانگایەی ئێستای کۆمەڵگای کوردینە بێگومان پێشتر مەسەلەن دایک لە کوردستان پیرۆز بووە مەسەلەن حتا ئێستاژی قسە کە دایک دەکا هیچ کەس قسەیەکی لەسەر قسەی دایک ناکە بەس ئەوە کە دادەکەوێتە تەمەنێکی چووکەتر لە ئاستی ژنانی جواندا ئەو کێشە زەختر دەبێتەوە ئەوەی کە ژن وەک شتێکی ئامورێکی سەکسی تەماشا دەکرێت ژن وەک ئامورێکی بەکارهێنان تەماشا دەکرێت زۆر کەس پێی خۆشە هاوڕێیەکی ژنی هەبی بەس هیچ کەس پێی خۆش نییە ئەو مافە بدەت بە خوشکی خۆی بە هاوژینی خۆی کە بەڕاحەتی خۆی حتا بێ ئەوەی کە ئیزن وەربگرێت لە دەرگای ماڵێ بچێتە دەرێ ئەوە لە کوردستان زۆر زۆرە ئەو قەچانە کە ڕۆژانە لەسەر جادە و خیابان ڕوو دەدەن ئەمە باوەڕ ناکەم بنگێکی ئەوەندا ستاخلم هەبێ بۆ کوشتنی ئەو ژنانە بەو شێوەیە کە ئێمە دەبینن من باوەڕم 2-3 ڕۆژ پێش ئێستا دیسان تەرمی ژنێک لەسەر شەقام بوو لە سلێمانیە ئەوانە کێشەی ئێمە وەک کورد لە ناو کۆمەڵگادا بەداخەوە زۆر قوڵە کارێکی زۆری پێویستە نەتەنیا بێگومان ڕەوشەمبیر سیاسەتمەدار هونەرمەند خەڵکی عادی ژنە پارێزگاری لە مافی ژنان دەکەن دەبی لە ژێر دەسەڵاتی ئەو پیاوانە کە خۆیان پارێزوانی ژن ناو دەبن بهێنە دەرێوە بتوانن بە شکلێکی ڕاستەقینە پارێزوانی لە مافی ژنان بکەن ئەمن دەبینم ئەگەر بەو شێوە بێ ئێمە دەتوانن وەک ژن یعنی یەک پلە بچنە سەرێ نەوە کە سەرکەوتوو بن چۆن ئێمە وەک ژنی کورد تا سەرکەوتن و یا وەک هەوی و یەکسانی لەگەڵ کۆمەلگای لە ناو کۆمەلگای خۆماندا لەگەڵ پیاو زۆر ڕێگامان هەیە کە ئەو ڕێگایە دەبێت بە یەک پلە بچنە سەرێ تا پێڕا بگەین ئەم زۆر سپاسی تۆ دەکەم هاوڕێ ماریان بەڕاستی زۆر کاتم گرت داوای لێبوردنەکەم کاتێکی خۆش کاتێکی خۆش ئێوارە باش شەو باش هاوڕێ هاوڕێیان هاوڕێ دانەر قەرەداغی داوای کامێرەی کردووە بەڵام پێش هاوڕێ دانەر پێش تۆ هاوڕێمانی وەربگرم هاوڕێمانی نازانم بۆ ناتوانم وەرت بگرم هاوڕێمانی کێشەکە چییە هاوڕێمانی نازانم کێشە چییە بەڵام هەوڵەدەم ناتوانم تۆ وەربگرم بەڵام هەوڵەدەم هاوڕێکی دیکە وەربگرم هاوڕێ ڕەنج تۆ هێشتا لە خەتای ڕەنج پشدەری هاوڕێ هێرۆ تۆ دەتوانی بەشداری بکەی
هاوڕێ ڕەنج ئێوارە باش ئێوارەتە باشتر دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس منش وەکو گەنجێک بەڵێ لانێک ئەگەر زیاتر نەزانم لەوانش کەمتر نەزانم حەزەکەم چەند شتێکێکەمش دەمێ قسە لەسەرکەم بۆ هەردوو لایەن نەک تەنها شەخسێکیان تەنها ئافرەتێکیان پیاوێت و من نامێ باسی گشتی بکەم لە پەرلەمان چی دەگوزارێ لە کوردستان چی دەگوزارێ لە ئەوروپا چی دەگوزارێ باسی ئەو دەقیقەی دەکەم کە ئێستا 318 کەس هاوڕێ بەداخەوە دەنگت نەما ڕەنگت نەما هیچت نەما هاوڕێ ڕەنج ئەگەر زەحمەت نەبێت دیسان کامێرە بنێرەوە هاوڕێمانی پێم وایە فەیسبوک زۆر مێرەبان نییە بەرابەر تۆ نازانم چی بکەم بەداخەوە هاوڕێ ڕەنج تۆش پچڕای نازانم پێم وایە فەیسبوک لە بەرابەر پیاوان ئەمشەو مێرەبان نییە چونکو دەزانێت ئێمە بابەتەکەمان بابەتێکی هەستیارە هاوڕێ ڕەنج تۆ هەوڵ بدە هاوڕێمانی ئێوە هەوڵ بدەن کە کامێرا بنێرن زەحمەت نەبێت هاوڕێمانی هاوڕێهانە دەڵێ بچە دەرەوە و بێرەوە دیسان هاوڕێکی دیکە هەیە هاوڕێ هێرۆ تۆ ئامادەی کە وەرت بگرم هاوڕێ هێرۆ ئامادەی وەرت بگرم هاوڕێیان بەداخەوە نازانم ینی کێشە چییە من ناتوانم هەندێک لە هاوڕێیان وەربگرم هاوڕێمانیەوە من دیسان تۆم وەرگرت بەڵام نازانم ڕاستی کێشە چییە هاوڕێ ڕەنج تۆ دیسان هەوڵ بدە کامێرا بۆ من بنێری من دیسان کامێرام بۆت نارد هاوڕێ ڕەنج باشتر بۆ تۆ ئێستا هاتمەوە پێ ببەخشە تەلەفۆنم بۆ هات بەخێر بێتەوە بەداخە ناتوانم یەک تەلەفۆنم پێ بەرحاڵ ئەوەی کە من دەمێت زۆر قسە لەسەرکەم تەنها 5 دقیقە کاتم پێ بدەیت بۆی کاتی بادرەکانی کەش نەکوژین ئەزان نزیکەی سەعاتێک شتێکەوە بەنامەی پێشکەش دەکەی زۆر پێوە ماندوو بووی بەس من یەک تکای زۆر بچووکم لە هەموو ئەو هاوڕێیان هەیە بە ئافرەت و کچ و منداڵ و هەر کەسێک کە پەیوەندی دەکات باسی لایەنێک نەکات باسی ڕەگەزێک نەکات بابەستی هەردوو ڕەگەزێک کات من و تۆ و خات و هەتا و هەموو ئەوانەکە لە ئەوروپاین لەوە تێدەگەین کە لە تەواوی دنیا بە هیچ شێوەیەک جگە لە کوردستان باسی لایەنێک ناکرێت بەس ئافرەت دانیشە باسی پیاو کات یان پیاو دانیشە باسی ئافرەت کات
تەحەدا دەکەم ئێستا لە کوردستانیش نەفسە نەک لە ئەوروپا پیاوێکی کورد دابنی شێ ڕۆژانە قسە لەسەر ئافرەتکە ئەزانم ئافرەتەکان چەوسەنراونەوە من باسی دایک و خوشکی خۆم دەکەم نەک باسی ئافرەتی کە بکەم لەبەر من شتەکە ناخەمە گشتی و خاتوەتاویش ئەوەندەی بزانێت تۆش بزانی من نزیک بە 2 ساڵ لە ڕێکخراوێکی یونیسێف لە وڵاتی یۆنان من تەرجیم بوو زۆرچی ئەو کەسانی کە داهاتن بۆ ئەوەی ئافرەت بوون بۆچی لەبەرەوەی وڵاتی یۆنان ئەو کەسانی کە داهاتن بۆ ئەوەی پارەیان پێ نەبوو ئافرەت بە تەنیا منداڵێکی پێ بوو ئافرەت بە تەنیا بوو هیچ پارێکی پێ نەبوو وڵاتێکی ئەوروپی داهات لەوێ دەمایەوە کەیسەکەی ئەدا باسی ئەوەی دەکات چه زوڵمێکی بەرامبەر کراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئێستا من لە پیشەیەکی تر کار دەکەم وەکو هاوکاری پەنابەران ئافرەت تەلەفۆنم بۆ دەکات بە خوشکی من بێم قسەی دەکەم ئەمە ئەسڵی مەسەلەکەیە بۆیە بزانین هیچ لایەنێکیان بێلایەنێکیان تاوانبارنین هەردووکیان تاوانبارن تەلەفۆنم بۆ دەکات کاکڕەت من داوایەک دەکەم وەکو خوشکێک چی ئەڵێی سەروەت و سامانی دنیا هەیە پێشکەش دەکەم بەس هاوکاریم کە بۆچی حەزەکەم بێم بۆ ئەوروپا ئەی تۆ شوت کردو بەڵێ شوشم کردووە مێردیشم هەیە ئەی بۆ دێ بۆ ئەوروپا حەزەکەم بێم بۆ ئەوروپا ئەی بۆ لەگەڵ مێردەکەت نای مێردەکەم پیر و حەزەکەم لێ جیابمەوە یعنی کەواتە نە پیا و نە ژن هیچیان بەبێ یەکتر تاوانبارنی هەردوو لایەن وەکو یەک تاوانبارن زۆر گرنگە باسی هەردوو بلا بکرێن نەک تەنیا بە یەک شەخص ئەگەر سێ چوار جاری کە تۆ ئەم شەو بۆ شێو لایف کەیەوە بەس لەسەر ئافرەت قسە بکەی یعنی پیا و تاوانبارکەی کەواتە هیچ شتێکی من خۆم شخصی خۆم بەشدار نامجارێتتر و کەسێک بەدار نانابێ خەڵک قسەی ناخۆش دەکات بۆیە زۆر گرنگە قسە لەسەر هەردوو لایەنەکە بکرێت ئەگەر من چەند کەیسێکت پێ بڵم ئێستا کە ئافرەت هاتە ئەوروپا چۆ لە پیاوەکە جیاوەوە چۆن پیاو گریاوە ڕۆژێک لەو ڕۆژانەدا کە مەسەلەن لە پۆستەکە بینیم کەسێک پیاو بەیانی زوو نووسی من خۆم دەکوژم تەنها لەبەر ئەوەی کە من گەنجێکی جوان نیم خێزانەکەم بۆ لێم جدا دەبێتەوە لەگە کوڕێکی کەرە کەوتووە کەواتە هەردوو وەکو یەک تاوانبارن زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ بە هیوام هاوڕێیان لەم تێگەیشت بن سپاس بۆی کە بەشدار بووم کاتێکی خۆش هاوڕێگان سپاس هاوڕێک نووسیوێتی هاوڕێ بەهزادی و خۆشحاڵی وەربگرن من نازانم هاوڕێ بەهزادی و خۆشحاڵی لەکوێیە نازانم ئەگەر زەحمەت نەبێت کامێران بۆ بنێرێت لاوژە هاوڕێ لاوژە نووسیوتە بۆم کە کامێرات ناردووە بۆم ئێستا ئەبێت بدۆزمەوە لاوژە هاوڕێ لاوژە کامێران بۆت نارد زەحمەت نەبێ وەری بگرە هاوڕێ کازیوە نازان بەڕاستی کێشەی فەیسبووکی هاوڕێیانە کێشەی فەیسبووکەکەی منە بەڵام نەزان بۆ نەتوانم زۆرتان وەربگرم هاوڕێ لاوژەوە من دیسان وەردەگرمەوە هاوڕێ کازیوە هاوڕێ کازیوە من ڤیدیۆم نارد بۆت ئەگەر زەحمەت نەبێت گەر پێت خۆشە بەشداری بەرنامەکە بکەی زەحمەت نەبێت و ڤیدیۆم بۆ بنێرە بەم بتوان وەرد بگرم اینجا هاوڕێ بەهزادی خۆشحاڵی هاوڕێ بەهزادی خۆشحاڵی من نازانم لەکوێ هاوڕێ بەهزادی خۆشحاڵی ئەگەر هەی زەحمەت نەبێت کامێرە بنێرە هاوڕێ کازیوە ئەوە من ڤیدیۆم بۆت نارد شەو باش هاوڕێیان با تۆزێک دەست بە خۆم دابێنم
خۆی توان کە کێشم دەست خۆش خاتون بۆ ئەو لایڤێکە ڕێت خستووە ڕاستێکی من نەوشەکانە زۆریەک لە قسەکانم چاو لێ کرد جارجار بێتاقەت دەبووم دەڕۆیشتمە دەرێتون لەسەر تەوەرەکە هەندێک لە هاوڕێیان نەدەمانەوە هەریەکەوە بە حەزی خۆی دەهات باسی شتێکی دەکرد و قسەیەکی دەکرد بەڵام من لێرەدا هەندێک با بچم سەر باسی سێکسیزم کە سێکسیزم چییە ئەسڵان ئەسڵان ئێمە بەچی دەڵێن سێکسیزم لەوانەیە ئەن زۆر کەس بزانن کە ئەسڵان سێکسیزم ئەوەیە کە تۆ لەگەڵ ڕەگەزی بەرامبەر یا هاوڕەگەزەکەت حەزت لە سێکس بێت و ئەوە بچێتە خانەی سێکسیزمەوە بەڵام لە ڕاستیدا خۆ سێکسیزم ئەوەیە کە تۆ لە کۆمەڵگادا لە وتار لە کردار لە هەموو شتێکدا ڕوانگەیەکی سێکسی هەیە بۆ ئەو کەسە کە دەڵێ ڕوانگەی سێکسی لە شولار و ئەوەدا نییە ڕوانگەیەکی چۆن دەڵێ ڕەگەزیە ئەتۆ تەنیا ئەوە نییە کە بڵێ ئەمنی ژن وەکو جەستە ژنێک دەبیندرێم تواناکانیشم دەچێتە ژێر پرسیارەوە ئەوەش بۆ خۆی دەچێتە خانەی سێکسیزمەوە بە تەنانەت ئەگەر بزانن ئەو هاوڕیانێک کە ئاگادارن باشتر دەزانن کە سێکسیزم دوو شێوەی توندی هەیە و شێوەی تند بە شێوەی نەرمی هەیە شێوە توندەکەی ئەوەیە کە ئەو وشانەی ڕۆژانەی ئێمە دەیبینین دەیبیسین لە کۆمەڵگادا بە زەقی من لەسەر فەیسبوک چەند ڕۆژ لەوەی پێش ئەوەم نووسی کە هەرکەس لەوەی بەدواوە وشەی ڕەگەزی بەکاربێنێت من لە هاوڕێتی دەیسڕمەوە جا هاتبوون کۆمەڵێک شتی ئەولا کە ئەوەش بۆ خۆی دیار بوو کە ئەو کەسانە لە سێکسیزم واقعان شارەزاییە نییە و بە تێ ناگەن کە ئەمن دەڵام چی ئەو وشە توندانێک کە لە کۆمەڵگای ئەو ڕۆی ئێمەدا بەکاردەبردرێت یەک ئەوەی کە بۆ نمونە دەی بە ژنان دەڵێت بە پیاوێک دوو پیاوکە لەگەڵێک شەڕیان دەبێت پیاوێک بە پیاوەکەی دیکە بۆ شکاندنی و پیاوە پێ دەڵێ براژن دادا دایکەکەم یعنی ئەو شتانە بەڕاستی زۆرە و ئەگەر هەتاویش باسی ئەو بەڕێزەی کرد حامید یا وەحید کە هەتا ئێستا دەبینین کۆمەڵگای ئێمە حامید بەدادە نێو دەبات یعنی بۆ شکاندنی حامید دێنێت ژنی پێدەشکێنێت ئەوانە کە ڕۆژانە لەگەڵی بەرەو ڕووین ئەوانە دەکەوێتە لایەنی توندەکەیەوە لایەنە نەرمەکەشی کە زۆرتر لایەنێکی دەروون ناسانەیە هەر ئەوەی کە ئەو بەڕێزەی بەر لە من کە نێوەکەی نازانم بەر لە من کە بێت قسە بکە ئاماژەی بەوە کرد کە پیاوێک گریاوە کوتوویەتی کە خاتوونەکەم لێم جودا دەبێتە ئەوەش سێکسیزمە ئەوەش بۆ خۆی ئەو کابرایە کاتێکی کە دێت یاری بە هەستەکانی ئەو ژنە دەکات باشە بۆ پیاوێک مەعقوولە هەرچەندی لە ژنەکەی بدا هەرچەندی ژنەکەی ئازار بدا بیشکێنێ بیکوژێ بەڵام ئەو ژنە دەبێت بمێنێتەوە ژیان بکات و نابێت جودا بێتەوە هەرچەندی ئەو ژنە دەپاڕێتەوە دەگری لەبەر منداڵەکانمان لەبەر ئابڕۆمان لەبەر حەیامان لەبەر بنەماڵەمان پیاوەکە وامەکە ئێلەمەکە بەڵام پیاوەکە ئاخری هەر دڵداری دەکات و جودا دەبێتەوە بۆ کاتێک کە ژنەکە نۆرەی دێت دەگەڕێنەوە دەڵێن کە ئەوە هەڵەیەک بوو یا تاوانێک بووە یا زەق دەکرێتەوە ئەو وەکو دیاردەیەک نیشان دەدرێت ئەمن وەکو شەخصی خۆم ئەرێ بڕوایتەوە بە فێمینیستی هەیە و هەتا ئەو جێگایش بتوانم لەسەر مافی ژنوە دەنگ دێم چونکە ئەگەر لە کۆمەڵگای ئێمەدا بە پێی ئامار چاو لێ بکەی ئەگەر بڵین پیاوێک دەکوژرێت لەسەر دیاردەیەکی سێکسی یا شتێکی ڕەگەزایەتی بڵین پیاوێک بەدەستی ژنێک دەکوژرێ سەدان ژن بەدەستی پیاوێک دەکوژرێت هەر لەبەر هەمان بڵین هۆکار کە ڕۆژانە بۆ پیاو بە مافدا دەندرێت تۆزێک سەر و ڕووم نایکات ژانە سەرێکی زۆرمە لەبەر ڕێزی هاوڕێیان کە کوتیان هاتم قسەم کرد لەگەڵتان هیوادارم کە هەندێک مەبەستەکەم گەیان دەبێت و هەندێکم ڕوون کرد بێت جاگەر پرسیارێک تێ من لە خزمەتدا بم مەبەستەگەت گەیشت هاوڕێ بەڵام ئێمە کە تۆ دەڵێ ئەمن تەرەفداری یان لایەنگەری فێمینیزمم ئێمە پێمان وایە باش بێت کە بەڕێزت
مووقفی خۆت یان تەرەفداری خۆت لە بۆدی فێمینیزمەوە ئەتۆ چ نوع فێمینیزمێکی ئایا فێمینیزمی سۆشیال دموکراتی ئایا فێمینیزمی پۆستمۆدەرنی ئایا فێمینیزمی ئیسلامیت ئایا فێمینیزمی سۆسیالیستی مارکسیست لێنینیستی چ نوع فێمینیستێکی کە بتوانێت بەڕاستی وەڵامی کێشە ڕەگەزیەکان لە کۆمەلگا بداتەوە بۆ نمونە ئەمن وەکو خۆم کە بە ساڵانە ئەمە کارمە من باوەڕم بە فێمینیزمی سۆسیال دموکرات نییە من باوەڕم بە فێمینیزمی پۆستمۆدەرن نییە من باوەڕم بە فێمینیزمی ئیسلامی نییە تەنیا فێمینیزمێک کە من باوەڕم پێیەتی ئەوەی چالاکی ڕەگەزی لە قاڵبی شەڕی چینایەتیدایە لە قاڵبی شەڕی چینایەتی کۆمۆنیستیدایە ئەمن باوەڕم بەوە هەیە ئێوە کە باسی لایەنگری خۆتان لە فێمینیزم دەکەن وەکو چارەسەری دەزانن کام فێمینیزم ئێوە بە چارەسەریم کێشانەی دەزانن من زۆر لەو بارەوە وتوێژ کراوە خۆ ئەمن خۆم لە قالبی فێمینیستێکی پۆست مۆدرندا دادەنێم بۆچی چونکە بە بڕوای من کێشەی منیژن لەو کۆمەڵگا کوردیەدا چون ئەمن کە دەڵام فێمینیست ڕاستەکەیت بوێ ئەمن زۆرتر فۆکوس دەکەمە سەر کۆمەڵگای کوردی خۆمان ڕاستە لەوانەیە من مەسەلەن ئەگەر چالاکیەک ببێ بۆ ژنێکی ئافریقایی ژنێکی تایلەندی فیلیپینی ئوروپای شەرقی لەگەڵی ببم لەگەڵی بڕۆم بەڵام فۆکوسی من زیاتر لەسەر فێمینیزمێکێک کە بۆ کوردستان جێبەجێ دەکردرێت و ئەمم لەو باوەڕەدام کوردستان پێویستی بە فێمینیزمێکی پۆستمۆدێرنە بۆچی چونکە کێشەی منی ژنی کورد فقط سەرمایەداری نییە لە کۆمەڵگای کوردستاندا بە هەر چوار پارچەکانیەوە من لە کوردستاندا یەکجار کێشەم زۆرە فقط بڵام سەرمایەداریە مارکسیستە یا بڵام ئاینە یا بڵام نەتەوەیە نا ئەمن لە هەموو لایەنەکانەوە دەبێ وەکو ژنێک خەبات بکەم بۆ ئەو لایەنە ناتوانم بڵام کە فقط ئەگەر ژن بچێتە سەرکار ئیدی هەموو کێشەکانی هەڵ دەبێت ئەدی باشە ئەو ژنە هاوڕێگانەمە بۆ خۆی ڕواندەیەکی لیبرالیستیە پۆستمۆدەرنە کە تۆ بڵێ ئەگەر ژنێک بچێتە سەر کار مشکلەکانی حەل دەبێت یان ئەگەر ئێمە بۆ نمونە فێمینیستە پۆستمۆدەرنەکان لە ئەوروپا لە ئەمریکا پیان وایە ئەگەر ئێمە شێوازی ئەدەبیاتمان شێوازی نووسینمان شێوازی هەڵسوکەوتمان لە کۆمەلگا بگۆڕین ئەمە هاوکاریکردنە یان چی پێدەڵێن کاتالیزۆرێکە بۆ ئەوەی خۆت بخۆت سەکسیزم لە کۆمەلگای دابەزێ بەڵام لە ڕاستیدا ئەمن وەکو خۆم باوەڕم بەوە نییە کە بەم شێوە سەکسیزم لە نێو کۆمەلگەدا چ لە کۆمەلگای شەرقیدا چ لە کۆمەلگای غەربیدا بۆ نمون لە کۆمەلگا غەربیەکاندا کە لە ڕوانگەی ئێوەدا کۆمەلگەیەکی پۆستمۆدەرنن سەکسیزم زۆر سیستەماتی کراوە پۆلیتیزە کراوە ینی لە ڕێگای سیاسەتەوە لە ڕێگای ئێکۆنۆمیەوە سەکسیزم زۆر هەستیارانە زۆر حساس لە جونگەکانی کۆمەلگا لە بچووکترین لە حساسترین ڕێگەکانی کۆمەلگا خەریکە لە کۆمەلگای دابەزێت و ئەمە بۆ خۆی ڕوانگەیەکی پۆستمۆدەرنیە کە ئەگەر ژنان بچن کار بکەن ئەگەر ژنان چوزانم بچن وەرزش بکەن ئەگەر ژنان بچن نازانم ئەمە بکەن ئەوە بکەن کەواتە سەکسیزم لە کۆمەلگا کەم دەبێتەوە ئەمە ئیجازەم پێ بدە ئشارم کردبەوە کوتم کە ئەمن تەنیا و تەنیا لەو باوەڕەدانیم کە من لە کۆمەڵگای کوردیدا وەکو ژنێکی کورد تەنیا بچوونە سەرکار کێشەکەم چارەسەر ببێت ڕاستە پۆستمۆدێرنەکان دەڵێن بەڵام ئەو کێشەیە لە ژنێکەوە بۆ ژنێکی دیکە جیاوازە لە تاکێکەوە بۆ تاکێکی دیکە جیاوازە بۆیە دەڵێ پۆستمۆدێرن کە ئەتۆ بتوانی تەواوی تاکەکان یعنی بە پێی ویستەکانی خۆیان بە پێی حەزەکانی خۆیان بگەن بەو بڵێن بە پێی توانای خۆیان بکەن بەو ویستەی کە دەیان هەوێت ئەتۆ بێنی بڵێ کە هەموو ژنان وەرزش بکەن
ئەوە ئاستی سێکسیزمدا دەبەزێت ئەوە متابقەت ناکات لە کوردستاندا هەموو ژنان بچنە سەرکار ئەمە هەمانە ژنمان هەیە لە کوردستان دەچێتە سەرکار کار دەکات حقوقی هەیە بەڵام لە هەمان کاتدا تونند و تیژی ئابووری بەرامبەری دەنوێندرێت مافی هیچی بەسەر پوڵەکەیەوە نییە خاتونێک نووسێتی زۆر لە بابەت دوورکەوتیە نەباسن لە کێشەکان نە چارەسەرکردنا ئەزیزی من چارەسەر لە کاتی ئێستادا ئەتۆ ناتوانانی کە چارەسەر ئێراعا بدەیت چونکە ئەتۆ لە جۆغرافیایەکدا ژیان دەکەی کە مافی چارەنووست بۆ خۆت دیاری ناکەی چۆن دەتوانی کە بێنی چارەسەری کێشەکان بکەیت ئەخرە من بۆیە ئەو شەکانە چەند جار کتم کە باسەکە سێکسیستی نییە ینی باسەکە لە سێکسیزم بەڕاستی دوور بۆتەوە و ئەو پرسیارەی کە ئەمش تۆ چۆن پۆستمۆدرنیزم بە چارەسەر بۆ کێشەکانی ژنان دەبینێت تەنیا ئەوەمان بۆ باس بکە زەحمەت نەبێت لە هەوڵ بدە لە 3 خولەک لە 4 خولەکدا کورتی بکەیەوە تۆ چۆن وەکو ئەگەر تۆ فەمینیزمی پۆستمۆدرن بە چارەسەر دەزانی بۆم کێشە فەمینیستی پۆستمۆدرنی کەواتە پۆستمۆدرنیزم یان ڕئال پۆلێتیک یان لیبرال پۆلێتیک بە چارەسەر بۆ کێشەکانی بەشەریەت دەزانین و ئەم کێشانە چۆن دەزانی کە پۆستمۆدرنیزم یان لیبرال پۆلێتیک دەتوانێت کێشەکانی بەشەریەت چارەسەر بکات ئەزیزی من پۆست مۆدرن وەکی ئشارەم پێکرد فقط یەک لایەن ناتوانێت بڵێن فۆکوس ناکاتە سەر یەک لایەن چۆن مەسەلەن مارکسیست فقط فۆکوسی لەسەر یەک لایەنە لایەنی سەرمایەداری و ئەوانە دەکوتێت پۆست مۆدرن فقط ناڵێت کە مارکسیست یا فقط ناڵێت کە ناسیۆنالیزم یا لیبرالیزم بەڵکو پێک هاتێکە لە تەواوی ئەوانە و ئەلئانە کانش کە دەڵێ پۆست مۆدرن چۆن دەتوانێت تەنیا ئەوەیە کە بەڕای من کە لە بواری پەروەردەیی و دەرونیدا کار دەکەن تەنیا دەتوانیت تۆ لەسەر پەروەردە کار بکەیت ئەگەر بتهەوێ ئەو سیستەمێک کە ئەوڕۆ هەیە لە سەدان ساڵی دیکەشدا ئەتۆ هەر هەمان ئەو سیستەمەت نەبێ دەبێ بەیسیکی ئەو سیستەمە لە ئێستاڕا لە پەروەردەکەتدا جێ بکەیەوە و چۆناچۆنی جێ دەکەیەوە ئەوەی کە ئەتۆ دێنی کۆمەڵێک پارادۆکس لە پەروەردەدا پێشکەشی منداڵ دەکەی و پێی دەڵێ کە لەلایەکەوە ئاینی فێر دەکەی لەلایەکەوە ئابووری فێر دەکەی و لەلایەکیشەوە دێنی بە توندی هێرش دەکەی هەم سەر ئاین هەم ئابووری ئەوانە هەموو پارادۆکس هەیەکە کە ئەتۆ لە نێو کۆمەلگادا هەتا لە حاڵی حازردا و ئەو کێشەیە ئەو پارادۆکسە فقط لە کۆمەلگای ئێمەدانە لە تەواوی دنیادا هەیە بۆیە پۆست مۆدرن هاتۆ لەسەر ڕاوە دەیهێشتەکان باز تۆلید کاتەوە ریپرۆداکشن ئەمە پێویستمان ئەبەوە هەیە کە سەر لە نوێ خۆمان دووبارە باز تۆلید بکەینەوە پێداچوونەوە بکەینەوە بە ئەو شتانێک کە لە کۆمەلگادا هەیە و ئەو شتانەی کە ئێمە لە کۆمەلگادا پێمان هەڵەیەوە پێمان دروستە ئەگەر زۆرتر فۆکوس بکرێتە سەر ئەو لایەنانەی کە پۆزیتیڤن دیارەکە وردە بۆ خۆی لایەنە نێگەتیڤەکان دەباتە ژێر پرسیارەوە و کاری پۆست مۆدرن ئەوڕۆ ئەوەیە کە زۆرتر فۆکوس دەکاتە سەر پۆزیتیڤ کەمتر دێنێ لایەنی نێگەتیڤ بەرجەستە دەکاتەوە تو هەموو ڕۆژێ بێنە بڵە فلانە ژن خۆی کوشت فلانە کەس کوژرا ئەوە هیچ دەردێک لە ژن و لە کۆمەلگا چارەسەر ناکات لە جیاتی دێنی ئەو شتە بەرجەستە دەکەوە بێنە لایەنە پۆزیتیڤەکان بەرجەستە بکەوە پۆست مۆدرن ئەوەی لە تۆ دەوێت ئەوە داوا دەکات لە تۆ دەنا ئامارگرتن چەند ژن خۆی کوشت چەند ژن سووتێنرا چەند ئەو بەڵایە بەسەرهێنرا دەستدرێژی کراسەری ئەو ئامارە هیچ شتێک ناگۆڕە بگرە لەوانێ لایەنی نێگەتیڤتریشی هەبێت بۆ کۆمەلگا چونکە ئاماری پۆست مۆدرنیستین هاوڕێ ئەزیزم دەزانی دەڵێ کە ئاماری پۆست مۆدرنیستین بەڵام لە ئەساس داوا نییە
چونکە ئەو ئامارانە ئێستا لە کوردستاندا بە شێوازی پۆست مۆدرن دەخێندرێتەوە ئەتۆ چاو لە تەواوی دنیا بکە نازانم ئێستا جەنابن لە زانکۆی ئوروپا بیاننا وەختێک تۆ سەیری زانکۆکانی ئوروپا دەکەی ئەسڵەن بە ئامار ئەوەندە کار ناکەن زۆرتر فۆکوسیان کردوێتە سەر چۆنیەتی چەندێتی ئەوەندە گرنگ نییە و پۆست مۆدرن ئەوەیە کە کار لەسەر چۆنیەتی دەکات کواڵەتی لێرەدا گرینگە کەمیەت گرنگ نییە کە تۆ چەندە ئەو ئامارە هەیە و ئەو ئامارە کاری لەسەر دەکەی لێرە دێت لەسەر سامپڵێکی دوو سێ کەسی کار دەکات و لەسەر ئەو سامپڵە بیرۆکە و تێئۆری دەداتە دەرێ ئەوە نییە کە تۆ فقط بڵێ ئەو فۆکوس دەکاتە سەر ئەوەی کە چونکە لە دنیای پۆست مۆدرندا فۆکوس دەکاتە سەر ئەوەی ئەوەندە معتاد لە کۆمەڵگادا هەیە نا دەبینی زۆر جێگا ئەسان دەچێت چاو لێ دەکات کە دەبینێ ئەو دوو کەسە ئەسان بۆ معتاد نەبوون و لەو دوو کەسەوە بێنێ چارەسەر بگرێتەوە بیهێنێتەوە بۆ مەسەلەن 100 کەسێکی کە معتاد بوونەوە مادەی سڕکەر مەسرەف دەکەن بە هەر حاڵ وەختێکی کە ئێمە دێن تا لەو مۆزوعە دەکەین ئەتۆ دەبێت زۆرتر لایەنە دەرونیەکانی تاکی کورد لە نەزەر بگری تەنیا ناتوانانی بڵێ کە ئەو کەسە فەقیرە نەدارە لە ڕووی بێپوڵیەوە ڕووی هێناوەتە ئەوە یان نا ئەوە نەتەوەی نییە بۆیە لە بێنەتەوەی ئەو کارەی کردو نا هەموو کێشەکانی ژنی کورد تێک هەڵکێشە ئەتۆ دەبێت لە هەموو لایەنەکانەوە هاوتەریب کار بکەی بۆ کێشەی ژنی کورد ئەوەش سەبارەت بەوەی بوو کە باسی پۆست مۆدرنت کرد دەنا ڕاست دەکە ئەو خاتوونە کە باسەکە لەسەر سێکسیزم بوو لە ئەساسدا بەڵام خۆ هەوڵمدا گەر بکرێت سێکسیزم بە پۆست مۆدرن ببەسترێتەوە بابەتەکەمان لەسەر سێکسیزمە بەڵام بێگومان بابەتەکەش ڕاستەوخۆ سیستمی سەرمایه‌داری و سیستمی پۆست مۆدرن مخاتەب دەگرێت نەپاڵی لێ بکات هاوڕێ زۆر سپاس دەکەم پێم خۆشە کە زۆرتر باس بکەین زۆرتر پرسیار و وەم ئەو شتانە بەڵام هەڵیانی دیکەش پێیان خۆشە کە بەشدار بن لەبەرەوە کاتەکەمان زۆر کەمە ئەمنیش دایکی مناڵێکی بچووکم و هەستم لە خەو بیبم قالبت ساف بێ ئەمنیش کاتەکە بەدێ دێڵم بۆ هاوڕێیانی دیکە دیارە داوای لێبوردنیش دەکەم کە بۆ سەر و ڕوخسارەوە هاتم چون واقعا سرم زۆر دێشێت بە هەر حاڵ خۆشحاڵ بووم لە خزمەتان وەکو ژنێک بە هەموو حاڵەتێکەوە بە سەرێشەوە بە پێشەوە بە قاچێشەوە بەبێ مکیاجەوە بە مکیاجەوە بە هەموو شێوەیەک بۆ کۆمەلگا گرینگن و بۆ منیش کە هەڵبێتان عزیزن خۆشەویستن چاینی عزیزم مەمنونم شەوێکی شاد شەوێکی شاد بۆ ئێوە هەوڕێ لاوژە نازام لێرە یان نا هەوڵە دەم وەرت بگرم پێم وایە سەرکەوتوو بووم هاوڕێ لاوژە لە کۆتاییدا وەرم گرتی دەرناژی لە دەستم زۆر سپاس دەکەم ئێوارە باش باشتر ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ خۆت بۆم بەشدار بووان زۆر سپاس دەکەم من ماوەی 2 مانگە ئاوارەم هەر ئێستا لە حوشە دانیشتم لەژێر تارمەیە دانیشتم دەنجی باران دێ شەخش دێ جێگەم تاریکە سەر و چاوم تێکشێوەوە کازێوە گلەی لەی خۆیەکت ئەگەر ڕۆزعی من ببینی ئەڵێکی 2 مانگە من ئاوارەم لە حوشە ژەم باوەی بە توشتەوە خانوەکەمان تێک دراوە چاگەکرێتەوە بە ناچاری لە حوشەی ماڵەکە ئاژێن بەرامین ئێستا بووی بە ڕفی و جوشتیوە وەڵا ژیانی ئاوارەیم بە هین خوێن و ئێسقان لەو 2 مانگەیە هین کرد هەتا ئێستاش نەزان تا چەندی ترەخانە بەهەرحاڵ دای هیچ نییە ژیانی شۆڕگەرانە هەروایە ئەو ڕێگەن پێم وایە دەزانی کە بابەتەکەمان لەسەر چییە لەبەرەوەی ئەگەر بتوانی لە دەخولەکدا هۆکار چۆنیەتی وە چارەسەریمان پێ بڵێ خۆشحاڵ دەبین ماریا جان
مەسلەی هەڵبەتام و بەرنامەکەم نەدیت بەشەی کورتیم بینی مەسلەی سێکسیزم مەسلەیەکە کە یەک مێژووی زۆر 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 دوور و درێژی هەیە لە مێژووی کۆمەلگای بەشەریدا کاتێککە تەحویلات ڕوئەدا لە سەرمایهداری بۆ ببوورە لە فیۆدالیزم بەرەو سەرمایهداری مەسلەی سێکسیزم بە دوای ئەم شۆڕشانێکە لە جیهاندا ڕوەدا یەکێکە لەو پرسانەی کە هین دەبێتن دەوروژێندرێ لە ئاستی جیهانیە لە ساڵی 1700ەکانەوە بەو معنایانە بە معنای سێکسیزم بە معنای مەسلەی ژن بە معنای پرسی ژن بەڵام بۆ یەکەم جار لە مێژووی کۆمەلگای بەشەری لە ئەنتەرناسیۆناڵی دووەمدا کلارا زیتکین ڕابەری بزوتنەوەی ژنانی سۆسیالیست مەسلەی ژن لە ساڵی 1970کانە پێم وایە زۆر بەوردی دەوروژێنێ و بۆ یەکەم جاریش باز لە یەکسانی لە نێوان ژن و پیاوەکان مەسلەی یەکسانی بۆ منێکی بۆ کۆمەلگای بەشەری بۆ منێک بۆ کۆمەنیستێک بە مڵکی خۆمانی ئەزانم وە شانازیشی پێوەکەم کە بۆ یەکەم جار هەر کلارازتکین خۆی بڵاوکراوەیەک بە ناوی یەکسانی دەردەکات لەو دەورانەدا مەسلەی سێکسیزم مەسلەیەکە کە تۆ چیت دەوێت ئەتەوێ ئەم کۆمەلگایە بەرەو کوێ ببیت چیت لەو کۆمەلگایە ئەوێ ئایا ئەتەوێ ئەم کۆمەلگایەکی پیاو سالاری کۆمەلگایەک بێ کە پیاو تێیدا باڵا دەست بێ پیاو تێیدا سالار بێ یاخود کۆمەلگایەک بێ ژن لە پاسیڤەوە بگۆڕدرێ بۆ ئەکتیڤ هەر ئەو دەورانە هەر ئەو کاتە کلارازتکین بازەوە کە گرینگی هاتنە مەیدانی بازار ژنان بۆ بازاری کار و مەسلەی ئابووری سربەخۆ و ئەکتیڤبوونی ژن لە پاسیڤەوە بۆ ئەکتیڤ کە ژن چۆن لە پاسیڤەوە بگۆڕێ بۆ ئەکتیڤ ئەمە ئەم حرەکەتە بە بزوتنەوەی کرێکاریەوە مەربوط دەبێت لە ئاستی جیهانیدا لە ئاستی جیهانیدا بە بزوتنەوەی کرێکاریەوە پەیوەست دەبێتن کاتێک کە بزوتنەوەی کرێکاری بەهێز دەبێت کاتێک کە لە مانیفێستی کۆمەنیزم مارکس و ئەنجلیس لە پێشەچەکەی بازلەوەکەن کە کۆمەنیزم مارکس وەکو تارماییەک لە ئاسمانی ئەوروپایە دێت و دەچێت لەگەر هاتوچۆی ئەو تارماییە دیارە مەسلەی ژنیش مەطرح دەبێتن مەسلەی سێکسیزمیش دێتە پێشەوە ئەگەر تۆ مێژووی ژنان بۆ نمونە دانیمارک کە من تێیدا دەژیم بزوتنەوەی ژنانی دانیمارک بەدواداچوون بۆ بکەی تەمەشا دەکەی لە کۆتایی 1970ەکان سەرەتای 1970ەکان دەتوانین بڵین تا سەرەتای شۆڕشی ئۆکتۆبەر دایک و باوکەکان خەمی ئەوەیانە لە 15 ساڵی کچەکانیان نەڕواتن پەردەی کچێنیان لەدەست نەدەن بەڵام ئەمڕۆ قەزیە نەماوە ئەم مەسلەیە نەماوە ئەمەش چۆن نەماوە نەکەرەوە مەسلەیە هەر مەسلەی ئەوەی کە ژن لە پاسیڤەوە لە کۆمەلگادا بۆتە ئەکتیڤ نەماوە ڕەبتی بە چێوە هەیە ڕەبتی بە بەهێزبوونی بزوتنەوەی سۆسیالیستی و کۆمەنیستی هەیە لە دەورەیەکی مێژوویە بەهێزبوونی بزوتنەوەی کرێکاری هەیە لە دەورەیەک لە دەورەکانی مێژوودا ئەگەر من کورتی کەمەوە هاوڕە لاوژان پرسیارێکمێ ئێستا پێش لە ئێوە هاوڕێک بەشدار ببوو ئەو هاوڕێ پێی وا بوو کە کێشەی ڕەگەزی یان کێشەی سێکسیزم لە چوارچێوەی پۆستمۆدێرنیزمدا دەکرێت چارەسەر بکرێت ئایا ئێوە وەڵام ئەگەر ئیجازەم بدەی ماریا جان قسەکانم تاواکەم دێمە سەر ئەو مۆزوع بە تایبەتی ئەمە دێمە سەری زۆر بە تایبەتی لەبەرەوەی پۆستمۆدێرنیزم یەکێک لە وەسیلەکانە کە لە چەند ساڵی ڕابردوودا جارێکی کە ژنانی کردوتەوە کۆیلا جارێکی کە ژنانی کردوتە وەسیلەی سێکس پۆستمۆدێرنیزم وەسیلەیەکە بەدەست لیبرالیزمی نوێ و سەرمایهداری جیهانیەوە لە سایەسەری سەرمایهداری ئەمڕۆی جیهانی بەرنامە ئابووریەی کە ئەمڕۆ ئیباتە پێشەوە بە ناوی لیبرالیزمی نوێ یەکێک لەو بازرگانیانەی کە پرەی پێداوە بازرگانی ئینسانە بازرگانیکردن بە ئینسانە من ئەمەم لە وتارێکە بڵاو کردوتەوە لە پێم وایە نازانم پێم وایە لە مانجی مارسی ئەم ساڵە بڵاوم کردوتەوە بە ناوی من خاوەنی لەشی خۆمم ئیشارەت بەوە داوە کە ئەمڕۆ لە دنیای سەرمایهداری لە دنیای ئەمڕۆدا چۆن لەشی ژنان بەکاردەهێنرێ بازرگانیکردن بە ئینسان کۆیلایەتیکردن بە ئینسان
یەکێکە لەو بازرگانی ئازادانەی کە هین پەرەی پێدەداتن کە سەرمایهداری ئەمڕۆ پەرەی پێدەداتن لە چوارچەوەی ئەو پەرەدانەدا کە باسی ئەەکەم ژنان گەورەترین قوربانیەدەن تۆ ئەوە ئاگدارن ئاوڕیان ئاگدارن کە 6 ملیۆن کۆیلەی ڕسمی هەیە لە ناویاندا 80% ژنانن کە بازرگانی سێکسیان پێدەکرێت کە مەرزەکانیان پێدەبردرێت کازێوە ئاگدارە کە خۆی لە دانیمارێکدا ئاژێ پێم وایە ئەگە درۆنەکەم کە باز لە ئیستەگەدا ڕۆژانە چەندی ژنی نەیجیریایی و چەندی ژنی ئەفریقایی و ئەوروپای شەرقی بە زۆر لە فرۆشیان پێدەکرێت کردنەوەی سنوورەکان بازرگانیکردنی سنوورەکان ژنان سیاسەتی پۆزمۆدرنزمە سیاسەتی لیبرالیزمی نوێ ئەمڕۆکە ژنانی کردوتە گەورەترین قوربانی و ژنانی گەڕاندۆتەوە بۆ مەسئلەی چی پێ دەڵێن سێکسیزم ژنان دەنێرێتەوە ماڵەوە سێکتەرە حکومیەکان بەهێزتر و بەهێزتر دەکات ژنان زیاتر و زیاتر دەنێرێتە ماڵەوە ژنان گەورەترین قوربانی ئاگداری بازرگانیکردن بە ڕەحمی ژنان هەن ئەمە من لە وتارێکە بڵاوم کردێتەوە هەر کەسێک ئەوێت من ئەم وتارەی خۆم کە بە بەڵگە و بە دەلیلەوە هەموم بڵاو کردێتەوە بەو بەڵگانەی کە من لە میدیاکانی دانیمارک وەرم گرتووە نەک لە هاوڕێ لاوژ من ئەمەوێ لە نێوان قسەکاندا من لەگەڵ قسەکاندا تەواوی قسەکاندا هەم بەڵام ئەوەی کە ئەمەوێت ئەتۆش بۆ خۆت ڕای بڕاو بۆچوونی خۆت لەسەر بۆ نمونە یەکێک لە سیاسەتەکانی پۆستمۆدەرنیزم ئەوە کە بە کۆمەڵایەتیکردنی لەشفرۆشی بە سیڤیلیزەکردنی لەشفرۆشی سیستەماتیکردنی ئابووریکردنی لەشفرۆشی وەکو ئەوەی کە بۆ نمونە ئێمە فەمینیزمی پۆستمۆدەرنمان هەیە کە دەڵێ لەشفرۆشی ئەگەر بە اختیار بێ کێشەی نییە کەواتە کرێکاری ڕەگەزیە باریاجان من باسی من لێرە نهاتم بۆ وتارەی کۆنی خۆم تەبلیغکەم بەڵام دقیقاً ئەو قسەی تۆ ئێڵەی کە من عنوانێک کە داومەتە ئەو وتارم کە باسیەکەم خۆم خاوەنی لەشی خۆمم بە ناوی ئەوەی کەمایە کە تۆ خاوەنی لەشی خۆتی بۆ تەیە نەشت بفرۆشی بۆ تەیە بازرگانی بەکلیت بکەیت بۆ تەیە لەشفرۆشی بکەیت بۆ تەیە بازرگانی بە ڕەحمی خۆت بکەیت ڕەحمی خۆت بەکرێ بدەیت ئێوێ بە ناوی ئازادیەوە بە ناوی ئەوەی کە ئینسانەکان ئازادی چەمکێکی زۆر مهمە لە دنیای ئەمڕۆ بۆیانە بە ناوی ئەم چەمکە ئیستغلال بکەیە بە قەولی ئێرانی سوء استفادە بکاتن سوود وەربگرێتن پۆستمۆدرنزم وەسیلەیە کە بەدەستی دنیای سەرمایهداری ئەمڕۆ یەکێکە لە وەسیلە زۆر خەتەرەکان لە سایاسەری پۆستمۆدرنزمەوەی ئەمڕۆکە ئەبینین بازارەکانی ئەوروپا بۆتە حەبەشە ئەوەمان بیر نەچێتەوە تاکاری لە نێوان ئینسانەکان سیاسەتی پۆستمۆدرنزمە لە بەرامبەریشە لە بێ هەڵوێستیە لە بێ ئەڵتەرناتیڤە لە نەبوونی ئەڵتەرناتیڤێکی سۆسیالیستی کە وەڵام دەرەوە بێ بە بەڕیەتی سەرمایهداری ئەمڕۆکە تەمەشاکەی فاشیزم سەر هەڵدەدا دۆناڵد ترامپ سەر هەڵدەدا ئۆردوغان سەر هەڵدەدا باشە دۆناڵد ترامپ دێ یەکەم شت کە دەیکاتە قوربانی ژنانن هێرش دەکاتە سەر ژنان خۆشبەختانە هۆشیاری ژنان هاتنە مەیدانی ژنان ئەم دەستکەوتانەی ژنان کە لە 200 ساڵی خەبات بەدەستیان هێناوە ڕێگە بۆ نادا بەرامبەری ئەوەستنەوە بەرامبەری دێنە مەیدان ئەمە هینێکی هەرچەندە بزوتنەوەی ژنان ئەمڕۆکە بەپێی ئەوەی کە بزوتنەوەی سۆسیالیست و کۆمەنیستی لە پاشە کشەدایە لە ئاستی جیهانیدا بزوتنەوەی ژنانیش بە هەماشێوە لە پاشە کشەدایە تەمەشاکەین کە لە دیفاع ئاوەستاوە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر زۆر بە هینانە دێتەوە پێشە هاوڕێ تاهیر ڕەحیم ئەڵەیە لەشفرۆشی لە سوید ڕێگە پێنەدراوە لەگەڵ ئەوەی وڵاتێکی سەرمایهداریە ئەمە دەستکەوتێکە هاوڕێ تاهیری ئەزیز هاوڕێ تاهیر دەستکەوتی بزوتنەوەی ژنان بزوتنەوەی کرێکاری کە هاتۆتە پێشەوە توانیویەتی چەندین دەستکەوتی عەزیم و گەورە بەدەست بهێنێ بە شەڕ هاتۆتە دەست ڕێگەم پێ بدەن کە من نهاتم تەبلیغ بۆشتی خۆم کەم لێرە لە داهاتووە من بەهۆی ئەو دوو مانگ ئاوارەیەمەوە مەشروعەکەم دواکەوت هیوادارم لە پاییزی ئەم ساڵە ئەم پرۆژەی خۆم بخەمە دەرەوە کە باسێکە لە داچوونێکە لەسەر مێژووی بزوتنەوەی ژنان ئەم دەستکەوتانەی بەدەستیان هێناوە و لە داهات
وەک ڕێگا چارەیەکیش بۆ وەزعێتی ژنان لە کوردستان چۆن ژنان لە کوردستان تا لە ناو نایلۆ ناژیم ببینن چۆن بزوتنەوەی ژنانەوە چۆن بزوتنەوەی ژنان لە پاسیڤەوە لە کوردستان بکەینە ئاکتیڤ بۆ ئەوەی ژن تەنها وەک وەسیلەیەکی سێکسی ئەمە ئامانجی سەرەکی منە وەسیلەیەکی سێکسی سیر نەکرێ لەسەر سێکس تەنها نەکوژرێ لەسەر سێکس تەنایی نەکرێ هەموو شتێکی بە سێکس نەبەسترێتەوە ئەمە ئامانجی لە داهاتوودا دێمە سەر ئەم مەشروعە دێمە سەر ئەم پرۆژەیە بەڵێ فەرموو ماریاجان هاوڕێ لاوژە چون پێم وایە کەمکەم خەریکێک کاتەکەمان تەواو دەبێت چون نامەوێت لە نیوەی قسەکاندا کاتەکەمان بپشڕێ یعنی لەلایەن فەیسبووکەوە کە سیستمێکی سەرمایەداریە کاتەکەمان بپشڕێت و ویدی نەتوانێت ئەو نوعەتەمانە بکەین کە ئێمە دەتوانین ئیستفادەی لێ بکەین وایە بێگومان بەڵام ئەگەر من پرسیارێکم نییە ئەو شتانەی کە ویستم ینی پەیامەکان زۆر ڕوون و زۆر کراوە و زۆر جسورانە گەیشت بەڵام لە کۆتاییدا تەنیا لە دوو خولەک پێمان بڵێ چارەسەری چه سیستمێک دەتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات چێ چارەسەری کێشەی ڕەگەز و کێشەی چینایەتی ئەزانیت چۆنە مێژووی کۆمەلگای بەشەری بە درێژایی مێژەوەی سەرماندووە شۆڕشی ئۆکتۆبەری عەزیم پێی وتین مەسەلەی ژن مەسەلەیەکی سیاسی کۆمەڵایەتیە پەیوەندی بەوە هەیە چ سیستەمێکی سیاسی لە پێشەوەیە دێتە پێشەوە کاتێک کە شۆڕشی ئۆکتۆبەر دەکرێت ژنان و پیاوان بە یاسای یەکسان دەکرێن و هەموو بوارەکان بۆ فراهم دەکرێت بەڵام لە دوای دوو دەیە فاشیزم هیتلەر دێتە پێشەوە بەناو لە ژنان دەڵێ سوپەر مەدەر بەس تەنها دایکێک کە پیاو و جەنگاوەری ئازا و بەهێز پەروەردە بکاتن دەیگەێنێتە ئەو ئاستا ئەگەر لە من بپرسی من ئەڵێم یەکسانی تەواوی ژن و پیاو تەنها لە سوسیالیزما دێتە دی بەڵام ئایا ئەکرێ ئێمە لێرە دەست لەسەر دەستدانیشین و هیچ نەکەین تا ئەو کاتەی سوسیالیزم دێتە دی نەخێر بە پێچەوانەوە ئەبێ ئێمە خەبات بکەین شان بەشانی بزوتنەوەی کرێکاری خۆمان بەهێزکەین خۆمان ڕێکخراوکەین ریزەکانی خۆمان کۆ بکەینەوە لە جادە و شەقامەکان بگرین لە سەرتاسەری دنیا داوای مافی خۆمان بکەین بزوتنەوەیەکی بەهێز وەکو بزوتنەوەی گۆرەوی سوورەکانی دانیمارکە لە سەرەتای هەفتاکان دێتە سەر شەقام دەچن سواری پاس دەبن ژنان نیوەی کرێی پازەدەن لەبەرەوە نیوەی کرێی پازەدەن ئەڵێن بۆچی ئەمە بەقەت پیاوان کارەکەی بۆچی نیوەی کرێی پیاوان وەرەگرین ئەڵێ ئەو قژەمان بۆتە هۆی ئەوەی کە جیاکاریمان بکرێ و سکسیزمەکرێ ئەچن لەسەر ناو شەقامەکانی دانیمارک بەڕیز ژنان سەراگرن سەریان ئەتاشن من ناڵێم ژنان سەرتان تاشن نەخێر کەس سەری نەتاشێ من ناڵێم وا بکەن مەبەستم لە بەرەنگاربوونەوەیە ئەبێ بزوتنەوەیەکی بەهێزی کۆمەڵایەتی بەڵام ئەوەش پێویستی بە بزوتنەوەیەکی سیاسی هەیە پێویستی بە بزوتنەوەیەکی چەپ و سۆسیالیستی هەیە لە ساڵانی شەستەکان و هەفتاکان لە دوای جەنگی جیهانی دووەم پێش جەنگی جیهانی دووەم لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە بزوتنەوەی کۆمەنیستی بەهێز دەبێت دەستکەوتی گەورە بەدەستدێنێ تەمەشاکەین هەرچەندە من ئەوەی لە سۆڤێت لە دوای 28 ڕۆیدا بە کۆمەنیزمی نازانم و فاسیلەشی لێگرمەوە بەحسێکی ترە لێرە نایەمە سەری بەڵام من پێم وایە تەنها لە سۆسیالیزمەوە بەڵام ئێمە نابێت دەست لەسەر دەستدانیشین تا ئەو کاتەی سۆسیالیزم دێتە دی ئەبێ لە خەبات و بەرەنگاری خۆمان بەردەوام بیماریە هیوادارم جارێککە لە بەرنامەیەکە زۆر دوور و درێژی لەسەر مۆزوعانە قسە بکەین با زیاتر کاتن نەگرم ئەمە قسە و باسی یەکجار زۆر دەوێ من ئامادەی دیبیتم ئامادەی قسە و باسم ئامادەی گفتوگۆم لەگەڵ هەر کەسێک دەیەوێ بێ لەگەڵ من بیکە لەسەر ئەم پرسانە و لە داهاتوەکی نزیکیشدا بە نووسرا و دێمە دەرەوە لەسەر هەندێک بەحسی ترەوە لە ڕابردووشان نووسراوی یەکجار زۆرم هەبووە یەک ئیشارەتی یەک قەوز ئەگەر و مەجالم ماوە زۆر بە کورتی بیڵێم ئەمیش ئەوەیە مەسەلەی ژن بە تەنها مەسەلەی ژن نییە مەسەلەی هەموو کۆمەلگایە نییە بە ژنان بە بۆیان هەیە لەسەر مەسەلەی ژن قسە بکەن بەنسبەت ئەو برادەرەش کە لە یۆنان متەرجم ببوو باسی لەوە کە ژن نازانم چۆن ئەزانیت چۆنە لە سیستەمێکە لە کوردستاندا هەیە ژن خاوەنی هیچ نییە هیچ ئیرادەیەکی نییە بۆی نییە جیا بێتەوە بۆی نییە خۆشەویستی بکە بۆی نییە هیچ شتێ بکە دەست بۆ ڕێگە چارەی تر دەبا بەداخەوە ئەمە خەتەی نە ژنەکەی نە پیاوەکەی ژنەکەش و پیاوەکەش بێتەوە قوربانی سیستەمەکە قوربانی سیستەمەکان من هیوادارم لە کات و لە فرسەتی ترا لە هەر شوێنێکی ترا بێ زۆر زیاتر لەسەر مۆزوعانە قسە بکەین زۆر سپاس بۆ دەرفەتەی کە پێدام حتمن هاوڕێگیان زۆر خۆشحاڵ بووم دەستەکانت خۆش سپاس بۆ حتمن لە هاتوویەکی زۆر نزیکتا دیسان زۆر چڕوپڕ لەسەرم
مەسلەیە قسە دەکەین حال من بەس بچمەوە ماڵەوە لە ئاوارەی دەرچم ئامادەم 4 ساعتەوە بێکۆدانیشین هەر کەسێ هەر پرسیارەی هێ لێم بکا لەسەر ئەو قەزیەیە کە مەسلەی وەلە کۆمەلگاشە زۆر بەلاڕێدا بردراوە بەم ناو بەولا بدرا ئەوەمان بیر نەچێت لەمانی کێچ کۆمەنیزی شارەت بۆ دراوەکە میدیای باو ڕاگەاندنی باو ڕاگەاندنی دەسەڵاتە ئەمڕۆ ڕاگەاندن بەدەستی کۆمەڵێک فاشیست و دواکەوت و مرتەجیع لە ئاستی جیهانیدا کە جیهانیان بەرەو ئاراستەیە بردووە کە ئێستا ئەیبینین زۆر سپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ هاوڕێ عەزیزانەی کە دەستخۆشین بۆ ئەنێرن سپاس بۆ ماریاجیان سپاس بۆ جێگرتندا هیوادارم لە داهاتوێکی نزیکدا گفتوگۆ قسە و باسی زیاتر لەسەم قسانە بکەین هیوادارم توش بە نزیکترین کات بە زووترین کات لەو ئاوارەیە زانم بارحاڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک کاتێکی خۆش هاوڕێیان بە هیوای کاتێکی خۆش بە هیوای ساتێکی خۆش یەک دوو من کاتم نەماوە بەڕاستی یەک دوو هاوڕێی پیا وەردەگرین هاوڕێ حەسەن من پێم بڵێ کە وەرد بگرم هاوڕێ حەسەن لێی دەتوانین یەک دوو هاوڕێی پیا وەربگرین تەنیا دوو هاوڕێ دەتوانین وەربگرین هاوڕێ حەسەن لێرەی هاوڕێ حەسەن من لێرە ناتوانم وەرد بگرم نازانم کێشە چییە بەڵام تۆ کامێرە بۆ من برێنەر زەحمەت نەبێت هاوڕێ حەسەن تۆ کامێرە بۆ من بنێرە زەحمەت نەبێت کامێرەم بۆت نارد وەرم بگرە سلام باش کاتۆ باش بگۆرە من نشکەمە کارم بۆ لە دەرەوە باو دەرگا بەسم تاوانە ئەرێ دەرگاکە بوەستە بە مناڵەکانت لە خەواڵ نستن و مناڵەکانت ڕەحەت بخەون لا لەوە نەکەم زۆر ئەسایی هاوڕێ لە خزمەتان پرسیارە شتێک من پێم وایە لاوژە جەواد زۆربەی شتەکانی باس کردن ڕاستیان من ناچمە سەر شتانە بەڵێ سێکسیزم وەکو هەر پەدیدەیەکی تر کە ئەبینین سێکسیزم ڕووبەنای فکری کۆمەلگایە کۆمەلگایەکە تیا ژن وەکو کاڵا سێرەکە نەک وەکو مەوجودی ئینسان نەوەکو ئۆبژە نەوەکو سوژە نەوە کەسێکی فاعل باقی وەکو کەسێکی مەفعول ئەمە ڕەفتی بە کۆمەلگای کوردی و غێرە کوردیش وە نییە دروستە کە سێکسیزم لە کۆمەلگای کوردیە لە حەچە کۆمەلگایە کتایسە من بینیمە زۆرترە چون بەو ئەو جوێنانەی کە بە ژنە درێت لە کۆمەلگایەمە بۆ سوکردنی ژن بۆ شکاندنی حرمەتی ئینسانی ژن ئەو ڕەفتارانەی کە لەگەڵ ژنان کرێت لە کۆمەلگا لە هیچ شوێنە جیهانەوان لە هیچ شوێنە جیهانە تاوەکو فەرهەنگای جیهان سێرکەین لە ئاسیای جنوبی شەرقیەوە تا ئافریقا لە هەر شوێنە لە سوودان کشوەرهای عەرەبیە ماندە ئیسلامی دواکەوتوو هیچ شوێنێ وەکو کۆمەلگای کوردی زدەژن نییە ئەمە زدەژن بوون و ژن وەکو کاڵای جنسی سێکردن
جنێودان بە ژن وەکو مەفعولێک کە مەسەن حاڵەتی سێکس کە تەبادڵی ئەحساساتی حیوانی و ئینسانی لەبن دوو ئینسانە پیا و یا ژن پیا و نازان هەرچێ بێت ئەم شتە لەلای ئێمە بۆ ژن گەورەترین تەوهین و بێحورمەتیە بەڵام بۆ پیا و گەورەترین افتخارە شتێکە ئینگلیس لە کتێوی خۆیان باسی لەکە تەماشاکەی 150 سال 170 سال لەمە بەر لە ئەوروپا چنی فەرهەنگی حاکم بوو ئیمڕۆ ئەو فەرهەنگەی کە لە کوردستانە و لە شوێنهای خەڵکی کوردزمانە لە افتزاحترین و لە باڵاترین دەرەجەی خۆیان وجود هەیە ئەوانش باسییان کرد کە وەختێک کە شەڕە بدون نەفە شەڕەکەم بێگەوە لە دایک و خۆشکەوا لێکەمەوە لە نازانم تۆ ژنی تۆگە ژن نەبووی تاگە شەڕواڵ پیاوە دەپێتە وایە ئاوا ناکردەوە قسەهایەکی زۆر ئەقەڵمان لەبوون من جمهوری ئیسلامیش وەختە کە کوڕێکی لاتیان گرتبوو لە مەریوانە تەمام بوو ئەوە مجازاتکەن بەناو تایرداباشی لیبا ژنا ناکرد بەری خۆ ئەوە گەرەکیان نییە کە تایرداباشی سوکەن گەرەکیانە ژن وەکو نیوەی کۆمەلگا بشکێن و وردیکەن کە بڵێن تۆ لاتێکی چەقۆکێشی خوێڕی لە ژن لە تۆ کەمترە بۆیە لیبا ژنانەکەی نەبەرە کە تۆ وەکو تۆ هین بیت تۆ لەوەی کە هەی زۆرتە بشکێنە ژن بوون گەورەترین بێحورمەتیانە هەموو ئەو کەسانەیەش کە زدە ژن خۆیان لە داوێن ژن ناتوانن دەرەوە خۆیان دایک و خۆشک یانە خۆیان لەگەل لەنا دایک و خۆشک و ژن و برا ژن و هەموو شتێکیان ناچێت بەڵام ئەم تەفەکورە دواکەوتووە کە لە کۆمەلگا هەیە خۆ قاعدەتەن ئەبە منشەی بدوەزین و منشەی سێکسیزم و زن دژایەتی لەگەڵ ژنام منشەی سرفەن مەسهەب نییە چون خودی مەسهەب کۆڵەکەی نظامێکی پێش سەرمایەداریە کە تەماشاکەی ئەمڕۆ فەلسەفەی لیبرالیزم یا فەلسەفەی حەقی لیبرالی وەکو فەلسەفەیەکی وەکو فەلسەفەیەکی وەکو مەسهەب وەکو بیرۆکە و لێغە و وەکو شێوەی تێگەشتنی جامعی فێوداڵی و پێشە سەرمایەداری چاو دەکەین ئەمڕۆ جامعی سەرمایەداریە فەلسەفەی سیاسی و حقوقی سەرمایەداری فەلسەفەیەکە کە لەسەر هێزی کاری کرێگرتو و چەوسانەوەی ئینسان داناوە وەختێکە ئینسانە چەوسێتەوە قاعدەتەن ئینسان وەختی لە طریقی چەوسانەوەی ئینسانێکی تر قدرەتی بەسەر دەسەڵاتی بەسەر ئینسانە هەیە سیستمێکی قەزایی بۆ دروستەکەن سیستمێکی سەرکوت بەناو پۆلیس و سێدانە قوی قەزایی و مجریە و مقاننان لەناو ئەم سیستما ئینتەگرە بێت سیستمی کاپیتالیستی کە هەرسێکیان لایەنگری طبقاتی حاکم لە جامعە ئەم طبقاتی حاکمە قاعدەتەن وەختێکە ژن بتوانن ژن وەکو نیوەی کۆمەلگا سەرکوتکەن ئەو نیوەکەتی ڕاحەتر سەرکوتەکەن چون وەختێکە ئیمتیازاتێکی باشتر دەن بە پیاوەکان مەسەن بێڵە ئەگەر ژن نیروی کاری ژن نەوایە تۆ بەجێ وەک ساعتی دێرەوەگری ساعتی 50 ئەوەگەر تەفەکراتی ژن ستیزانە لە مۆدرنترین سیستم های سەرمایەداریشە باستەوری دەکەن و سوء استفادەش لەسەر مەسەلەی ژن بۆ نمونە لەسەر مەسەلەی پەناهندگی کە سەیریکەن سێ ئەحزابێکی فاشیستی لە ئەوروپا شکلان گرتووە بەناو ئەحزابی هین بەناو ئیدنتیتێر یانە ئەحزابی هۆڤیەتگەرا و ئەحزابی فاشیستی وەکو AfD کە ئەم حیزبانە ئەڵەن کە هاتنین پەناهندەکان بۆ ئەوروپا باعیسە بکە ئازادی ژن لە کۆمەلگای ئێمە بشێتە جێ پرسیار و ئێمە گەرەکمان ژن ئازادی ژن بە نمونەیەکی لە هێنەکان پلاکارتەکانی حزبی AfD ئەڵمان حزبێکی فاشیستی و مطلقاً کۆنسەرواتیڤ و محافزەکار و مەسەبیە ئەوە بوو کە ئازادی ژن قابل معاملە نییە ژنێکی بە بڕقاوشتۆ دایم کتاب کە ئێمە لەم شتانە قبول ناکەن یا ئەوەی کە مسلمانان کە بۆێرە ئەتوانی مەلەکەی لەگەل ئێمە بەڵام بە لیباسۆنە مەسەن شتاکی وە سوء استفادەکەن لە مەسەلەی ژن بۆ پەرەپێدان بە فاشیزم و ئەفکاری زۆر ڕاسیستی و عنسوریەتی و دژایەتی لەگەڵ ئینسانە ئەمانیشە هاوڕە حەسەن من ئەمەوێت لێرە نمونەیەکی دیکە بهێنمەوە بۆ نمونە پارالێل لەگەڵ ئەو بۆچوونەی ئێوەیە بە نسبەت AfD-ەوە ئەو حیزبە فاشیستەی ئەڵمانەوە کە هەوڵەدا ژنان وەکو کەرەستەیەک بۆ فەلسەفە و بۆ چوونی ڕاستیستی خۆیان بەکاربێنن بۆ نمونە ئێمە لە کوردستانش لە نێو ئەحزابی سیاسیدا لە نێو هەموو ئەحزابی سیاسی کوردستاندا بێ ئێستسنا حاڵەتێکمان هەیە
کە لە نێو ئەحزابی سیاسی بەردەوام ژن وەکو کەرەستە بەکارەهێنن، ژن وەکو کەرەستێکی سیاسی و کەرەستێکی نظامی بەکارەهێنن، دەڵێن ڕزگاری ئێوە لە کاتێکدایە کە ئێمە کوردستانێک دروستکەین، ینی ناسیۆنالیتیەکمان هەبێت، وڵاتێکی کوردستانێکی ئازادمان هەبێ، ئەو کاتە ئێوە ژۆکو ژن ئازادن و بەردەوام لەم پرۆسەیەدا ژن وەکو کەرەستێکی سیاسی نظامیدا سوء استثمار کراوە. بەنظر من ئەم بیرۆکەیەکی مطلقاً دژژنە ڕەبتی بە ڕەهایی ژنۆنی دروستە کە ڕۆزنامەهای بۆژوایی و ڕسانەهای غەربی و ڕسانەی لە ڕاست و چەپۆ ئەم ڕسمی ئەم ژنانەدا کوتن وەکو ژنانێکی قارەمان و وەکو ژنانێکە سوژن چەکیان گرتو بەدەستەوە لە هۆڤیەتی ژن بوون و ئینسانی بوون خۆیان دفاعکەن. بەڵام چنین شتێ نییە لە عەمەڵا ئەبینی کە ئەحزابە سیاسیە نەت ئازادی مناسباتی جنسی ژن و پیا و ژن بە ڕسمێ ناناسن. ژن کاتێک ژن بەکاریان وەکو ئەبزارێک بە هەرنەوە ئیسفادەی ئەبزاری لە ژن هەر لە ئینسان سێکسیزمە هەر لە هەتا لە پیاویش مەسەڵەن بۆ نمونە سێکسیزم دروستە کە 90% سێکسیزم دش بە ژنە، بەڵام سێکسیزم دش بە پیاویشێ بۆ نمونە بینی کە هینە لە ئەوروپاشا مەسەڵەن پیرەژنهایەکی ئەوروپایی هەن کە کەسیان دەست ناکەوێت یا ژنایەکن کە قەڵەون چێمانە چن بۆ توریزمی جنسی بۆ بەکرێگرتنی کەسانێکی ڕەش لە ئەفریقا لەگەلەوانە بخەون کابرا لە نەنکی پێترە لەگەلەوانە ئەمەشە سێکسیزمە. بەڵام لە ئەحزابی کوردی و کوردستانی و ئەحزابی سیاسی منتەقەی ئەمە مەسەلەی سێکسیزم زۆر پیچیدەیە. ئەمە حیزبانە بەردەوام باسی ژن نەکەن، مەسەڵەن ئەگەر تەماشاکەی شیعر بۆ ژن نەخوێن، گۆرانی بۆ ژن نەخوێن، باس لە ڕەهایی ژن نەکەن، باس لەماکەن، باس دەوەکەن کە ژن ئەبێ ڕەهابێ ئەوێ خۆی ساحبی جەستێ خۆ بێت چێوانە. وەلی وەختێک گاتە سەر مەسەلەی ئازادی ژن، ئازادی ژن خۆیان و دایک و خوشک و هەمویان یا ئەندامی و حیزبانە ئێتر لەوێ ئازادی ژن قەدەغەیە لە ئەوەی تۆ بێ وەکو ژنە ڕابوەستی ساڵهای ساڵ منتەزر بی کە بیرۆکەیەکی ناسیۆنالیستی کۆنەپەرستانە و قەومی بێت و کۆمەلگاکە ڕزگار کە دوای ئەوگە ڕزگار بوو ئێمە بین بە نەتەوە دەوڵەت نەوتەوەمان دروستکە یا کۆنفدرالیزمی دموکراتیک و کاتە تۆ توانێت ئازاد بێ. من وەکو لاج جواد وتی ئێمە دروستە کە باوەڕمان بۆیە کە ڕەهایی ژن لە هیچ سیستمێکی ترا بێجگە سیستمێکی سوسیالیستی و کۆمونیستی ممکن نییە. بەڵام ئێمە ناوێسین بە ئینتزاری سیستمی سوسیالیستی و کۆمونیستی و مبارزەی خۆمان بۆ گەشتن بە شرایطێکی باشتر حتا لە چوارچوبی سەرمایه‌داری متەوەقف ناکەین. ئەسڵەنەوە شتێکی غەڵەتە و تەفەکوڕێکی سۆفیستیە کە کەسانی ماوەیەکی زۆر لەناو نیروهای سیاسی دواکەوتوو لە منتەقەی خاوەنیان لە سەرحی جیهانیە ناسیۆنالیزمی چەپی پێڵێن ئەمە باو بوو کە بە تۆ بە ئومێدی ئایندەی گەشتن بە سوسیالیزمە بێ مبارزە بۆ ڕەفۆرم و بۆ گۆڕانکاری بۆ مافیژن لابنێ تەبەقەی کارەگەر و جۆمش کارەگەری لە دەورەی مارکس هەتا هاوڕێ حەسەن ئەمە زەبت لە نێو خەباتی حزبەکانی ینی لە نێو تێکۆشانی بەناو ڕزگاری خوازی نەتەوەیی لە نێو ئەحزابی کوردیدا هەبووە لە هەر چوارپارچە کوردستان کە بۆ نمونە یەکەم جار لە کۆمەڵا خەباتی چەکداری ژنان خەباتی چەکداری و سیاسی ژنان دەستی پێکردووە هەتا ئێستا کە لە پەکەکەدا بەردەوام دەبێت و بەردەوام ئەم شێوازە دووڕوویە یان ئەم شێوازە فریودانە لە نێو سیاسەتی ئەحزابی کوردیدا هەبوون. بۆ نمونە هەر کات ئێوە دەتوانن بەردەوام لەگەڵ ئێمە خەبات بکەن وەکو ژن، بەڵام کێشەی ئێمە لە ئێستادا کوردستانە. کاتێک کە ئێمە کوردستانێکی سەر بە خۆمان دروست کرد، کوردستانێکی ئازادمان دروست کرد، ئەو کاتە ئێوەش دەتوانن وەکو ڕەگەز مافەکانی خۆتان بەدەست پێرن. زانیش من نازانم کۆمەڵە شتی وا بڵێیانە چون کۆمەڵە ئەگەر تەماشاکە بەشەوەی تاریخی و تاریخچە کۆمەڵە بخۆینەوە
کۆمەڵە لە حزبێکی ماوەیستی چەپۆ بەرەو مارکسیزمی انقلابی دوایی بەرەو ناسیۆنالیزمی چەپ گەڕاوەتەوە حزبێکی ئیمڕۆ حزبێکی سوسیال دموکراتی ڕەفۆرمیستی بورژواییەک لە چوارچوبی ئستانداردهای بورژوازی غەربیانەوە سیستمێکی گەرەکە کە دروستە کە لە سەرگونی انقلابی جمهوری اسلامی دفاعەکە بەڵام سیستمێکە باسی لەکات زۆر جیاواز لە سیستمی غەربی نیە وەڵێ من پرسیار منەوەیە کە ئایا ڕەهایی ژن لە جامعە غەربیە وجودی مناڵم نییە چون ئەگەر ڕەهایی ژن لە جامعە غەربیە وجودی هەیە بۆ ژنانێکی زۆر بۆ 95% زەنانە تەنفرۆش لە ئەوروپای شەرقیەوە بە پێڵەن سفانگ پرۆستیتیوتە یعنی تەنفرۆشایە کە ئیجبا کراون بەکاری تەنفرۆشی هێن بۆ ئەوروپا لێرە وەکو لە پشت وەکو کاڵایە وەکو کەوشەکۆنەیەک وەکو کەوشێک لە پشتی شەی دوکانەدایەن هەر کەسێک حەزی لە سێکس بۆ کەسێکی بۆ پایانەوە بچێت لەگەڵەوە بخەوێ ئەمە سێکسیزمی سیستماتیک و دەوڵەتی و سازمانیافتە و مافیاییە کە لە دەوڵەت مەشروعەتی پێدا و فەمینیزمی لیبرال فەمینیزمی پۆستمۆدەرن ئەمە بەناو سوبیەکتیڤیتی و بەناو ئەو کە ژنی تەنفرۆش سوژەیەوە خۆی ئۆبژەنیە ئیتر بەمە مەشروعێتە بۆ نمونەگە تەماشاکە فەمینیستای بەرخەلاف ئەو قسانەکە و ژنەکە پێش لەو جەجاوە قسەیەکە نەدەم ناوی چییە بەرخەلاف ئەو قسانە فەمینیستای پۆستمۆدەرن ئەچن زۆر ئاگاهانە چەند سێ چوار دانە ژن پیاکەن لەناو میلیۆنها لە ئەڵمانیا 1 میلیۆن ژن تەنفرۆش هەیە چوار دانە ژن تەنفرۆش پیاکەن کە تەنفرۆشای هینن پێڵە پریواتە تەنفرۆش یان تەنفرۆشی شەخسین کە بە تەلەفۆنی مەساڵ چما ماڵەکان سرویس جنسیە دەن بە خەڵک چوار دانە پیاکەن ئێمە لەگەریانە مساحبەکە قسەکەن تێکیان ئاڵێ من کامڵن ئاگاهانە عشقمە کێشە تەنفرۆشیەکەم ئەو جۆرە پێم خۆشە پێم وایە کارێکی خۆشە کارێک سەخت نییە زۆر شەوێ 500 600 دەرتێرم ئەمانەکەن بەهین ئەمانەکە ئەکەن بە ئولگو بۆ باقی تەنفرۆشەکان وەلی منەڵم ئەو 95% تەنفرۆشەکە لە جێر سەختترین شکلی ئیستثمار و بەرەبەرکەشی جنسی و لە خۆنامەبوون و لە خۆنامەبوون لە ئینسان و لە پوڵەکە وەرەگرن لە خۆنامەبوون لە محیتێکە تیا زندگیکردن لە شرایطی اجتماعی لە جامعە لە موجودیت ئینسانی خۆیان لە خۆنامەبوون ئەو چۆنە پرسی لێ ئایا ئەو فێمینیستانەی کە مدافعی ژن وەڵەن ژنی تەنفرۆش سوبیەکتە یا ئەو فێمینیستانەی کە لە ناو پێکەکە باز لە فێمینیزم و بەحسای فێمینیستی و دواکەوتوەکەن فێمینیستی دواکەوتو نە فێمینیستی سوسیالیستی ئایا خۆیان حاضرن کە بازە بڵند بە مناڵەکان خۆیان بە کچەکان خۆیان بڕۆن تەنفرۆشی کە تۆ سوبیەکتی وەکو تەنفرۆش حاضر نین بە هیچ شێوە حاضر نین و کارەکەن و هیچ ئینسانێکی عاقڵیش تەوسیە ناکات بە کەسێکی نزیکی کە بچێت تەنفرۆشی کە بە هیچ دەوڵەتێکی بورژوایی هەتا دەوڵەتایەکی دێرە تۆ بچی بۆ دارێ کار بێکاربی حتا کاری زۆر پەسترین کاری اجتماعی وەکو شستشووی زەرف و کاسە و کۆچک و خیابان و سیگار جەمەکردن خیابانە وەلی یەک جار ئیدارەی کار لە ئەوروپا بە تۆ ناڵێکە بە تەنفرۆشی هۆژە کارە وای تەنفرۆشی کار نییە و مەسەلەی سوبیەکتیڤیتی و مەسەلەی وەکە ئێمە ژن لە ئەحزابی کوردی ئەحزابی سیاسی ئەحزابی ئەوروپایی سوبیەکتە یا فاعلە خۆی شخصێتێکی مستەقلە منەوە ڕە دەکەم من پێم وایە ئەبێ بیبێت بەڵام نیەتی متاسفانە چون سیستمی سەرمایه‌داری دقیقاً جۆرەکە کە لە نیروی کاری ژن وەکو نیروی کارێکی زەخیرە ئەلەی نیروی کاری پیا و تەبقی کاریگەری پیا و ئیسفادەیەکە نیروی کاری هەرزان نیروی کاری کە هەمیشە ئیمکانی ئیخراجیە بەخاتە حاملگی بەخاتە عادەت ماهانە بەخاتە شرایطی مختلف لەم نیروی ئیسفادەکە بە دژی ئەوەی تر بەکارێنێ هین لەم طریقە مەفعول بوونی ژن باستەولی دەکاتەوە ئەگەر گەرێکی ژن گەرەکی بە مەفعول بێ ئەبێت لەم وەزعیەتە دەرچێت بەم وەزعیەتە بشکێنێت دەبێت سیستمە بشکێنێت کە لەسەر شەوسانەوەی ئینسان دانەوە هاوڕێ حەسەن هەندێک خاڵی زۆر سنجڕاکێشت ئاماژە پێکرد بەڵام من لێرە میوانی وام هەبوو کە خۆی بە فەمینیست دەزانی و پێی وابوو ینی پێی وابوو کە فەمینیزمی سۆسیال فەمینیزمی پۆستمۆدەرنیزم دەتوانێت حەلی ئەم کێشەیە بێت ئایا بەڕاستی خودی پۆستمۆدەرنیزم خۆی سیستمێک نییە کە مەشروعیەت بە سێکسیزم لە نێو بە سێکسیزمێکی سیستماتیزەکراوی ڕۆژانە دەدات دژی ژنان لە نێو خانەوادەدا لە شوێنی کاردا لە پەرلەماندا لە نێو میدیادا ڕۆژنامە تەلەڤیزیۆن ڕادیۆ و ئەمانە ئەنێ بەڕاستی
بەڕاستی پۆست مۆدرنیزم دەتوانێت چارەسەر ببێ بۆ سەکسیزم لە کۆمەڵگەیە؟ بە نظر من پۆست مۆدرنیزم نەتەنها چارەسەر نییە بەڵکە پۆست مۆدرنیزم کەسیفترین ئەشکاڵی سێکسیزمی لە جامعە هێناوتە ئاراوە لە طریقی ڕسمیەتدان بە ئیدئۆلۆژی نێۆلیبرالیستی. ئەگەر تەماشاکەن ئاسارێک کە لە نەق پۆست مۆدرنیزمان نووسراوە بەتایبەت کتێبهای وەکو لەلایەن کەسی وەکو ترێ گەلتن کەسانەی وەکو ئالێکس کاینیکۆس یان ڕەمان کە لەسەر پۆست مۆدرنیزم حتا دەیوید هاروێ یا کەسانێکی متەفەکرانی مارکسیست کە لەسەر پۆست مۆدرنیزم بەدقیقی کردووە. پۆست مۆدرنیزم دقیقاً بە دلیل ئەوە کە فەلسفەی سیاسیەکی جدی نییە بە دلیل ئەوە کە اقتصادی سیاسی نەقدی اقتصادی سیاسی نییە. پۆست مۆدرنیزم بە دلیل ئەوە کە صرفاً لە نەقدی ساختاری زەبانی و دەست پێکا لە نەقدی نە لە نەقدی مناسباتی اجتماعیەوە و بە دلیل ئەوە کە ئالتەرناتیڤە ئێرانەدا بە دلیل ئەوە کە نەوعی سەرگەردانی پوچیگەرایی نیچەیستی وەکو ئالتەرناتیڤ عەلەی دیالکتیک بەکارێنێ و دیالکتیک و تفکری دیالکتیکی و تفکری رادیکال شۆڕژگەرانە بە تەورکلی لە جامعە نەقزەکە بۆ بە بەشێک بۆ بە هێنێک پێ لە زباڵەیەکە لە دەرونی نێۆلیبرالیزم نێۆلیبرالیزم وەکو اقتصادی سیاسی نێۆلیبرالیستی وەکو ژێربەنای ژێرخانی ئابووری سەرمایه‌داری ئیمڕۆ ناوبدەین کە پۆست مۆدرنیستەکان پێڵن پۆست ئیندوستری سۆسایتیز جوامعی پۆست ئیندوستری فەرا ئیندوستری کە من پێم وایە چەرەندیاتەوە پۆست و مەستشتە ئەگەر وا داوای بڵێم پۆست مۆدرنیزم دقیقاً ڕووبەنای فکریەکە کە لەم جامعە شکل دەگرت و فەمینیزمێک کە لەم بیرۆکە نێۆلیبرالیە بیرۆکەیەکە کە نەتەنها نەقدی مناسباتی سەرمایه‌داری ناکە بەڵکە لە طریقی نەقدی ئیدئۆلۆژیەوە کە بەس لەسەرەوە کە ئیدئۆلۆژیە بێت بە تەرکولی نەقدکرێ خەریکە مەجالەدا بە دەڕەندەخوترین ئەفکار و شێوەی اقتصاد و شێوەی فعالیەتی اقتصادی بەناو نێۆلیبرالیزم یعنی نێۆلیبرالیزم پۆست مۆدرنیستی دروست کرد نەک پۆست مۆدرنیزم نێۆلیبرالیزم دروست کرد وەلە ئەفکاری پۆست مۆدرنیستی نەک هەمویان چونی پۆست مۆدرنیستەکان زۆر جیاوازن مەسەن لە لیۆتارە دەست پێکە فۆکۆ دلۆس تا جودت باترەوانە وەلە بەڵام پۆست مۆدرنیزم ئەگەر لە نەفسی خۆیان بە کولی چاوی دەکەی دقیقاً شێوەیەکی زد عقلانی و زدە فەلسەفیە کە من بەناو نابودی عقلانیەت و نابودی هەر شێوەی بکردنەوە عقلانی ناوی دەبم کە فەلسەفە و دیالکتیکە شێوێنە و سوفیزم و دەروێشگەرایی و دەروێش مەسلەکی و لەزەتهای زودگوزەری جنسی جایگوزین ڕەوابەتی عشقیەکە منمونە ئەناشی جنسی کە لە دەورەی لە دەهەی 6 سال لە ئەوروپا شکلیگەن کە هیپیگەرایی هیپیزم ئەم جور بەشای هیپیستی و کێشان مواد مخدر و نازانم LSD و ماری جوانە و هەموو ئەمانە کە سێکسێک گروهی و ئەم شتانە شکلیگەر ئەمە پۆست مۆدرنیزم ئێستاتەکەی لێ چون ئەناشی مناسباتی اقتصادی نێۆلیبرالی پۆست مۆدرنیزم وەکو زباڵەیەک هێنابوو لە سەر ئارای گفتمانی سیاسی و ئەمان لە تاریخی گفتمان سیاسیەوە خەریک هینانەدا مەجالیانەدا بە ئەم شێوە لە ئەناشی لیبرالی و کاپیتالیستی ئەگەر من لەگەر ئەناشیزمە مخالفم بەڵام ئەناشیزمێکی ڕادیکاڵ و سەختاشکن بەوە زدی سەرمایه‌داری بێ قابل قبولترە تا ئەناشیزێکە کاپیتالیستی بەوە سیستمی کاپیتالیستی تەوجیهکە بە نەزەر من پۆست مۆدرنیزم لەو زاویەوە هەم سوفیستی هەمەکرێ پێ بڵێ ئەناشی بەڵام ئەناشێکی کاپیتالیستی متفەکرانی منتەقدی پۆست مۆدرنیزم لە گرایشاتی مختلف لە جناحی ڕاست و تا جناحی چەپ یا تا کۆمونیستەکان بە نمونە مەسەڵەن نێو مەحافزەکارانێکی جاسوسی سازمان سیا وەکو دانیێل بێل ئەوانش منتەقدی پۆست مۆدرنیزم پۆست مۆدرنیزم ئەخلاقی بورژوازی تفەکراتی بورژوازی شێوەی بیرکردنەوەی بورژوازی لەناو بردووە بە نمونەشێ مەبگەڕێن و دووبارە گەڕێنە بۆ ئەفکاری هانا ئارەنت و کەسانی دیکەوە ئەمانە وەکو مەبنا قەرابەی نە فۆکۆ و نازان دلۆز و کێوکێوانە ئەم نوع نەقدانیشە کراوە لە پۆست مۆدرنیزم کە ئێمە نەقدان هەر بە زباڵەشی نازانین بەڵام نەقدی مارکسیستی ساختاری و دیالکتیکی لە پۆست مۆدرنیزم نەقدێکە ئەوەی کە خاتە پێش پای پۆست مۆدرنیزم کە پۆست مۆدرنیزم چش سیستمێ لە اقتصاد و لە شێوەی تەولیدی اجتماعی بۆ جامەگەرەکە هیچ دانەجوابێکی نییە پۆست مۆدرنیزم هیچ ئالتەرناتیڤێکی نییە هیچ ڕاکارێکی نیێت پۆست مۆدرنیزم صرفەن لە سەتحی گفتمان و لە سەتحی گفتگو و سەتحی گۆڕینی ساختاری زەبانی بۆ تەغییری وەزعیەتی نەوە تغییر وەزعیەتی اجتماعی ئەڵێ ئێمە بە سنسیبلیتیە حساسیەتی ئینسان
تحریکین و دەتەرێکی تحریکی حساسیتەوە ئەتوانین بڕۆینە پێشەوە بەڵام وەختێکە باز لەوە کە چۆن بڕۆینە پێشەوە ڕێگە حەلێکی نیە بۆیە ئەگاتە نیچەگەرایی و سوفیزمێکی مطلق و بە تەوری عامە ئەگاتە پوچگەرایی مطلق. هاوڕێ حەسەن من ئەمەوێت لێرە پرسیارێکت ئاراستە بکەم تکایە هەوڵ بدە لە حەوت خولەکتە ئەم پرسیارە وەڵام بدەیتەوە ئەوەی کە ئایا ژنان دژ بە کێشەی ڕەگەزی کە هەیەیان لە کۆمەڵگا بۆ نمونە ژنانی شۆڕشکێر لە کۆمەلگا ئەبێ 3 جار زۆرتر خەبات بکەن یەکەم جار دژی کۆنەپەرستی ژنانەی خۆیان کە لە دایک و لە داپیرە و لەوانەی کە لە بنەماڵە و لە کۆمەلگا بە ئرسیان وەرگرتووە جاری دووەم دژی کۆنەپەرستی و سەکسیزمی کۆمەلگا و جاری سێهەم شەڕ دژی سیستەمی حاکم ئێستا ئەم سیستمی حاکمە سیستمی ئاخۆندی بێ سیستمی سەرمایه‌داری بێ هەر سیستمێکی دیکە بێ کەواتە هەر ژنێکی ئازادی خواست کە بیەوێ لە پرۆسەی بگا یان لە پرۆسەی خەباتی ڕزگاری خوازی ئینسانیان ڕەگەزی خۆیدا هەنگاو بنێ کە ئەبێت 4 جار ئەکتیڤتر لە پیاوێکدا بێ یەک ئەمە جیاواز دوو ئایا بەڕاستی بۆ نمونە ئەمن بۆ خۆم فەمەنیزم بە حرەکەتێکی بورژوازی دەبینم ئەگەر سەیری مێژووی فەمەنیزمیش بکەین فەمەنیزم بۆ خۆی حرەکەتێکی بورژوازی بووە هەر لە سەرەتاوە هەتا ئێستا ئایا کێشەکانی ژنان وەکو ڕەگەز وەکو کرێکار وەکو ژنانی کرێکار ژنانی بندەست تەنانەت ژنانی بندەستی بورژوا ئایا دەتوانن خۆیان لە چوارچێوەی فێمینیزمدا ببینەوە ئایا فێمینیزم دەتوانێت وەڵامدەری کێشەکانی ژنان بێت چ وەکو کێشەی ڕەگەز چ وەکو کێشەی چین جوابدە بێت و دووهەمیش ئەوەیە کە ئەگەر ئەمانە هەمووی چارەسەرین کەواتە ئێمە دەتوانین لە چ سیستمێکدا چارەسەر ببینین زانین چۆن فەمینیزم هێتا فەمینیزم چون ئەگەر تەماشاکەین مەوجی ئەوەڵی فەمینیزم لە دەورانی 1970 دەست پێکرد پێشەوەش ئەگەر مەقالاتی کلاسیکی مارکسیستی یا ئاساری کلاسیکی مارکسیستی بخوێنیتەوە ئێمە لە ساڵ 1930 ئاگوست بێبەر کتێبێکی بەناو ئاگوست بێبەرێکی لە گەورەترین متەفەکران خۆی پیا بووە یەکێک لە گەورەترین مدافعانی ڕەهایی ژن بوو کتێبێکی بەناو سوسیالیزم و ژن لە کتێبی ژن و سوسیالیزم یا سوسیالیزم و ژن نەزانم بە فارسی چۆن تەرجمە کراوە لەوێ باس لەوە کە ژنان بەعام کولی ژنان لە هەر چین و تەبەقە و توێژ و قشرێکی کۆمەڵایەتی بەعام لەگەڵ پیاوانی تەبەقەی کاریگەرە لە یەک شتا مشتەرەکن ئەویش اشتراکیان لەوەیە کار دوکان تحتی سەرکوتن ئەنە تۆ هەر کافیە ژن هاوڕە حەسەن ببوورە ئێمە مێژوویەکی خەباتی ژنانمان هەیە لە کوردستان بۆ نمونە لە کوردستان بەردەوام لە حیزبەکانی کوردستان هەر لە کۆمەڵەوە کە یەکەم جۆنبشی ڕەگەزی ژنان هەبووە یەکەم بەشداری چەکداری و سیاسی ژنان هەبووە هەتا ئێستا کە پێکاکە هەیە بەردەوامم ذهنیەتە هەبووە کە ژنان ئەم ڕێبەرایەتێکی پیاوانە بووە لەم حیزبانەیە و ئەم ڕێبەرایەتیە پیاوانەی حیزبانە بەردەوام کتویانە هەر کاتکە کوردستانێکی سربەخۆ دروست بوو ئێوە دەتوانن بگەن بە مافە ڕەگەزیەکانان کەواتە ئێوە ئێستا بەشداری پرۆسەی ناسیۆنالیستی ببن لە داهاتووە کە ئێمە کوردستانێکی ئازادمان هەبوو ئێوەش دەتوانن مافەکانی ڕەگەزی خۆتان مافەکانی ژنانەی خۆتان بەدەست بێنن چینایەتی لە خەباتی کرێکاری جیهانیشتا هەر ئەم مەوزوعەیە یان شتێکی دیکەیە جیهانە سوسیال دموکراسی هێنا ڕۆژ
ڕۆژهەڵاتە کوێ لای خۆمان کوێ نەدەم ڕۆژهەڵاتی ڕۆژاوا من نەدەم کوردیەکەم زۆر چاکنی ژنێ هەندیە ئەوە هەندیە یەکێ گۆزاعلێ بە من هێنان لای ئاورمانە لە ئەم بیرۆکەی سوسیال دموکرات هەمووی لە ئەوروپا وەرگیراوە تەفەکوورێکی ئەوروپا محوەری ئەوروپاگەرایی هەیە کە خۆی گەزێت مەسەن ئەگەر تەماشاکەی سوسیال دموکراسی ئەوروپای چاودەکەی ئەڵە بە تۆ ئینقلاب پێویست نییە تۆ لەگەر لە تەریقی گەشتگاندنی دەنگی خەڵک دەنگی پارلمانتارەکانە بە حەدەکسەر ئەتوانی کۆمەلگا بگۆڕێ مە قسێکی مەفتە چرتە بە هیچ سیستمێکی پارلمانتاریستیە بە هەر میزان چەپ و عذابی سوسیال دموکراسی خەوی بن کۆمەلگا کاری مزدی ناگۆڕە چون کاری مزدی و کاری کرێگرتو زمانێک گۆڕە کە سیستمی سەرمایه‌داری مناسباتی تەولیدی بەرهەمهێنان هەڵوەشین تۆ مناسباتی دانێک کە لەسەر ئەساسی اشتراکی بێ لەسەر تەولید اشتراکی باسم لەوەکە کە لە بزوتنەوەی سوسیالیستی و بزوتنەوەی چەپ و کۆمونیستیە لە تاریخ ئەوروپا کە ئێمە هەمووی ئەو کتێوانەی کە لە ئێرانە منتەشر بێ لە ڕاستیە وەرگێڕاوەی ئەو کتێوانەی کە لە ئەوروپا 100 ساڵ 200 ساڵ لەمە پێش قسەی لەسەر کراوە 180 ساڵ 170 ساڵ لەمە پێش بۆی خۆمان متفەکری خاوەرمانەی زۆر بەکەمە ناسم ناناسم متفەکر خاوەرمانەی نییە چون فکر لەو منتەقا هەنیە فکرکردن هەنی هەرچێک بووە لە گوت ڕابردوشا ئیسلامیشت بوون و لە حجرا دەرسیان خوێندووە و لە مەلاوشت بوون بۆی لەویا کە تەماشاکەین مانە وەکو تێوەری بە معیاقەدانێ بۆ ئەنازەگرتن تەرەقی بوون تەرەقی خوازبوونی جنبشایەوە بزوتەوەی ئیجتیماعی لە بزوتنەوە کۆمەڵایەتەکان لای خۆمانە ئەگەر ئاگوست ببن وتم باس دەوێت کە وت دوو ژن وەکو ئام بە ئام وەکو ژن وەکو موجودێت وەکو ڕەگاز لەگەر کرێکارە یەک دانە بەرژەوەندی مشترەکی هەیە یەک دانەشتی مشترەکی ئەویش هینە ئەویش تحت السەمبوون چەوساوە بوون ژن وەکو ژن ئەچەوسێتە بە خاتر جنسیەتی کاریگەر بە ئام وەکو مەفهومێکی واقعی وەکو کەسێک کە مەسەن هێزی کاری خۆی فرۆشێت ڕۆژانە لە بەرابەرە و هێزی کاری خۆی فرۆشێت وەرەگرێ ئەوش بە خاتر هێزی کاری چەوسێتەوە و ژنی کاریگەر ژنانی چینی کاریگەر یەک نەو ستەمی مزاعف یعنی دوو بەرابەر بەسەر نایە یەک جار وەکو ژن بە خاتر ژن بوو لە چۆسێنەوە و یەک جار وەکو کاریگەر بە خاتر کاریگەر بوو لە چۆسێنەوە مەسئلەی ئێمە مەسئلەی ڕەهایی ئینسانە بە عام بەڵام ڕەهایی ئینسان ئەبێ گرێخوا بە ڕەهایی چینێکۆ کە ئەچەوسێتە لە کۆمەلگا چون ژنی بورژوا لەوانەیە ژنی بورژوایەکی ئەوروپایی مەسەلەن کە ئوستا دانشگایە مەسەلەن ڕئیس جمهورەکە پێی وا بێ ڕەهای من پێما هەر بەردەیە ڕەهای چی کە چارزکەم مەسەلەن ئانجلا مێرکل بۆ نمونەیەکی لە قەویترین ژنی تاریخی دنیا بەنظر من کاریکاتۆرێکە کە لەلایەن هێنا لەلایەن کۆنسەرنهای اقتصادی و لەلایەن فیرما و شرکەت‌های ئەڵمانی و دانراوە بانکەکان و دانراوە هەرچێکی پێ بڵێن وەکو بزن وەکو تووتی تکرار دەکاتەوە ئەوە ژنێکی ڕەهانیە ژنێکی ڕزگار نییە چون سیستمی سەرمایه‌داری ناتوان ڕزگار سیستمێکی لە خۆنامۆی ئینسان بێنێت لە خۆنامۆی ژن بێنێ بۆ لەگەڵ خۆیان ناتوانێت ئەو ئینسان ڕزگارکە پس ڕێگە چارەیەکە لە کوردستان مەسەلەن لە کوردستانە لە ئێرانە ئەم حەزبانەی کە تۆ باسی دەکەی کۆمەڵە و دموکرات ئەسەن باسی مەگە ژن لەوێ ژنی سەر تەنور و تەپاڵۆشتی پێڕژن و ئەیبەن هینی پێکۆکەن و چێشت و قازانوەشتی بنکڕی بێ دەبزەکەنەوانە حەز دموکرات هەر زۆر دواکەوتن حەز دموکرات لەگەڵ لە جمهوری ئیسلامیش لە حەز فەرهەنگی و دواکەوتن بەڵام کۆمەڵاگە سیدەکەی کەمان باسی مەسەلە ژنەکەن ژنیان هێناوەتەنە ئاراوە عەرسەی مبارزەی سیاسی چەکیان داوە بەدەستەوە بە دروستی دەستیان خۆش بکە کاریوان کردووە بەڵام هەوزەمانی ژنانێکە لەناو کۆمەڵا بوون ڕووسەریان بوو ئەوڵین گروهی ژنان کە لەناو کۆمەڵا مەسەلا بوون ژنانێ بوون کە حجابیان بوو دوای وتیان ئەمە هین ئەمە چی پێڵن ڕووسەری نییە ئەمە جامانەیە دەستیاکە بە قسەکردن لەسەرەوە کە من جامانەش لابن دوای من لەگەل لێنا قسەم کرد لەگە خودی کۆمەڵاوەتی کۆمەلگای ئەمە دواکەوتبوو خەڵی نەکرد ژن بەبێ جامانەوە بەبێ ڕووسەری چەک هەڵگرێ درۆشە ڕوبەدەرە درۆکە وەلی وەختەکە دوو نەفەری دانیش لەگەل لێنا قسەکەی تاریخ شەفای خۆیان باسەکەن ڕاستیەکەیڵن بەڵام ئەم کۆمەڵەشە مەراحلێکی پشتە سەرنا مەرحلەی کە هاتنی مارکسیزمی شۆڕژگەرانە لە طریقی اتحادی مبارزانی کۆمونیستی و مەوجگیری اقتصاباتی کارەگەری و کۆنتڕۆلی کارەگەری لێرەنا مارکسیزمی شۆڕژگەر وەکو بیرۆکێکی شۆڕژگێرانە و ڕادیکاڵی سوسیالیستی و لایەنگری سوسیالیزمی علمی بوو سەری هەڵدا و تەفەکوراتی
دواکەوتو ناسیۆنالیستی و فێۆدالی ناو کۆمەڵە پاشەکشە پێکرد ئەمە مەرحەلەی ترم مەرحەلەی سێوم کە لە ناو کۆمەڵە بە دوای ئینشاعبی کۆمونیزمی کاریگەری ڕۆدا کۆمەڵە دووبارە گەڕێتەوە سەر نووکەکەی ئەمجارە بیرۆکێکی سۆسیال دموکراتیک بیرۆکێکی ڕفۆرمیستی بیرۆکێکی ناسیۆنالیزمی چەپ زاڵە بەسەر کۆمەڵە دووبارە ژن لەناو کۆمەڵا کە بە فاصلەی مەسەن تەماشاکە لە فاصلەی 1362 ئێران 84 تا 91 سەرکەی ژن ناو کۆمەڵا مەسەن ئەو ئۆبیەکتە کە ئیمڕۆ هەیە نەبوو ژن نەیتوانێت مەسەن ژن نووسەر بوون لێچانهای بوون متەفەکر بوون مدەڕس بوون هاتن لە جەلسەکانە کۆمیتە مەرکەزی و بەحسییانەکە ئیمڕۆ یان ژنێکەکەن بە دروستە کاریکاتۆرە ژن هەیە لە تەلەڤیزیۆنە قسەکە مساحبەکە لەگەڵ ولی هەمووی بۆیان نووسن پێ دەنەڵە بیخوێنەرەوە یەک ژن نییە کە لە ناو کۆمەڵا متەفەکر بێ تەفەکورێکی پێشکەوت و خوازانەی بێ خۆی بتوانێت صاحب فکر بێ خۆی بتوانێت شتێک بۆ خۆی بینووسێن پێشەوە کە نیشان سەیبراهیمە بەناو خۆی بڵاوی کاتەوە ئەمەیە مشکل پیاوە لە حکومڕانە پیاوە لە دەسەڵات بەدەستە یەک ژنی کۆمونیستی ئێرانی ناو بکە لە ڕاستی حزبی کۆمونیستی ئێرانیا بێ بۆیان مەسەلەی عەمەڵ و تێۆریکە مەسەلەی بۆ گەشتن بە ئێمە لە چەند ئەم حزبە سیاسیانە باسی تێۆری میۆریشتکە من بەڕاستی ناناسم چون نایەنە بووم بەڵام ئەم هەر کام لەوانە کە توانی قبول کە ژنان بتوان بگەن بە باڵاتری مقام هەیە حزبی بدونە هیچ تەبعیزە بدونەوە کە دوو بەرابەر خەباتکەن و دوو بەرابەر کەسێک پیاوی شت بزانن بگەن بە ئەو موقعیتەکەوان بەیانە مەقام دەستخۆش من ئەوە نەفەرم کە پێوەستم بیان هاوڕە حەسەن دەزانی چی ئێستا ئایا ئێمە ئەگەڕێنەوە ئێمە کێشەکان دەزانین چییە بەڵام دەگەڕێن بە شوێن چارەسەردا تۆ وەکو چالاکوانێکی سیاسی وەکو چالاکوانێکی کۆمۆنیست چارەسەری ئەم کێشانە لەکوێدا دەبینی ئایا بۆ نمونە دوو پرسیاری زۆر گرنگ هەیە لەم نێوانەدا ئایا ژنان ئەبێ لە بزوتنەوەیەکی فێمینیستی بۆ نمونە فێمینیستی سۆسیالیستیدا بۆ نمونە فێمینیستی مارکسیست لێنینیستدا خەبات بکەن بۆ ئەوە کێشە ڕەگەزیەکانی خۆیان چارەسەر بکەن یان ئەوەی کە کێشەی چارەسەرکردنی ڕەگەز گرێدراوە بە کێشەی چارەسەرکردنی کێشە چینایەتیەکان بەنظر من ئەم دووشتە دژی یەکترینی نابێت ئێمە بێن مەوزوعێکە زۆر نزیکە لە یەک بێن بکەم بە دژ یەکترین بڵێن ئەمە دووشتن کامڵان دژ یەکترین نام بەنظر من ئەبێنی لە ناو نیروهای چەپی هین فەمینیزمی مارکسیستی کە لە هەن بەخشن فەمینیستایەکی زۆر متەرەقین کەسانی وەکو فریگا هاوگ یەکێ لە گەورەترین متەفەکرانی مارکسیستی معاصر وەکێ لە گەورەترین متەفەکرانی فەمینیزمی مارکسیستی معاصر لە دنیا بەداخەوە زۆر ناناسیێن کەسانی کە زۆر ڕادیکاڵ و زۆر انقلابین و باوەڕان بە گۆڕانکاری ساختاری لە سیستمی سەرمایه‌داری هەیە ئەمانە ناناسیێن منەڵم دروستە فریگا هاوگ قسێکی زۆر چاکە ئەڵە تاریخی جنبش کاریگەری ئاغشتەیە بە پیاوسالاری ژنان هەمیشە حاشیە بوون دروستە کە ژنانێکی قەوی ڕادیکاڵ زۆر یاغی وەکو کۆلۆنتای وەکو ڕۆزا لوکزامبۆرگ ژنێ وەکو هین کلارا زیتکین ئەمانە توانین موقعیتێکی زۆر باڵا دەستە باڵا لە ناو ئازابی سیاسی لەو سەردەمیشە پێیاکەن بەڵام ئەمانە قەلیەت بوون ژنانی کاریگەری ناو جنبشی کاریگەری جنبشی سوسیالیستی لە دەورانی ئەوانە هەمیشە حاشیە بوون هەمی تۆ بە زۆر خەبات کرا وەکو ئیمڕۆ لە چۆن لە ناو ئەحزابی سیاسی کوردی سوسیالیستیە خۆیان بە سوسیالیستی شەپەزان ژن حاشیە لە ناو جنبشی کاریگەریشە لە دەورەی مارکس دوای مارکس دەورەی لەنین دەورەی ڕۆزا لوکزامبۆرگیش دقیقاً شتێکی وا بۆی مەسئلەی ژن ئەبێ بە زەرورەت ئەوانە تۆ مەسئلەیەکی واقعیە مەسئلەیەکی خەیاڵی نییە تۆ لەگەر مناسباتێکی پیاوسارانە ئەفکاری پیاوسارانە شێوەی هەڵسوگۆتی پیاوسارانە شێوەی سەکسیستی بیرۆکەی سەکسیستی سەرۆکارێ بۆ پاشە کشەکردن بۆوانە پێویستیش دەبێ بە فەمینیزمی مارکسیستی من خۆم بە فەمینیست نازانم بە هیچ کاتێ خۆم وەکو فەمینیست تعریف ناکەم وەڵێ لەگەڵ فەمینیزمی مارکسیستیە مشکلم نییە زمانێکە فەمینیزم مارکسیستی کە مارکسیش فریگا هاوگ دەڵێ مارکس
فمینیستیش لێزن و فەمینیسمۆس مارکسیستیش لێزن یعنی دقیقا زۆر دیالکتیکیە لە مارکس بە فەمینیستی بخوێنینەوە و مارکسیزمی بە فەمینیستیەکە تەماشاکە مارکس خۆی لەسەر مەسەلەی کارەخانەگی ژن لە کاپیتاڵا لە گرۆنڕیسا لە کتێبهای مختلفە لەسەر مەسەلەی تەنفرۆشی لەسەر وانە قسە باسی زۆر دقیق کردووە و زۆر بە دقیقەوە شێکاتە وانیە کە مارکس نەیبینی بێ و کەسێکی وەکو سیلڤیا فدریچیات بێ بڵێ مارکس پیاوسالار بۆ ئەوانەی نەبینەوە اشتباه کرد نه مارکس زۆر دقیقی ئەڵە کاری ژن وەکو کاری ناوماڵ کاری غیرە مولد ژن وەکو کارێکە ئینتەگرا بێت لە کاری پیاوانە بەشێک لە کاری پیاوە چون ئەگە وەختێکە ژن لە ماڵە کارەکە پیاوان لە دەرەوە ساعتکارێکی توورانیتی کارەکەن ئەگەر پیاو مەجبور و کاری ناوماڵ خۆی بکات و کاری دەرەژ بکە قاعدەتەن کاراوەریەکی بۆ سەرمایه‌دار نابێت و بێ ساعتکارێکی کەمتر کارکە بۆیە هێنانە ئارای ژدان بۆ مەسەلەی بازار بۆ واردبوون بە ئەرسەی کار و تولید مناسبەت تولیدی هەنگاوێکە مە هەنگاوێکە بەرەو ڕەهایی مە خودی ڕەهایی نییە کەسانێکە پیان وابێ کە ژن بوو بە ساحەبی گیفانی خۆی و هێزی نووری کاری خۆی فرۆشت و ئیتر ئەو کاتە ڕەهایە من ئیشتباکەن لە مشتبای مطلقە فەمینیزمی لیبرالیزم لەگەرەکە ئێمەڵەن سەرمایه‌داری و سیستم هەیەکە لەسەر چەوسانەوەی ئینسان بەنانراون سیستمێکە مەشروعیەتەدا بە دزیکردنی ئینسان لە ئینسان دزیکردنی ساعتکارێکی تۆ ڕۆژانە یە ساعتکارێکی بەجێەوە کە پارەی و ساعتکارێکی کارێک بە پارەی و تەولیدی شتێکە شتێ بەرهەمێناوە 1% پێدەن یا 10% پێدەن و 90% دزن سیستمێکە من بەڕاستێتە ناسێ پۆلیس و دادگا پاسگەشی بەداناوە ئەم سیستمێکی نامەشروع ئەبێ بڕۆخێن سیستمێکە لەسەر ئەساسی زدە ئینسانی لەسەر ئەساسی دژایەتی لەگەڵ ئینسانەدانراوە ئەگەر فکرێکمان بە سیستمێکی ئینسانی دروستکەین کە ژتی ڕەهابێ ئەجێ بە سیستمێکە زدە ئینسانی بڕۆخێن بە سیستمێتر جێگوزینیکەین بۆیە بە هیچ شێوەیە هیچ بە هەر میزان لە ڕفۆت لە سیستمی سەرمایه‌داریە گۆڕانکاری های سەرەکی لە زمانە لە گفتمانە لە گفتارە لازم لە قانونە لە ئەمانە لەوەی قانون هەیەکی پێشکەوت تریش بێنن ئاراوەکە بە نسبەتی قانونی قبلی دواکەوت هینتر بێت لە پێشەوە بێ بەڵام لە حازی مناسباتی و وەختێکە تۆ قانونە بەدەزیێنی وەختێکە تۆ شتێک بەدەزیێنی دەستکەوتێ بەدەزیێنی سەرمایه‌داری لە لای ترۆ بە بیشەوە ئەو دەستکەوتانی کە بەدەستێناوە لە گیرفانی دزێتەوە لێ دووەرەگرێتەوە تحبیلەکەن تۆ وەکو کەسێکی کە بەدوای تاکسیار ڕایەگرێ هەر گەیتە لای دووبارە بڕڕاکە بەدوای لە شوێن تراوێسێت وەکو بدنێتە سەرکار ڕەفۆرمیزم وایە من خۆم نانێمە سەرکار بدۆم بەردوای ڕەفۆرمیزما وەکو کەسێکە بەردەم بەدوای تاکسیەکە کە وێسێت و دووبارە گازەکەی بۆ گرێتەوە من پێم وایە بەجێوەکەم بێت سوعالی بە سەتحی بەپرسیم و جوابی سەتحی بۆ بێنەوە بۆ پۆستمۆدرن و لیبرالیزم شتانە ئەمە بێ سوالی ڕیشەی و ڕادیکال پرسیم ڕیشەی و ڕادیکال بەماناوەیە کە ئێمە بچینە بنجەی قەزایە بنجەی ریشەی تەواو قەزایە کە لە جامعەی سەرمایه‌داری هەیە شتێکە بەناو ئیستثمار شتێکە مارکس کەشفی نەکرد بەڵام مارکس توانی فورموڵە دقیقین کە ئیستثمار یعنی بەهرەکەشی ئینسان لەسەر ئینسان یعنی تۆ سەعاتکارێک کارەکەیت و پارەی ئەو سەعاتکارێکە کارەکرد وەک وەرناگری بەڵکو پارەی بەشێکی لەو سەعاتکارە مارکس دقیقاً لە دەستنوشتە هەیە هەسی بەناو کاری مزدی و سەرمایە ئەڵێ یەک کاریگەر لەو دەورات 12 سەعاتکارەکە لەم 12 ساعتە پوڵ 6 ساعتی وەرەگرێ یا ئێمە وەکو ئینسانهایەکی عاقڵ یا ئەبێ بۆ نەتیجە بگەڕین کە 6 و 12 بەرابەرە یا بۆ نەتیجە بگرن کە بەرهەمی 6 ساعتکاری ڕۆژانە یە کاریگەر لەلایەن سەرمایه‌دارەوە دزراوە و ئێمە بۆ نەتیجەکەی کە دزراوە و قانونی کولی شتێکە مارکس باسی لێکە قانونی ئەرزش قانونی استثمار قانونی هەمووی ئەرزشی ئەفزوودە لە نیرو لەم ئیستثمارە دەست پێکە لەم دزیەتیەوە کە لە ساعتکاری ڕۆژانەی تۆ دزراوە و ئەگەم ساعتکارە تۆ لە فیرمایە کارێکە زەردە هەزارێکی یعنی لە هەر نەفر 6 ساعتکار دزراوە 6000 وەگەرم 6000 زەردە ساڵکەی 365 ڕۆژ زەربیکەی سەرمایه‌دارێ لە ساڵێکە 300 ئەوە 1000 ساعت لە تۆ یا ملیۆن ساعت لە تۆ 100,000 ساعت لە تۆ پوڵی دزیوە و ئەنباشتی سەرمایە لەوێیە ئەگەر ئێمە ئەو ئەنباشتە سەرمایە نەبێنەجێ پرسیار و ئەو دزیە قانونیە لەغوە نەکەین و سیستمێکی ئیشتراکی دانین هیچ بیرۆکەیەکی پۆستمۆدرنی لیبرالی ڕەفۆرمیستی سۆسیال دموکرات ناتوانێت موقعیەتی ئینسان یەک گام بەرەو پێشەوە ببان ناتوانێت
بەگامێکی بەرە پێشا با سەرمایداری دەگام بەرە دوای گەڕێنەوە و بێ بۆیە ئێمە سەرمایداری بڕۆخێن وەستەوە سیستمایە کە لەسەر ئەساسی بەرەکەشی ئینساندا ناو هەڵی بۆشێنەوە. زۆر باشە هاوڕێ حەسەن، زۆر سپاس بۆ بەشداریکردن. ئەمن بۆ خۆم وەڵامی زۆر پرسیارم وەرگرت. زۆر سپاس دەزانم کە تۆ زۆر بە زەحمەت کاتت داناوە لە کاتی مناڵەکانت لە کاتی خانەوادەت داناوە کە بەشداری ئەم پرۆگرامە بکەیت. زۆر سپاس دەکەین. کاتی خۆش هاوڕێ، کاتی خۆش. هاوڕێیان ئەمن دەتوانم تەنیا یەک هاوڕێی دیکە وەربگرم بەڕاستی وە کۆمیێوان، چون کاتم نەماوە پێم کەم نییە، دەتوانم هاوڕەیەک بۆ 5 خولەک وەربگرم. ئێستا ئەم هاوڕەیە کێ بێت؟ نازانم، بەڵام پێم وایە کاتی خۆیەکە کوتایی پێبێنین. ئەمن لە کۆتاییدا زۆر لەگەڵ قسەکانی هاوڕێ حەسەندام، ینی ئەگەر بەڕاستی سەیری مێژووی کەپیتالیزم بکەین، مێژووی سەرمایه‌داری بکەین، تەماشا دەکەین سەرمایه‌داری هەوڵی داوە بەردەوام لە هەر کەرەستەیە کە لە دەستیدا بێت دژی یەکبوونی کۆمەڵگە بەکاری بێنێت. بۆ نمونە مەسەلەی ڕەگەز، مەسەلەی ژن، مەسەلەی ناسیۆنالیتی، مەسەلەی نەتەوە، مەسەلەی ئاین، ئەم سێ مەسئلە، ئەم سێ کێشەیە بەردەوام ئەو شتانە بوون کە لەلایەن کاپیتالیزمەوە، کە لەلایەن ئیمپریالیزمەوە بەکارهێنراوە بۆ چەوسانەوەی کۆمەڵگە جیاوازەکاندا. کەواتە کێش ئەگەر ئێمە بین باسیەوە بکەین، بەڕاستی کێشەی ئێمە کێشەی ناسیۆنالیزم نییە، ینی کێشەی ڕوانگەی ناسیۆنالیستی بەرامبەر بە مەسەلەی ژن نییە، یان کێشەی ڕوانگەی ئاینی بەرامبەر بە ژن نییە، چونکو ناسیۆنالیزم و ئاین دوو کەرەسە بوون کە بەردەوام لەلایەن کەپیتالیزمەوە بەکارهێنراون. و ئەگەر ئێمە ئەم کێشەیە لە بنەڕەتە، کەواتە کێشەی بنەڕەتی ئێمە کێشەی کاپیتالیزمە، کێشەی سەرمایه‌داریە. ئەگەر ئێمە نەتوانین کێشەیە لە بنەڕەتە چارەسەر بکەین، کەواتە نەمانتوانیوە نە کێشەی ڕەگەز، نە کێشەی ناسیۆنالیتی یان نەتەوە چارەسەر بکەین، نە کێشەی ئاین چارەسەر بکەین. کەواتە ئەوەی کە ئێستا مخاتەبی ئێمەیە، بەرامبەری ئێمەیە، سیستمی سەرمایه‌داریە، یعنی سیستمی کاپیتالیزمە. ئێمە ناتوانین ئەگەر ئێمە بێ بڵێن ئۆکەی مەسەلەی ژن گرێدراو بە مەسەلەی دینەوە، مەسەلەی ئاینەوە، ئۆکەی کێشەی ژن کێشەی ناسیۆنالیزمە، کەواتە ئێمە ئەمانەوێت دیوارێک کە لە بنەڕەتدا خراپە هەوڵەدەین ئەم دیوارە خراپە بۆ یاخ بکەین، ڕەنگی بکەین، جوانی بکەین، بەڵام ئەم دیوارە لە بنەڕەتدا خراپە، ئەم دیوارە لە بنەڕەتدا وێرانە. و ئەرکی ئێمە چییە؟ ئەرکی ئێمە وەکو ئینسانی ئازادی خوازە و ئینسانانەی کە باسی ئازادی خوازیەکەنەوە، بە ئینسانانەی کە باسی بەرابەری ئینسانی دەکەن، باسی سوسیالیزم دەکەن. کەواتە ئەرکی ئێمە سەرەتا ئەوەیە کە ئەم دیوارە بڕوخێن، هەر لە بنەماوە بڕوخێنین. و ئەمە گرنگ نییە. ئەمن دەزانم وەکو ژنێکی شۆڕشکێر بەرامبەر بە هاوڕێ پیاوە شۆڕشکێڕەکەم، بەرامبەر بە خۆشەویستە شۆڕشکێڕەکەم، بەرامبەر بە هاوژینە شۆڕشکێڕەکەم 3-4 جار بەرپرسیارەتی زیاترم هەیە. ینی یەکەم بەرپرسیارەتی من ئەوەیە کە بەرامبەر تایبەتمەندیە دواکەوتووە ژنانەکان کە لە کۆمەڵگا لە دایکم لە دایە پیرەم وەرم گرتووە دژێوانە شەڕ بکەم،
دووەم پرسیارەتێمەوەیە کە دژی ئەو پیاوانەی کە لە نزیکی خۆمدان وەکو خۆشەویستەکەم وەکو هاوژینەکەم وەکو براکەم وەکو باوکم شەڕکەم دووەم ئەو پیاوانەی کە لەو بازنەیەی کە هاوبیری خۆمدان وەکو هاوڕێ کۆمونیستەکانم وەکو هاوڕێ شۆڕشکێڕەکانم وەکو تایبەتمەندیە دواکەوتووە پیا و سالارانەکان کە هەیانە شەڕکەم وە چوارەمین دژی ئەو سیستمەی کە تێیدا دەژیم واتە سیستمی سەرمایهداری شەڕکەم کەواتە ئەرکی شۆڕشکێڕانەی من وەکو ژنێکی شۆڕشکێڕەوەی کە 4 جار زیاتر لە پیاوێکی شۆڕشکێر شەڕ بکەم وە کێشەی من وەکو ژنێکی شۆڕشکێر کێشەی ئاین نییە کێشەی ناسیۆنالیتی نییە چونکە دەزانم نەتەوە و ئاین بەردەوام کەرەستەی یاریکردنن بەدەست سەرمایهداری سیستمی سەرمایهداریەوە کەواتە ئەو سیستمەی کە مخاتەبی منن وەکو دوژمنی منن سیستمی سەرمایهداریەوە من ئەمێ لە بنەڕەتدا وێرانی بکەم لە بنەڕەتە ئەم سیستمە ئەبێ وێران ببێ تا ئینسانەکان بتوانن بە ئازادی بە بەرابەری یەکسانی تێدا بژین ئەمەیە پەیامەکەی من هاوڕێیان کاتەکەی من تەواو بووە و پێم وایە لە چەند چرکەی داهاتوودا فەیسبووکیش لایڤەکەمدا دەخات چونکو زیاتر پێم وایە لە 3 کاتژمێر نەتوانم زیاتر لایڤ بکەمەوە زۆر سپاسدانەکەم بۆ بەشداربوونتان هەمووتانم خۆشەوێ و هیوای بینینتان هیوای گوێگرتنتان لە لایڤەکانی داهاتوودا کاتێکی خۆش ماڵەوە